ئازیزانی من سڵاوتان لێبێت لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی 28 لە کتێبی دووەمی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕە 739. یوری لە کاتێکدا یاری بەبەندی کامێراکەی من دەکردەیوت 6 ساڵ لەو مێژوە دەگوزەرێ، 6 ساڵ لە تەمەنمان بەسەر چوو. ئەم ڕۆژانە گومانم نەدەکرد ئەم سەفەرە تا ئەم ڕادەیە دوور و درێژ بێت و 1-2 مانگمان بە تەواوی دەزانی لەمەش گرنگتر بوونی ئەمانە و نیکیە. یوری لێرەدا پێکەنی و درێژەیدا ئەو ڕۆژە کە تۆفان و هەڵچوونی ئاو من و تۆی لە یەک جیا کردەوە هەرگیز لە بیری گیانی خۆمدا نەبووم و لەبارەی خۆمەوە نیگەران نەبووم. گومانم دەکرد ئێوە کەم ئەزمونن و بەزوویی لە ڕووداوە مەترسیدارەکاندا لەناو دەچن. بە خۆشحاڵیەوە ئێوە زیندومان و ئێستا 2 کەسی تریشمان لەگەڵ خۆماندا هێناوە. بەبیستنی قسەکانی یوری بیرەوەریەکانم زیندوو بوونەوە و بێ ئیرادە بیری کالویی تاوانبار و سینگوالا لە مێشکمدا زیندوو بوویەوە. بە یوریم وت کالویی لە ئێمە زۆر تووڕە بوو. ئەگەر دووبارە بمان بینێ بەدڵنیاییەوە ڕق و تووڕەیی بێدەنگ بوو لە ناخیدا بڵێسە دەسێنێتەوە و دووبارە ئاژاوەکەی ڕابردوو دروست دەبێتەوە. یوری وتی بە هەڵەدا چووی ئەم جۆرە کەسانە تەمەنیان کورتە، بەڵێن دەدەم کە ئەویان کوشتووە. پۆلیس بەردەوام بەدوایاندا و گریمان ئەگەر کالوییان گرفتار کردبێ لە دادگا دادگایی دەکرێت و بە تاوانی تاوانەکانی ئیعدام دەکرێت. جیاواز لەوەش ئێستا سیلاحی پێویستمان هەیە و بەڕەشاش دەتوانین ئەو هاوڕێکانی وەک بێژنگ کون بکەین. خۆت بەم گومانانەوە سەرقاڵ مەکە. نیکی و ئەمانەوە لەم نزیکانە ئاویان دۆزیەوە و بێ ئاگاداری ئێمە ڕۆشتبوون بۆ مەلەکردن. ئەوێ شوێنی ژیانی مەیمونەکان بوو. چونکە نیکی و ئەمانەوە مەیمونیان نەبینی بوو لە کارە و شێرانەکان و بێزارکەرەکانی ئەو ئاژەڵانە ئاگادار نەبوون و بۆ پەڕی بێ ئاگایی جلەکانیان داکەندەبوو بۆ مەلەکردن دوور کەوتبوونەوە. کاتێک هەستم کرد کە دەنگی قیژەی نیکیم بیست کە دەیوت ئەی وای لەم ئاژەڵە جلەکانی بردوم تا بیخوا. زانیم مەبەستی نیکی لە ئاژەڵ چییە؟ بەڕاکردن خۆم گەیاندە ئەوێ. یەکەم دەستا لە مەیمونە بچووکانە کە براکەی هانایەکێکیانی خواردبوو لە بێ ئاگایی نیکی و ئەمانەوە کەڵکیان وەرگرتبوو جلەکانیان بردبوون و ڕۆشتبوونە سەردارەکان. کاتێک گەشتمە قەراغڕووبار کە مەیمونەکان لەبەر چاوون ببوون و نیکی و ئەمانەوە بە مەلەکردن بەرەو قەراغی ڕووبار دەهاتن تا بەدوایاندا بڕۆن. یوریش چەند چرکە دواتر گەیشت. نیکی بە پەنجە شوێنێکی نیشاندا وتی لەوێوە ڕۆشتن بیان گرن. وەک پێشتریش ئاماژەم پێدا لە جەنگەڵی باران مەیمون زۆرە، بەڵام بەگشتی لە قەراغ جەنگەڵدا دەژین و لە شوێنێک کە سنووری هۆزی ئەمازۆنە یەک مەیمونیش بۆ نمونە دەست ناکەوێت. لە بەرەما نیکی و ئەمانۆ زۆربەی ژنانی ئەمازۆن مەیمونیان نەبینی بوو و نایناسن. نیکی گومانی دەکرد مەیمونەکان جلەکانیان بردووە تا بیخۆن. یوریش بەدوای مندا ڕای کرد، بەڵام لە نیوەی ڕێگادا وەک ئەوەی بیرێکی تازەی لا دروست بوو بێ گەڕایەوە و بەپەلە ڕۆیشت. من دواتر هۆکارەکەم لێپرسی. یوری وتی ترسام مەیمونەکان لە ئامادەنەبوونی ئێمە کەڵک وەربگرن و خۆڵی زێر و جەواهیرەکانمان برن و بیبەنە شوێنێک کە بەدەستهێنانیان دووبارە ئەگەری نەبێ. بەتەنیایی بەدوای مەیمونەکاندا ڕۆشتم، بەڵام هەرچەندە زیاتر ڕام دەکرد کەمتر ئەوانم دەدۆزیەوە. سەرنجام هیلاک بووم و بە ڕوخسارێکی مۆن و تاڵ گەڕامەوە. بیرم کردەوە کە ئێستانێکی و ئەمانۆ ڕوتن و بەم شێوەیە دەبێت چی بکەن و چۆن لە جەنگەڵ بڕۆینە دەر. تازە کەمێک لە ڕێگای ڕۆشت و گەڕابوومەوە کە تاکێک لە پێڵاوەکانی ئەمانۆم دۆزیەوە. هەڵم گرت و کە سەیری سەرەوەم کرد لە پێکەنین و تووڕەیی ڕوخسارم سوور بووبوویەوە، چونکە یەکێک لە مەیمونەکان جلەکانی ئەمانۆی لەبەر کردبوو و لە سەردارەکە دانیشتبوو. بەبینینی ئەم دیمەنە هەم پێکەنیم و هەمیش تووڕە دەبووم. لەگەڵەوەشدا هیچم پێ ناکرا، چونکە لەگەڵەوەی دەڕۆشتمە پێش مەیمونی لاسایی کەرەوە ڕای دەکرد و بەناو لە قیدارەکان لە چاو نەبوو. لە کتێبە کۆنەکان خوێندبووم کە مەیمون ئاژەڵێکی لاسایی کەرەوەیە و لە هیندستان کە سەرکەوتن لە داری نارگیل کارێکی دژوار و بێزارکەرە، لە هەستی لاساییکردنەوەی مەیمون کەڵک وەردەگیرێت و ئەو ئاژەڵە ناچار بە هەڵکەندنی نارگیل دەکەن. ئەم کارە بەم شێوەیە ئەنجام دەدرێت کە مەیمون لە دارەکە دەڕواتە سەر و چەند کەس لە خوارەوە دەوەستن و بەردی تێگرن.
مەیمونیش بۆ ڕوبەڕووبوونەوە و دژایەتیکردنی بەرامبەر چونکە هیچی لەدەستدانیە نارگیل لێ دەکاتەوە و فڕی دەداتەوە خوار. منم بابەتەم چەندین ساڵ پێش لە سەفەرنامەیەکی ئینگلیزیدا خوێندبوو، لەبیرم مابوو. کاتێک لە هەموو شتێک هیوابڕاو بووم، ویستم لە هەستی لاساییکردنەوەی مەیمون کەڵک وەربگرم و لەگەڵەوەشدا ڕاستی ڕستەکانی ئەو کتێبە تاقیب بکەمەوە. بەخێرایی دەست بەکار بووم و دەستم بەداکەندنی جلەکانی خۆم کرد. ئەم کارم بە شێوەیەک ئەنجام دەدا کە ئەو ئاژەڵە بە جوانی بمبینێ. سەرەتا شەڕواڵەکەم دەرهێنا و بە جۆرێک بۆم هاویشت کە بە لقەکە نەگەیشت و دووبارە کەوتە خوارەوە. مەیمون دەستی بە قاوقیش کرد. یەک دوو جار ئەم لەولای کرد و دەست بەجێ کراسەکەی ئەمانۆی دەرهێنا و بۆی هاویشتم. کراسەکە کەوتە بەردەمم. بەخێرایی هەڵم گرت. مەیمون زانی کە فێڵی لێکراوە و بەشێک لە دەستکەوتەکانی لەدەستداوە. لەوێ ڕای کرد و جلوبەرگەکانی تری لەگەڵ خۆی برد. دواتر چەند گەڕام هیچم دەست نەکەوت. نیکی و ئەمانۆ کراسێکیان بوو جوتێک پێڵاو. لەو پێڵاوانەی ئەمازۆنیەکان لە پێی دەکەن. بەپەلا بەرەو ڕووبار گەڕامەوە و نیکی و ئەمانۆم دۆزیەوە. ئەوان لەناو گەڵای دارەکان خۆیاندا شاردبوو و نەیان دەوێرا بێنە دەر. لەسەر لەبەرکردنی ئەو دەستە جلا لە نێوان ئەو دوانەدا شەڕێکی قورس دەستی پێکرد. لەو شەڕانەی کە هەمیشە دەیان کرد و سەر و ڕوخساری یەکیان بریندار و خوێناوی کرد. نیکی دەیوت کراسەکە دەبێت من لەبەری بکەم. بەڵام ئەمانۆ بۆ چۆنی وابوو کراسەکە هی منە و دەبێت خۆم کەڵکی لێ ببەم. بە هیچ جۆرێک نەمدەتوانی ئارامیان بکەمەوە. کاتێک پەلاماری یەکیان دەدا و قژ و ڕوخساری یەکیان بەدان و چنگ هەڵەکەن، من لەژێر دەست و پێیاندا بووم و هەندێکات گاز و نەقورچکیان لێ دەگرتم. جارێک نیکی پەنجە گەورەی منی گازگرت و بەڕادەیەک لە ناو دانەکانی فشاریدا کە لە شوێنەکەیەوە خوێن هاتە دەر و دڵم لەسەر خۆچوو. ئازارەکەی زیاد لە ڕادە زۆر بوو. لەسەر زەوی دانیشتم. نیکی گومانی دەکرد پەنجەی ئەمانۆی گازگرتووە و کە ڕاستیەکەی زانی زیاتر تووڕە بوو. دووبارە پەلاماری ئەمانۆی دا و بۆ قەرەبووکردنەوەی هەڵەکەی گازێکی وای لە چەناگەی گرت کە دانەکانی لە پێستی ناسکی ئەمانۆدا چەقی. لە دەنگی قاوقیژی ئەوان و هاوارەکانی منی شیوری ئاگادار بوویەوە و بڕاکردن خۆی گەیاندە ئەوێ. نیکی و ئەمانۆ هێشتا شەڕیان دەکرد و من بۆ کۆتایی هێنان بەم بارودۆخە ڕۆشتمە لای یوری و ڕاوێژم لەگەڵدا کرد و داوای ڕێگە چارەم لێ کرد. یوری بەم شێوەیە چارەسەری ڕووداوەکەی کردووەتی لەو کراسە دوان دروست دەکەین کە هەر کام یەکیان لەبەری بکەن و بەم شێوەیە لە کەمەربەند بە باڵایاندا دەپۆشرێت و لە کەمەر بەرەو خواریان بە شەڕواڵە زیادەکانی ئێمە دەتوانن دایپۆشن. ئەم ڕێگە چارەیە جێبەجێ نەکرا، بەڵام بۆ هۆی دۆزینەوەی ڕێگایەکی تر. من کەوتمە بیری کۆڵەپشتەکەی خۆمەوتم ڕاستی یوری لەو کۆڵەپشتەی دوای 6 ساڵ ئەمڕۆ دۆزرایەوە من چەندین کراس و چەندین شەڕواڵ و یەک دوو جووت پێڵاوی قورس و سووکم هەیە، لەکوێیە بڕۆ بیێنە. یوری بۆ هێنانی ڕۆشت. من گەڕامەوە لای نیکی و ئەمانۆ و کۆتاییم بە شەڕەکەیان هێنا. بە خۆشحاڵیەوە جلەکانی من لە زیانی با و باران و ڕزان پارێزراو بوون و کراس و شەڕواڵەکان کە چەند ڕۆژ پێش سەفەرەکەم کڕی بووم تازە و ساخ بوون. ئەمانۆ و نیکی ئیرادی کەم و باش زۆریان بوو. گەورەترین ئیرادیان ئەوە بوو کە هێشتا کەمێک خۆی وەحشیگەریان هەبوو. من هیوادار بووم لە دنیای پێشکەوتوو بە تێپەڕبوونی ڕۆژگار و تەرخانکردنی کات لەگەڵ شارستانیەکاندا ئاشنایان بکەم. بەڵام باشی زۆریان بوو. ڕۆحیان وەک ئاوێنە پاک و بێگەرد بوو. ڕقیان لەدڵ هەڵ نەدەگرت. ئەو ڕۆژە لەگەڵەوەی زۆریان لە یەکدا بوو یەکتریان بریندار کردبوو. بەبینینی کراس و شەڕواڵەکە لەگەڵ یەکدا ئاش بوونەوە دەدوت هیچ ڕووداوێک ڕووی نەداوە و دەستیان بە قسەکردن کرد. هەرکام لەوان کراسێک و شەڕواڵێکی پیاوانەی لەبەر کرد. کراسەکان بە ئەندازەی خۆیان بوو، بەڵام شەڕواڵەکەی من بۆ نیکی کەمێک گەورە بوو. ناچار بووین دەرقولەکانی کورد بکەینەوە تا بۆی گونجاو بێ. یوری ڕۆشت و من خۆم جلەکانم لەبەر کرد. دەمتوانی چی بکەم؟ هەردووکیانم خۆش دەویست. نەم دەتوانی چاو لە هیچیان بپۆشم. هەم ئەمانە و هەم نیکیم خۆش دەویست. هەردووک لە جلوبەرگی پیاوانەدا جوانتر ببوون. بە جۆرێک کاتێک یوری ئەوانی لەو جلانەدا بینی بێ ئیرادەوەتی جێگەی دەرهێنەرەکانی سینەمان خاڵی. ئەگەر وێنەی ئەم دوانە لە ناو گۆڤارەکاندا بڵاو ببێتەوە بە دڵنیاییەوە دەڵاڵەکانی سینەما سەردانمان دەکەن. ماوەیەک لەم بارەیەوە قسەمان کرد و پێکەنین و نزیک نیوەڕۆ ڕوومان کردە ڕێگا و
بەرەو ڕۆژئاوا بەڕێککەوتین. شەو گەشتینە چەند تەپۆڵکەیەکی نزم و بڕیارماندا شەو لەوێ بەسەر بەرین و ڕۆژ درێژە بەڕێ پێوانەکەمان بدەین. تاریکی شەو ڕێگر بوو لەوەی دەوروبەری خۆمان ببینین، بەڵام هەستم لە ئاوەبوونی هەتاو بەدواوە لە چڕی دارەکانی جەنگەڵ کەم دەبێتەوە. هەندێک کات ڕێگاکەمان لە زەویەوە بێدارەکان و پڕ هەوراز و نشێویەکان تێپەڕ دەبوو. ئەو شەوەمان بەخۆشی بەسەر برد. کاتژمێرێک دواتر یوری لە کاتێکدا کەڵەکێویەکی ڕاوکردبوو بە ئارەقڕشتن و بەردەم هەناسە بڕکێوە هاتەوە. نیکی دەستی بە پێزداماڵینی نێچیر و ئەمانۆ سەرقاڵی کەباب بوو. جەنگەڵ لە دوورەوە دەبینرا و ئەمانۆ و نیکی کە هەموو ژیانیان لە جەنگەڵ بەسەر بردبوو لە بینینی کێ و دەشت و دەر و دیمەنەکانی دەوروبەر چێژیان دەبرد و سەرسوڕمانی خۆیان دەردەبڕێ. ئەمانۆ دەیوێت چۆن هۆزەکەی ئێوە لە شوێنێک کەدار و سێبەری لێنیە دەژیت. ئەم بەرزاییانە جوانە، بەڵام شوێنی ژیان نییە، ئاژەڵیان نییە ڕاوی بکەین. لێرە پڵنگ و بەوری لێ نییە. ئەی ئێوە ماڵەکانی خۆتان بە پێستی کام ئاژەڵانە فەرش دەکەن؟ من و یوری بە بیستنی ئەم قسانە پێکەنین. گومانم دەکرد دنیای پێشکەوت و بەو هەموو گەورەیە و ئەو هەموو پێشکەوتنانە و گەشە سەندنی زانست و تەکنەلۆژیا بۆ ئەوان چەندە سەرسوڕهێنەر دەبێت. نیکی و ئەمانۆ هێشتا ئێمەیان وەک خۆیان بە وەحشی و جەنگەڵ نشین دەزانی و وایان بیر دەکردەوە کە ئێمەش لە ماڵی حەسیریدا دەژین و یان وەک خۆیان لە ڕاوی ئاژەڵە وەحشیەکان یان لە میوەی دارەکان خواردن ئامادە دەکەین. من چەند جارێک بۆ مونا کە لەسەر یەک ڕۆژگارێکی ئارامترمان پێکەوە بەسەر برد باسی فڕۆکە و ترۆمبێل و شتی ترم کردبوو، بەڵام زۆر بە دژواری دەیتوانی باوەڕ بە قسەکانم بکە. نیکی و ئەمانۆ کەمتر لە موناگ لە زمانی منەوە شتیان بیست بوو، هەر بۆیە زیاتر لەو سەریان سۆر دەما. ئەو ڕۆژە کاتێک پێم وتن لە هۆز و شارەکەی ئێمەدا ماڵی تیا هەیە کە چەند هەزار ژووری هەیە و ئەگەر کەسێک بیەوێ نوکەکەی ببینێ یان بەپشتا دەکەوێت و یان ملی ژان دەکا. ئەوان ڕوخساریان بە دوو دەستدا پۆشی و قیژاندیان. جارێکی شوتم لە شاری ئێمەدا ژووری وا هەیە کە لە ژێر و سەر لەسەر زەوی دەڕوا. چەند کەسێکی تیادادا دەنیشێت و لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر سەفەر دەکەن. بۆ ئەو دوانە بیستنی ئەم بابەتە سەرنجڕاکێش بوو، بۆیە هەر کاتێک دەرفەتێکیان دەستکەوتایە منیان بۆ گێڕانەوەی ئەم چیرۆکانە ناچار دەکرد. ئەو ڕۆژە یەک دوو کاتژمێر دوا کەوتین. ئێستا لە جەنگەڵ ڕۆشتو بووینە دەر و دەبووە ماوەیەک لە کوێستاندا درێژە بە ڕێگاکەمان بدەین. وەگوتم لەوێ جەنگەڵی لێ نەبوو، بەڵام هەندێک کات دەگەشتینە شوێنی وا کە داری زۆری لێبوو. ئەم دارانە بەگشتی لە قوڵایی دۆڵەکاندا بوون و شوێن و نشینگەی ئاژەڵ و خشۆکە مەترسیدارەکانی کوێستان بوون. نیکی و ئەمانۆ لە هەر شوێنێک داری زۆریان دەبینی ڕایان دەکرد. ئەوان وەک ماسیوا بوون کە لە ئاو دوور کەوت بێتەوە. دوای نیوەڕۆ من هیلاک ببووم. هەتاوێکی تیژ و سووتێنەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر سەرمانی دەدا و لەو گەرما وشک و کوشندەیەدا بە شوێنێکی فێنک و دڵگیر کە دار و سەرچاوی ئاوی لێبێ پێویستمان بوو. لەلایەکی تر چەندین ساڵ لەژێر هەتاوی توندی ناوچە کوێستانیەکان ژیانمان نەکردەبوو. بە دڵنیاییەوە لە جەنگەڵیش هەتاو بوو، بەڵام بەهۆی چڕی دارەکان تیشکی هەتاو بە زەوی نەدەگەیشت و یان ئەگەر لە ناو گەڵاو لقەکان دەگەشتە سەرزەوی کەم و بێکەڵک بوو. یوری وەک کیوری سەهۆڵ بەرگەی گەرمای دەگرت و هەرچی زیاتر عارەقی دەکردەوە خۆڕاگریەکی زیاتر دەبوو. بەڵام من و نیکی و ئەمانۆ توانامان لەدەستدا بوو. دەمانویست لە شوێنێکی فێنکدا بەحەسەینەوە. دوای نیوەڕۆ بوو کە گەشتینە ناوچەیەکی پڕدار. ئێمە لە کەمەری کێوەکەدا بووین و شوێنی ئاماژە پێدرا و لە خوار و کۆتایی دۆڵەکەدا بوو. نیکی کە وەک مناڵ هەرچەند کاتژمێر جارێک خۆی لوز دەکرد لەوێ دانیشت و لە کاتێکدا بە پەنجە ئەوەی نیشان دەداوەتی منی تریەک هەنگاو هەڵ ناگرم، با بڕۆمە ناو ئەو مەلە بکەم و بگەڕێمەوە. ئەگەر ئێوە ناتانەوێ بێنە خوار لێرە دانیشتن و چاوەڕێی من بکەن. ئەمانۆش بێدرەنگ لاسایی کردەوە و لەسەر بەردێک دانیشت و قاچەکانی درێژ کرد، بەڵام هیچی نەوت. یوری سێری منی کردەوەتی دژایەتی کردنم لەبەر ئەوەیە کە لەم ناوچەیەدا ئاژەڵە گازگرەکان زۆرە. ئێمە تا ئێرە هاتوین. ئەگەر کەمێک خۆراگر بین دەگەینە ئاواییەکی بەرازیل و لە شوێنێکی دڵنیا ئاو دەخۆین و مەلە دەکەین و دەخەوین. منیش زیاتر لەوان حەزم دەکرد کاتژمێرێک لە قەراغ ئاوەکە و لە ژێر دارەکاندا بەحەسێمەوە، بەڵام بێەوەی ڕێگە بدەم
یوری تێبگا منیش لەگەڵ ئەواندا وتم ڕەنگە لەو ئاژەڵانە زۆری لەبێ. من هەمیشە وەسفی زانیاریەکانی تۆم کردووە، بەڵام هەرچی من لە ماری ئاناکندەی مایلا و ئەورانگوتانی سوور ڕەنگ کە لە ئەمازۆندا بینیمان مەترسیدارتر نین. دەڵێ هەرچی زیاتر لە دنیای پێشکەوتو نزیک دەبینەوە و ورە و بوێری ئێمە کەم دەبێتەوە. تەلیسمی چاونەترسی ئێمە تەنیا لە جەنگەڵدا بەهای بوو، لە دەرەوەی سنووری ئەمازۆن پوچەڵ دەبێتەوە، وانییە؟ یوری لە وەڵامی مندا هیچی نەوت. سەری تەکاندا کە هەزاران مانای بوو، دەستبەجێ کۆڵە پشتەکەی هەڵگرت و بەڕێکەوت. هەڵبەتە ئەم جارەیان بەرەو خوار دەڕۆشت و دیار بوو دەیەوێت لە قەراغ ئاو لە ژێر دارەکان بەحەسێتەوە. ئێمە سیانە شادمان بە دوایدا بەڕێکەوتین. نیکی و ئەمانەوە بە دژواری لە کەلێنی بەرد و تاشە بەردەکان دەڕۆشتنە خوار و من ناچار بووم هەندێکا یارمەتی ئەمیان و هەندێکا یارمەتی ئەویان بدەم. لە ڕێگادا بە ئەمانەوەم وت ئەگە لێرەدا ئەو نەبێ یوری گاڵتەمان پێدەکات و ئەوەندە بۆڵەبۆڵ دەکات کە لە ژیان تێر دەبین. هێشتا لەوێوە دوور بووین، بەڵام ئەمانەوە وەستا. چەند جارێک سینەی خۆی لە هەوا پڕ کرد و خاڵی کردەوە. ئەو کات وەک کەسێک کە تامی خواردن دەکا تا ڕادەی سوێری و ترشیەکەی بچێژێت و بزانێ دەمی خۆی بەدەنگێکی تایبەت تەکاندا و سەرکەوتوانەوتی ئاوی لێیە. دڵنیا بە ئازیزم، ئێمە هەرگیز هەڵە ناکەین. لەم شوێنەدا ئاوی زۆری لێیە و بە پێچەوانی شوێنەکانی تر ئاژەڵی تۆپی و لاشەی بۆگەن و پیسی لێ نییە و لەسەر یەک شوێنێکی باشە. ئەگەر یۆریش ڕازی بێ شەو لێرە دەمێنینەوە. ئەمانەوە بە سوچی چاو ئیشارەیەکی شیرینی لێ کردم لە نیکی و یوری کە لە پێش ئێمەوە دەڕۆشتن. ڕوانی وتی دیار نەبوو تۆ لەبەر نیکی من لەبیر بکەی. من دڵیام تۆ منت زیاتر لە نیکی خۆش دەوێت. ئەگەر جیاواز لەمە بێ لە پەرزگا منت بەجێ دەهێشت و نیکیت لەگەڵ خۆت دەیەنا، کەواتە دەبێ حسێبی من و ئەو ڕوونکەیتەوە ئازیزم. تێگەی چی دەڵێم؟ ئەمانەوە وەک لە سەرەتای ناسینی ئاماژەم پێدا. چاوی شەهلایی و جوان بوو، چاوەکانی وەک چاوی مار بینەری داگیر و بێ ئیرادە دەکرد و من شێتی نیگای چاوەکانی بووم. لەم کاتەدا نیکی و یوری کە لە پێشەوە دەڕۆشتن گەشتە ناوچەی پڕداری قوڵایی دۆڵ و چەند خولەک دواتر ئێمەش پەیوەستیان بووین. یەکەم شت کە پرسییم ئەوە بوو کە ئەو هەیە یان نە. یوری قەدی بندارەکانی نیشان داوتی لێرە ئەو زۆرە، سیرکە. دەڵی هەر چەند جارێک ئەو هەڵەچێت و بندارەکاندا پۆشێ. ئەمانەوە بەڕاکردن وەک پشیلەیەک کە بۆ بۆنکردنی بۆنی گۆشت شوێنەکەی بدۆزێتەوە بەرەو ئاوەکە ڕۆشت و چەند خولەک دواتر دەنگی دەبیسترا کە دەیقیژاند و دەیوت هێی هێی وەرە بۆ ئێرە ئاو ئاو. لەناو چەند ڕیز لە دارەکانی کوێستان تێپەڕین و گەشتینە شوێنێک کە ئاو بوو. چ شوێنێکی دڵگیر! ئاو لە سکیکیەوەکە دەهاتە دەرو لە بەرزایی نیومەتریەوە دەڕژایە سەر زەوی. لە خوار تا شەبەردەکە چاڵێک دروست بوو کە ئاو لەوێدا کۆ دەبوویەوە و دواتر لە چەند جۆگەیەکی باریک و بچووک بۆ دەوروبەر دەڕۆشت. دەدوت دەستی سروشت ئەو جۆگانەی بۆ ئاودانی دارەکان دروست کردووە. یوری کەمێک ئاوی خواردەوە و دواتر تفەنگەکەی هەڵگرت بۆ ڕاوکردن ڕۆشتە دەوروبەر. نیکی و ئەمانۆ بە پێداگرتنی زۆر منیشیان بردە ناو ئاوەکە و بەدەم قاقاوە سەریان لە ژێر ئاوەکە ڕاگرتم و کاتێک هەناسەم سوار دەبوو سەریان دەردەیەنم. دەنگی چەند گولەیەک لە تفەنگەکەی یوری بیسرا و کاتژمێرێک دواتر بە 4 مەل گەڕایەوە. نیکی و ئەمانۆ خواردنیان دروست کرد و خواردمان و ئەو کات یوری پێشنیاری ڕۆشتنیدا. ئاوابوونی خۆر بوو. ئەمانەوە دژایەتی دەکرد، بەڵام نیکی فێڵباز بۆ ئەوەی پلانەکەی ئەمانەوە بشێوێنێ ڕەزامەندی خۆی لەگەڵ یوریدا دەردەبڕی. من و ئەمانەوە لەلایەک و نیکی و یوری لەلایەکی تر لە ڕۆشتن و مانەوەدا پێداگریمان دەکرد کە لە ناکاو دەنگی پێی گایەک بزنەکێوی بیسرا کە بە خێرایی تەواو بەرەو ئاوەکە دەهات. بزنەکێویەکان بێ ئەوەی لە بۆنی ئێمە لەوێ ئاگادار بن ڕاستەوخۆ گەشتنە لای ئاو خۆرەکە. جێگەی درەنگکردن نەبوو. من بە یەکەم گول لە بزنێکی نێری گەورەم کوشت. ئەوانی تر ڕایان کرد بێ ئەوەی یوری دەرفەتی تەقەکردنی هەبێ. ئەمانەوە بەڕاکردن خۆی گەیاندە نێچیرەکە و بە خەنجەر سەری بڕی. یوری بە نیگەرانیەوە سەیری دەوروبەری دەکرد. من بە گومانی ئەوەی چاوەڕێی گەڕانەوەی بزنەکان بەم وتم ڕایان کرد و ڕۆشتن و تا چەند ڕۆژی تر بۆ خواردنەوەی ئاویش نایەنە ئێرە. یوری وتی باڵەدا چووی.
من لە چاوەڕوانی بزنەکان دانیم ئەم نێچیرە بۆ 2 ڕۆژی ئێمە بەسە. بابەتی گرنگ ئەوەیە ئەم بزنانە لە کاتی ڕاکردن ڕەمکردندا بوون و لەگەڵ ئەوەی هاتنە ئێرە زانیم کە کەسێکیان چەند کەسێک بەدوایانەوەن. پرسییم مەبەستت چییە؟ وەڵامی دایەوە مەبەستم ئەوەیە کە لەم دەوروبەرەدا کەسانێک دەژین ویان تاقمێک بۆ ڕاو تا ئەم نزیکانە هاتوون. شانەکانم بەرز کردەوە وتم سەرنجام دەورانی دنیای ئێمە کۆتایی دێت و بە خەڵک و دێهاتی سەر ڕێگا و دواتر بە شارەکان و شوێنە قەرباڵغەکان دەگەین. جیاوازی چییە؟ 1-2 ڕۆژ زووتر بۆ ئێمە گرنگ نییە. تۆ بیری خۆت بەم بابەتە ناگرنگانە سەرقاڵ دەکەی. وەرە با کەباب بخۆین. بەم شێوەیە بڕیاردرا شەو لەو شوێنەدا بمێنینەوە و نیکی و ئەمانەوە پێستەکانیان ڕاخست و دەوروبەریان بەلق و گەڵایدارەکان گەسکدا و خاوێنیان کردەوە. شەو کەبابمان خوارد و بەهۆی هیلاکی زۆر یەکیەک خەومان لێکەوت. نەمزانی چەند کاتژمێر تێپەڕی کە لە ناکاو بەهۆی تەکانی دەستێک بە ئاگا هاتم، بەڵام کاتێک ویستم قسە بکەم پرسیار بکەم کە چ کەسێک تەکانی داوم و لە تاریکیدا هەڵی ساندوم، دەستێکی بچووک دەمی گرتم و دواتر دەنگی نیکی دەبیسترا کە دەیوت وس بێدەنگ 2 پیاو لێرەن و پێکەوە قسە دەکەن. من دەنگیان دەبیستم بەڵام لە زمانیان ناگەم. بە هێواشی وتم یوری هەستە. نیکی بە هەمان شێوە یوری لە خەو هەستان و من و ئەو تفەنگمان هەڵگرت بە پێخاوسی لە ناودارەکان بەرەو دەنگەکە بەڕێکەوتین. مانگە شەوێکی جوان بوو. مانگ لە ناوەڕاستی ئاسماندا دەدرەوشایەوە. وێنەی کەوتە بووە ناو ئاوەکە کەم تا زۆر هەیکەل و ڕوخساری ئەو 2 کەسا دەبینرا و دەنگیان بە جوانی دەبیسترا. من و یوری خۆمان لە پشدارەکاندا شارد و بە جوانی گوێمان گرت. ئەوان لای ئاوەکە دانیشتبوون و قسەیان دەکرد. شتێک کە لە هەمان نیگای یەکەم سەرنجی ئێمەی ڕاکێشا ئەوە بوو کە ئەوان دوان بوون، بەڵام 3 ئەسپی زین کراویان پێبوو. من بێدرەنگ گوتم 3 کەس دەبێت لەم دەوروبەرەدا بێ یان ئەو دوانە کوشت بێتیان. یوری بە ئیشارەی سەر قسەکەی پشڕاست کردمەوە و پەنجەی لەسەر لێوم دانا تا بێدەنگ بم. 1 خولەک دواتر یەکێک لەوان شقارتەی لێدا و جگەرەی داگیرسان. ئەم ڕووناکیە 2 کاریگەری بوو. یەکەم ئەوەی بەهۆی ڕووناکی قیافەی ئەو دوانەمان بە جوانی بینی و بەزەینمان سپارد و دووەم ئەوەی بیرەوەری سیگار لە ڕۆح و گیانی ئێمەدا زیندوو بوویەوە. لەم ناوەدا یەکێکیان وتی ئەگەر لە فرانچی بپرسێ چی دەڵێی؟ ئەوی تریان کە قیافەیەکی مەترسیدار و سمێڵێکی ئەستوری بووتی هیچ. چی وەڵام دەدەمەوە؟ دەڵێم نەمبینیوە و کاتێک ئێمە بەڕێکەوتین کیمی لەگەڵ ئێمەدا نەبووە و فەرسەخێک ئەولاتر پەیوەستمان بوو. کەس نازانێت کە ئێمە ئەومان کوشتووە. بە بیستنی وشەی کوشتن من و یوری سێرێکی یەکترمان کرد. یوری سەری خۆی هێنایە پەناگوێی من و وتی ئەم دوانەیەکێکیان کوشتووە و لەم شوێنەدا چاڵیان کردووە و ئێستا دەیانەوێ بگەڕێنەوە. گومان دەکەم لە دەستەی دزەکان و ڕێگرەکانی ئەم ناوچەیە بن و فرانچی کە ناوی دەهێنن سەرۆکیانە. یوری بە تەواوی سەرنجی لای وتە و کردەوەکانی ئەو دوانە بوو. من 6 دانی هەستەکانم کۆ کردبوویەوە تا لە یەکەم دەرفەتدا قوتووی سیگارەکەیان بدزم. بەڵام ورەی ئەم کارم نەبوو. کاتێک ئەوان باوێشکیان دەدا چەند جارێک لە شوێنەکەم هەستام تا بڕۆم قوتوی جگەرەکەیان بێنم. ئەوەندەی بەسەر نەچوو. یەکێک لەوان وتی ڕاستی نەتزانی دەنگی تەقالەکەم لاوە بوو. من بەگوێی خۆم دەنگی گولەم بیست و دڵنیام بە هەڵەدا نەچووم. من بەگوێی خۆم دەنگی گولەم بیست و دڵنیام بە هەڵەدا نەچووم. ئەوی تر چاوە خەواڵوەکانی خۆی کردەوە و بە دەنگێکی بۆروتی منیش دەنگێکم بیست، بەڵام گومان ناکەم لەم ناوچەیەدا کەسی لێبێ. ئاخر ئێرە ڕێگەی تری نییە. ئەو لا جەنگەڵ و ئەم لاش سوارەکانی ئێمە بڵاو بوونەتەوە و ئەگەر باڵندە لە ئاسمانە باڵ لێ بدا دەبینرێ. دووبارە سەیری یوریم کرد. شوێنێکاوان باسییان دەکرد ڕێگەیەک بوو کە دەبووە ئێمە لی تێپەڕ بووینایەوە خۆمان بگەیاندایەتە یەکێک لە شارە نزیکەکان. کەسی ئاماژە پێدراو بەم شێوەیە درێژەی بە قسەکانی خۆیدا. ڕەنگە یەکێک لە تاشە بردەکان کەوتبێت و دەنگێکی کەوتن وەک دەنگی گولە بەگوێی ئێمە گەشتبێ. یەکەم پرسی کەی بەڕێکەوین؟ وتی بەرەبەیان. لەگەڵەوەی هەوا ڕووناک بوویەوە بەڕێ دەکەوین و بۆ ئەوەی تا هەوا ڕووناک نەبێتەوە بگەینە ئوردو.
ئیتر قسەمان نەکرد. لە ناوڕۆکی قسەکانی ئەوان زۆر شتمان زانی بوو. سەرەتا دەرکەوت کاوان لەو نزیکانە ئوردویان هەیە. دووەم ئەوەی ژمارەیەک سوار لە دەوروبەری ئێمە لە کوێستانەکانی دوور و نزیک بڵاو بوونەتەوە و ئاگایان لە هەموو شتێکە. سێم ئەوەی سەرۆکەکەیان کەسێک کە بەناوی فرانچی کە هەمووان لێی دەترسن و گوێڕایەڵی فەرمانەکانی ئەوەن. بە خێرایی دەنگی مەرخەمرخی ئەوان بەرز بوویەوە. یەکێک لەوان بە شێوەیەکی وا لە خەودا دەنگەدەنگی دەکرد کە دەدوت مرۆڤ لای قەفەسی پڵنگ وەستاوە و پڵنگ بۆ تۆقاندنی سیرکەیان دەنەڕێنێت. دیار بوو کە هەردووکیان خەوتون. من لەم دەرفەتا کەڵکم وەرگرت و دەست بەداوێنی یوری بووم وتم یوری ڕۆحم بۆ جگەرە هەڵەفڕێ، ئەم کارە لە تۆ بردێت، بە هەر شێوەیەک دەزانی جگەرەیەکم بۆ بێنە. بڕوانە قوتوی سیگاری یەکەم لای دەستێتی و ئەگەر بڕۆینە پێش هەستی پێناکە. یوری بزەیەکی لەدا و لە شوێنەکەی هەستا. سەرەتا پێڵاوەکانی خۆی داکەند و بە پێی پەتی بەڕێکەوت و ڕۆشت. دڵم بە توندی لێی دەدا و بەرز و نزم دەبوویەوە. گوێچکەم دەزرنگایەوە. گومانم برد کاوان بە ئاگابن و بە گومانی ئەوەی یوری بۆ کوشتنی ئەوان دەڕوات تەقە دەکەن و ڕەنگە بیکوژن. یوری کەمکەم لێیان نزیک بوویەوە. وەک ئاژەڵێک کە بۆ خواردنی ترێ لە کونی ئاو دەڕواتە ناو باخ، یوریش لە ناودارەکان چوار دەست و پێدەڕۆشت و خۆی لەوان نزیک دەکردەوە. سەرنجام لە یەک هەنگاوی ئەواندا وەستا و هێواش هێواش دەستی خۆی درێژ کرد و قوتوی سیگارەکەی هەڵگرت. لە تاریکیدا چاوەکانم جوان نەیدەدی و نەمدەزانی چی دەکات. یەک دوو خولەکبانی گەرانی و پەرێشانی بەسەر برد. تاوەی یوری بە هەمان شێوە کە ڕۆشت بوو گەڕایەوە و بە خۆشحاڵی و لە کاتێکدا پێدەکەنی و دەنگی پێکەنینی لە دەمیدا زیندانی دەکرد. سێ جگەرەی خستە بەردەمی من وتی بیگرە، ئەمەش جگەرە، ئیتر چیت دەوێ؟ بە خێرایی یەکێک لە جگەرەکانم هەڵگرت و دامگیرسان. ئێمەش قارتە و چەرخ و شتی تری لەم جۆرەمان پێ نەبوو. کەرەستەی ئاگرکردنەوەی ئێمە وەک دانیشتوانی جەنگەڵ، بەردی چەخماخ و ڕیشەی یەکێک لە گیاکانی جەنگەڵ هاوشێوەی ئەمە بوو. جگەرەکەم داگیرساند و یەک دوو مژم بە حەزەوە لێدا و هاوڕێ لەگەڵ یوری بۆ شوێنێک کەنیکی و ئەمانۆ خەوت بوون گەڕاینەوە. ئەمانۆ لە خەودا بوو. بەڵام نیکی چاوەڕوانی منی دەکرد و لەگەڵەوەی دەنگی خشەخشی گیاکانی ژێر قاچمانی بیست لە شوێنەکەی هەستا و دانیشت. نیکی زەقزەق سێری من و دەمی دەکردم و لە ناکاو بەرەو لای من پەڕی و بەترسەوە دەستی گرتمەوەتی ئەی هاوار، بۆ لە قورگی تۆ ئاگر دێتە دەر. یوری فریای کەوە جەرگی ئاگری گرتووە. بەم شێوەیە دەیویست سیگارەکەم لە دەست بڕفێنێت و فڕی بدا، بەڵام من ڕێگریم لێ کرد. یوری دەستی گرت و داینیشاند و وتی چاوەڕێ بە، مەترسە، ئەمە جگەرەیە. هەموو دانیشتوانی شاری ئێمە و شارەکانی تر ئەم کارە دەکەن. بێهۆ مەترسە، جەرگی ئەو ئاگری نەگرتووە. بەم ڕوونکردنەوەیە نیکی کەمێک ئارام بوویەوە. نیکی لە بۆنی سیگارەکە خۆشی هاتەبوو. یوری بە هێواشی بە گوێمدا چرپاندی نەکانی کیسکی هەبێ. بەسەر سوڕمانەوە وتم لەکوێوە زانیت؟ وتی ئاخر حەزی لە بۆنی جگەرەکەیە. ئەم حاڵەتە تەنیا لە ژنانی سکپڕیدا دەردەکەوێت. پێکەنیم وتم نا، ئینشاڵڵا کەوانیە. ئەگەر سکی هەبوایە خۆی زووتر دەیزانی و دەیوت. بێدەنگی دووبارە بوو بە فەرمانڕەوا و نیکی و ئەمانۆ سەریان لە سەر زەوی دانا کە بخەون. بەڵام هێشتا نەخەوتبوون کە یوری دەستی کرد بە باخەڵیا و جزدانێکی گەورەی دەرهێناوەتی ئەمەشم لەوان دزی. بەسەر سوڕمانەوە وتم چی دەڵێیت؟ ئەم جزدانت لەوان دزی؟ کارێکی خراپت کرد. ئەگەر تێبگەن بە دواماندا دێن و شەڕ دەست پێ دەکا، ڕەنگە بمان کوژن. یوری قاقایەکی گەڵتە ئامێزی گرتووەتی ئێمە کە ڕەشاشمان پێ و دەتوانین لە ساتێکدا ژمارەیەکی زۆر وەک گەڵای دار هەڵوەرێنین، تۆ چەند ترسنۆک بوویت. ئەمەی وت و لە ڕووناکی زیوڕەنگی مانگە شەو ناوەڕۆکی جزدانەکەی پشکنی کەمێک پارە، چەند سکەیەکی زی و دەستەیەک نامە و وەرەقە و چەند وێنەیەک. لە ڕووی ناوەوەی جزدانەکە چوارگۆشەیەکی بچووک بوو کە خاوەنی جزدانەکە ناوی بچووک و وێنەکەی خۆی لەوێدا دانابوو. خێرا پڵیتەکەم ڕۆشن کرد تا وێنەکە ببینم. نیکی و ئەمانەوە جارێکی تر هەستان و دانیشتن و بەسەر سوڕمانەوە چاویان بڕیە جزدانەکە و ناوەڕۆکەکەی ناوی. لێرە بەدواوە هەرچیان دەبینی بۆ ئەوان سەرنجڕاکێش بوو. لە هەر ساتێکدا بزوێنەرێکی تازەیان بۆ سەر سوڕمان لا دروست دەبوو. من پەڵیتەکەم ڕۆشن کرد و یوری جزدانەکەی کردەوە. سەری هەر چوارمان بۆ سیرکردن هاتە پێش.
من و یوری دەمانویست ناوی خاوەن جزدانەکە بزانین و قیافەی ببینین. بەڵام کاتێک نیگای نیکی و ئەمانەوە کەوتە سەر ڕسمەکە، هەناسەیەکیان هەڵکێشا و سەری خۆیان بردە دواوە. لە چاوی هەردووکیان ترسێکی بێوێنە دیار بوو. دەلەرزین و لە ترسی ئەوەی نەکا بەقیژێنن دەمی خۆیان گرتبوو. ئەمانەوە بە پەنجا جزدانەکەی نیشاندا و شتێکی وت. بەڵام چونکە تون دەمیر گرتبوو تێنەگەیشتم چی دەڵێ. من کە هۆکارێکم بۆ ترسی ئەوان نەدەبینی وتم قسە بکە، چی بۆ لە چی دەترسیت؟ ئایا ئەم کەسەت پێشتر بینیوە و دەیناسیت؟ ئەمانەوە بە دژواری و بە ترس و لەرزەوە ئاوی دەمی قوداوتی نا، بەڵام کەسێک لەم کونا سێری دەکردین و پێدەکەنی. من و یوری بێ ئیرادە دەسمان بە پێکەنین کرد. ئەمانەوە پێکەنینەکەی ئێمە بێهۆ دەزانی. دووبارەوتی سیرکەن، درۆ ناکەم. کەسێک سیرمان دەکات و پێدەکەنێ. ئەم جزدانە جادوکراوە. یوری وێنەکەی لە ناو جزدانەکە دەرهێنا و دای بەدەست ئەمانەوە وتی ئەمە وێنەیە. کاتێک بگەینە شار وێنەی تۆ نیکیش دەگرین. هەر کەس دەتوانێت بەدانی چەند سکە لەم پارانە ژمارەیەک لە وێنەی خۆی بگرێ. یوری وتی ئەم جزدانم لە ناو خورجینی یەکێک لە ئەسپەکان هەڵگرت و ڕەنگە و دوانە هێشتا لە بۆنی ئاگادار نەبن. پرسییم مەگەرەم جزدانە هی یەکێک لەو دوانە نییە؟ وەڵامی دایەوە نا، خاوەنی ئەم جزدانە هیچ کام لەو دوانە نین. مارچلو ئەو پیاوە کوژراوەیە. ئەمان ئەویان کوشتۆ و دایانەوێ بە خەیاڵێکی ئاسوودە شتەکانی هەڵگرن و بڕۆن بە دوای کاری خۆیاندا. بێئاگا لەوەی جزدان و پارەکانی پێشەوەی دەستی ئەوان بکەوێ بە ئێمە بڕا. وتم تۆ گرنگی بەم جزدانە دەدەیت، دەڵێی گەنجت دۆزیوەتەوە. فڕیدە کەی بە کەڵکی ئەمە دێت؟ یوری شانەکانی بەرز کردەوە. جزدانەکەی خستە باخەڵی و لە کاتێکدا قاچەکانی درێژ دەکرد و خۆی بۆ خەوتن ئامادە دەکردوەتی عەقڵت پێی ناشکێ. دواتر دەبینی ئەم جزدانە چەندە بە کەڵکمان دێ. تەنیا شتێک کە ئێستا پێویستە ئەوەیە قیافەی ئەو دوانە لەبیر نەکەین. وتم یەکێک لەوانم جوان بینی و ئەگەر لە ناو 1000 کەسدا بێ دەیدۆزمەوە. یوری وتی ئەوی تریشیان من، ئێستا بخەوە تا بەیانی. ئەمەی وت و چاوەکانی بەست و خەوت. شەو بە هەر شێوەیەک بوو تێپەڕی. بەرەبەیان بە دەنگی سپی ئەسپەکان لە خەو هەستاین و ئەوانمان لە گەردەنەدا بینی کە سەردەکەون و لە پشت پێچی کێوەکە لە چاون بوون. دوای ڕۆشتنی ئەوان بە خەیاڵی ئاسوودە هەستاین و دەستمان بەگەڕان کرد و شوێنێک کە ئەو کەسەیان کوشتبوو چاڵیان کردبوو دۆزیمانەوە و نیشانەماندانە. کاتژمێرێک دوای ڕۆشتنی ئەوان ئێمەش ملی ڕێگامان گرتە بەر بە خێرایی دەستمان بە پێشڕەوی کرد. بە درێژایی ڕۆژ ڕێگامان لە کوێستاندا بوو، تەنانەت یەک جاریش نەکەوتینە دەشت و دەر. ئەمڕێ پیاوانە بۆ نیکی و ئەمانەوە کە بەو شێوەیە کوێستانیان نەبینی بوو بێزار کەر بوو. هەر کاتژمێر جارێک دادەنیشتن و لە هیلاکیدا دەیان ناڵان. نزیک ئاوابوونی خۆر گەشتینە دۆڵێک کە دیمەنێکی سەرنج ڕاکێشی بوو. شوێنێکی خۆشی ئاو هەوا بوو کە یوری پێشنیاری کرد لەوێ بمێنینەوە و بەیانی درێژا بەڕێگا بدەین. نیکی و ئەمانەوە ئەو شەوە زۆر شادومان بوون. سفرەیەکی باشیان بۆ خواردن ڕاخست. هەندێکات پێکەوە شەڕیان دەکرد و هەندێکات پێکەوە ئاشت بوون. وەک دوو خوشک دەستیان دەخستە ناو دەستی یەک و پێیەکەنین. شەو کەبابمان خوارد و تازە سەرقاڵی گفتوگۆ و توێژ بووین کە دەنگی گیتار دەبیسرا. چەند کەسێک قسەیان دەکرد و گۆرانیان دەخوێند و گیتاریان لێدەدا و هەندێک کاتیش دەیان نەڕاند. یوری لە شوێنەکەی هەستا و سیلاحی هەڵگرت و بە دوای دەنگەکەدا ڕۆشت. نیکی و ئەمانەوە لە ترسا خۆیان لە پشت مندا شاردەبوو دەلەرزین. یوری بە دوای دەنگەکە ڕۆشت و دوای چارەکە کاتژمێرێک گەڕایەوە وتی تاقمێک ژن و پیا و سەرقاڵی خواردن و خواردنەوە سەماکردنن. ئەم هەواڵە هەم بووە هۆی شادمانی و هەم نیگەرانی و پەرێشانی. شادمان بووین لەوەی گەشتوینەتە ئاوەدانی و شوێنە شارستانیەکانی دنیا و نیگەران و پەرێشان بووین لەوەی تازە ڕوبەڕووی دزە ناودارەکانی سەحرای بەرازیل دەبینەوە و 1000 ڕووداوی مەترسیدارتر لە ڕووداوەکانی کالووی و سینگوالامان بۆ پێش دێت. یوری دانیشت و دەست و خاچی لە هیلاکیدا درێژ کرد و دوای ساتێک بیرکردنەوە وتی دەزانن چییە؟ بیرێکم بەزەیندا هاتووە. پرسییم چی بیرێک؟ وتی بیر لە نیکی و ئەمانەوە دەکەمەوە. ئەوان دژواری زۆرمان بۆ دروست دەکەن. نیکی سەرقاڵی شانەکردنی سەری ئەمانۆ بوو. ئەم کارەی بە حەزێکی سەیرەوە ئەنجام دەدا چونکە تاو ڕۆژە شانەی نەبینی بوو. ڕاستی بیرم چوو بڵێم لە جزدانە دزراوەکەی یوری شانەیەکی پیاوانەی تیا بوو.
من ئەو شانەیەمدا بە نیکی و نیکی وەریگرت و سەیری کرد و دواتر فڕێدا، چونکانەی دەزانی بە کەڵکی چی دێت. دووبارە شانەکەم هەڵگرت و سەری خۆم پێداهێناوتم ئەمە بۆ داهێنانی قژی سەرە و لە شاری ئێمە لەم شانەیە زۆر و هەرزانە. نیکی دوای ئەوەی زانی شانە بە کەڵکی چی دێت هەڵی گرت و قژی خۆی پێداهێنا و دواتر قژە خوورمایی ڕەنگ و ئاوریشمەکانی ئەمانۆی داهێنا. بارحاڵ ئەگەرەوان سەرنجیان لای ئێمە دەبوو تێدەگەیشتن ئێمە چی دەڵێن؟ لە وەڵامی یوری داوتم چ ئەرک و دژواریەکیان هەیە؟ گریمان بە ئەرکیش بن، دەتوانین چی بکەین؟ ئایا ڕەوایە بیان گەڕێنینەوە؟ یوری وتی نا، مەبەستم ئەوە نییە. مەبەستم ئەوانە کە چه گومانێکیان بۆ ژنە جوانەکانی ئەمازۆن هەیە. هێشتا جگە لە من و تۆ کەس نەڕۆیشتۆتە ئەوێ و قاچی هیچ ژنێکی ئەمازۆن نەگەشتۆتە دەرەوەی جەنگەڵ. بەم بارودۆخەش ئەگەر دزەکانی بەرازیل تێبگەن نیکی و ئەمانەوە لە ژنانی ئەمازۆنن، گیانمان دەکەوێتە مەترسیەوە. بێ لە خۆ ڕازیبوون بە بۆچوونەکەی یوری ڕازی بووم. مافی خۆی بوو، ڕاستی دەوت، چونکە منیش پێش ڕۆشتنە ناو جەنگەڵ یانی 6 ساڵ پێش ئەگەر ژنێکی ئەمازۆنیم بدیایە وەک شێت دەمویست داگیری بکەم. سرم بە نیشانەی پەش ڕاستکردنەوەی بۆچوونەکەی یوری تەکانداوتم ئەمە ڕاستە، بەڵام چارە چییە؟ بە باوەڕی تۆ دەبێت چی بکەین؟ ئایا دەتوانین دایانشارین؟ یوری لێوی بەدیان گرت و ڕۆشتە ناو دەریای بیرکردنەوە. هەر کاتی یوری دەویست بیر بکاتەوە بڕیار بگرێ ئەم کارەی دەکرد و من نیگەران دەبوو. خولەکێک دواتر وتی ئایا کارێک کە دەتوانین بیکەین ئەوەیە کە ئەم نهێنیەدا شارین و بڵێن بۆ ڕاو ڕۆیشتوونەتە جەنگەڵ و ئێستا دەگەڕێنەوە؟ نیکی و ئەمانۆش وەک هاوسەری خۆمان دەناسێنین. وتم خراپ نییە، بەڵام بۆی ڕسوانە بین دەبێت بۆ وەستان درێژە بەڕێگای خۆمان بدەین و لە هیچ شوێنێکدا نەوەستین، چونکە شێوەی قسەکردن و هەڵسوکەوتی وەحشیانەی ئەوان کە لە هەر شتێکی بچووک دەترسن دەبێتە هۆی ئاشکرابوونی ڕاستیەکان. نیکی کە سەری ئەمانۆی داهێنا بوو لە دووەوە بە پەتێک بەستبووی. لەم کاتەدا ئاوڕی دایەوە وتی چی دەڵێن؟ من لە پڵنگی ڕەشیش ناترسم، چۆن ئەگەری هەیە لە شتێکی بچووک بترسم. یوری ئەو دوانەی بانگ کرد و بە زمانێکی سادە و شیاوی تێگەیشتن تێگەیاندن کە هیچ کەس نابێت لە ڕەچەڵێکی ئەوان ئاگادار بێت و ئەگەر تێبگەن ئەوان ئەمازۆنین گیانمان دەکەوێتە مەترسیەوە. چەند دەستوورێکی پێدان تا وەک دوو ژنی پەروەردەکرا و شارستانی هەڵسوکەوت بکەن، بەڵام دیار بوو کاوان لە ئەستۆی ئەم کارانەدا نایەن. بارحاڵ شەو بە ئارامی تێپەڕی. شوێنێک کە نشینگەی ئێمە بوو دوایین خاڵی کوێستان دەژمێردرا و لە پشتیەوە سەحرایەکی تا ڕادەیەک گەورە بوو. لە کۆتاییەکەیدا دووبارە ڕشتە کێوێکی قاوەیی ڕەنگی سەر بە ئاسمانی کێشرا و تا ئاسۆ درێژەی بوو. بەرەبەیان یوری منی هەستاندەوتی بڕوانە، ئێمە دەبێت لەو دەشتە پانوبەرینە تێپەڕین و بگەینەوە بەشەی کوێستان. دوای تێپەڕین لەو کێوە تێپەڕین لە چەند ئاوایی بچووک و دێهات و قەڵای کەم دانیشتوان بگەینە شاری سان سالوادۆر. دواتر بە شەمەندەفەر بەرەو ڕۆدیۆ جانیرۆ بەڕێ بکەوین. من سەیری دەشتێکی ڕۆبەڕووم کرد کە هەموو شوێنێکی بە کاکتوسی گەورە و بچووکدا پۆشرا بوو. وتم دەتوانین لە یەک کاتژمێردا ئەم دەشتە ببڕین، ئەمە کە گرنگ نییە. یوری بەگاڵتەوە پێکەنی وتی چەندە ساویلکەی؟ کێشەی کاری ئێمە لەمەدایە کە لەم سەحرایە تێپەڕین. بە باوەڕی تۆ تەنیا کاتژمێرێک بەسە بۆەوەی لەم سەحرا پڕ کاکتۆسە تێپەڕین؟ زۆر باشە، ئەمەش بۆ خۆی لە خۆیدا بۆچوونێکە، بەڵام دەبێت پێت ڕابگەێنم ئەگەر بتوانین لە ماوەی 3 ڕۆژدا لەم سەحرایە دەرباز ببین بەڕاستی کارێکی شازمان ئەنجام داوە، چونکە لانیکەم دەبێت 80 کیلۆمەتر ببڕین تا بگەینە کێوە قاوەی ڕەنگەکانی ڕوبەڕوو. شانسمان لەوەدایە کە لەم دەشتەدا کاکتۆس زۆرە و دەتوانین خۆمانی لەناودا حەشار بدەین. بەڵام بارحاڵ ئەگەر لە شوێنێکدا ڕوبەڕووی دزەکانی بەرازیل ببینەوە لەم سەحرایەدا دەبێت. کاتژمێرێک دواتر لەگەڵەوەی زۆر هەستمان بە پرسێتی کرد ڕۆشتینە ناو دەشتەکە. نیکی و ئەمانەوە بەبینینی کاکتوسا دڕکاویەکان دەترسان و بەڕاستیش سێری و پێکەنی ناوی بوو. ئەوان کە کاکتۆسیان نەبینی بوو جیاواز لەوەش گومانیان دەکرد هەموو شوێنێک جەنگەڵی ئەمازۆنە، بۆیە لە دەرکی کاکتۆس و هەتاوی گەرم و سوتێنەر کە ڕاستەوخۆ لە سەریانی دەدا بێزار ببوون و بۆڵەبۆڵیان دەکرد. نیوەڕۆ بوو بە شەو، پەڵە هەورێک هەتاوی داپۆشی. یوری ناوسەر و خواری پەسەند کردووتی
لێرەدا دەمێنینەوە تا شتێک بۆ خواردن ئامادە بکەین. لەم ناوچەیەدا ئاسک زۆرە. ڕۆشتینە ناو سەر و خواریەکە و بۆ پەڕی سەرسوڕمان بینیمان کە لەوێوە کێوەکانی ئەم لاولامان نابینرێن و لەبەر ئەمەشە لەو دەوروبەرە ئێمە نابینرێن. یوری تفەنگەکەی هەڵگرت و ڕۆشت و بەو هیوایی نێچیریان باڵندەیەکی دەستکەوێ. نیکی و ئەمانۆش دەستیان بە بڵاوکردنەوەی سفرە کرد و بە چەند لەقێکی دار کوچکاوریان دروست کرد و ئاگریان داگیرسان. ئەو ڕووداوە گەورانەی چاوەڕوانی دەکردین لێرەوە دەستی پێکرد کە ئاگرمان داگیرسان لە کاتێکدا شتێک بۆ خواردن نەبوو، پێویستمان بە ئاگر نەبوو. تەنیا شتێک کە بیرم لێ نەدەکردەوە ئەوە بوو کە دووکەڵی ئاگر لە دوورەوە دەبینرێت و سەرنجی کەسەکان ڕادەکێشێ. کاتژمێرێک تێپەڕی بیرم کەوتەوە کە کەمێک ناوکی بایەمی وەحشی جەنگەڵم پێیە. لە جەنگەڵی ئەمازۆن جۆرەدارێکی کاش هەیە کە بە پێچەوانەی کاش گەڵای پانی هەیە. ئەمدارا میوەیەکی هاوشێوەی بایەمی هەیە کە وەحشیەکان لە ناوکەکەی جۆرێک بایم دروست دەکەن. لە ئەمازۆن لە ناوکی بایەمی وەحشی ڕۆن دەگرن و جەستەی خۆیانی پێ چەور دەکەن. نیکی چەند کیلۆیەکی لەم بایەمەی لە پەرستگادا هەبوو. کەمکەم لێمان دەخوارد و ئەوی ترمان بۆ کاتی بەڕێکەوتن هەڵگرت. من بێەوەی شتێکیان پێ بڵێم و بایەمەکانیان بیر بخەمەوە هەستام و تاوەیەکی ژەنگاوی کە دوای 6 ساڵ لای ئەستێڵکەکە دۆزی بوومەوە قسمە سەر ئاگر تا کەمێک لە بایەمەکان ببرژێنم. هێشتا دەست بەکار نەبوو بووم و کیسەکەم نەکردبوویەوە کە دەنگی ترس ئەنگێزی نیکی و ئەمانۆم بیست. ئەوان دەیان قیژاند و خۆیان لە پشت سەری من و لە پشت کاکتوسێکی گەورەدا داشارد. لە ترسا ڕوخساریان لەناو دەستیاندا گرتە بوو. تەنانەت نەیان دەوێرا سەر بەرز بکەنەوە و وەڵامی من بدەنەوە. بەسەر سوڕمانەوە پرسییم ئاخر چی بووە؟ بۆ شێت بوون؟ ئەمە چ کارێکە؟ مەگەر بەڵێنتان نەدا بێهۆ نەترسن؟ ئەوان قسەیان نەدەکرد. بەڵام بۆ ڕێگرتن لە تووڕەیی ئەمانەوە بە پەنجا ڕوبەڕووی نیشاندا و دووبارە دەستی بە ڕوخساریەوە گرت تا ئەوێ نەبینێت. گومانم کرد ڕەنگە ئاژەڵێکی درەندا لێمان نزیک دەبێتەوە. بۆیە بڕیارمدا تاوەکە فڕێدەم و تفەنگەکەم هەڵگرم. بەڵام هێشتا ئەم کارم ئەنجام نەدابوو کە دەنگی پێ و وتوێژی چەند کەسم بیست و کاتێک سرم هەڵبڕی خۆم لەگەڵ 3 بەرازیل بە هەمان قیافە و هەمان کڵاوە لێودارە بەرزەکان ڕوبەڕوو بینی. یەکێک لەوان لاغر و ئەوی تریان قەڵەو بوو. ئاسکێک کە یەکەمی با تفەنگەکەی خۆی ڕاوی کردبوو لەسەر شانی بوو. هەرسێکیان تفەنگیان پێبوو. سیلاحێکیش لە دەستی پیاوە قەڵەوەکەدا بوو. دەدوت ئەوان نیکی و ئەمانۆیان نەبینیوە چونکە ڕاستەوخۆ سەیری منیان دەکرد و کاتێک نزیک بوونەوە سڵاویان کرد. پیاوی لاغراندام وتی سڵاو بەڕێز، چی دەخۆن؟ دەڵێ گۆشتی تازەتان پێ نییە. ئێمە ئاسکێکی قەڵەومان ڕاو کردووە. ئەگەر ڕێگە بدەن ئێوە لە گۆشت و ئێمەش لە تاوە و ئاگر و خوێکەی ئێوە کەڵک وەربگرین. من لەم خۆڵقکردنەی ئەوان و بینینی ئاسک و کە هێشتا خوێن لە قورگیەوە دڵۆپەی دەکردە سەر پێڵاوەکان زیاد لە ڕادە شادمان بووم و بەڕووگەشیەوە ڕازی بووم و وتم فەرموون دانیشن. ئێمە ڕاوچین و بۆ باغی وەحشی ئەرجەنتین کار دەکەین. ئیشتیای من بە بینینی ئاسکەکە بزوێنرا بوو. بەردەوام دەمم پڕ دەبوو لە ئەو. خۆزگەم دەخواست ئاسکەکە خۆمان ڕاومان بکردایە و بێشەرمکردن و خۆڵقکردن پێستەکەیمدا ماڵیایە و بۆنیکی و ئەمانەوە کە بابم دروست بکردایە تا برسێتیان بشکێ. پیاوی قەڵەو بە دژواری ئاسکەکەی لە پشت ملیەوە دەخستە سەرزەوی و بێوەی قسە بکە خەنجەری کێشا و دەستی بە پێزدا ماڵین کرد. پێش هەر کارێک کەمێک چەوری لە ناوسکی ئاسکەکە دەرهێنا و ڕی کردە من وەک کەسێک کە هاوڕێتی چەندین ساڵەمان هەبێوتی تاوەکە بێنەرە پێش و ئەم چەوریە گەرم کە تا گۆشتی کەبابتان پێ بدەم. من دەست بەجێ تاوەکەم بردە پێش و چەوریەکەم خستە سەر ئاگر تا گەرم بێ. لەم کاتەشدا لەگەڵ هاوڕێکەم قسەم دەکرد و لە ژێر چاو ئاگام لە جوڵەکانی نیکی و ئەمانۆ بوو. لە کردەوەکانی ئەوان هەم پێکەنینم دەهات و هەم تووڕە بووم. دەمویست پێیان بڵێم بێنە پێش، بەڵام دەترسام نەکارێکی پێچەوانە بکەن و زیاتر ببنە هۆی تووڕەبوونی من. درۆیەک کەوتومە ئێمە ڕاوچین بسەلمێنن. ئەو لە منی پرسی نەتانتوانی شتێک ڕاو بکەن؟ دەڵێ بەدەستی خاڵی گەڕاونەتەوە. لە وەڵام داوتم نا، چەند ماری ئەناکەندامان ڕاو کرد و هاوڕێکانمان پێشتر بردیان. ئێمە بۆ گرتنی چەند تووتی ئەمازۆنی ماینەوە. بەڵام ئەم ساڵ تووتیەکان کۆچیان کردە بوو. هۆی کۆچی تووتیەکان هێرشی دەستەیەک شاهینی سپی ڕەنگە
بوونیەم باڵندانە بووە هۆی کۆچکردنی تووتیەکان و کارەکەمانی شێوان. بۆەوەی لەم بارەیەوە قسە نەکرێت و ناچار بە درۆکردن نەبم قسەکەم گۆڕی وتم ئێوە خەڵکی کوێن و بۆچی هاتوون؟ وتی ئێمە دزین. دواتر وتی من ناوم ئالواییە و هاوڕێکەم کالوادۆر، هەردووک لە دەستەی فڕانچی کار دەکەین. لەم کاتەدا سێرێکی کالوادۆری کردەوەتی ئەحمەق پلێک لە گۆشتی ڕان ببڕۆ بیهێنە بۆ وەستاوی، ڕێخۆڵەکانم وشک بوون. دواتر درێژەی بە قسەکەی خۆی داوەتی بەڵێ چەند ڕۆژێکە کە مارچلۆ و برازاکەی فرانچی سەرۆکی دەستەکەمان ون بووە و هەرچی بە دوایدا دەگەڕین ناتوانین بیدۆزینەوە. بە بیستنی ئەم قسانە گوێچکەکانم دەزرنگایەوە و سرم گەرم بوو، چونکە تەنیا من و یوری دەمانزانی چه بەڵایەکیان بەسەر مارچلۆ داهێناوە و بکوژەکانی ئەویشمان بینی بوو. ئەگەر دووبارە بەمان دینایە دەمان ناسینەوە. ئەو دووبارە لەگەڵ کالوادۆر قسەی کرد و لە گۆشتەکەی کە ئامادەی کردبوو ئالوایی خۆی هەستا و دەستی بە برژاندن و کەبابکردنی کرد. هێشتا نیکی و ئەمانەوە لە پشت کاکتوسەکە خۆیاندا شاردبوو، بەڵام کاتێک من هەستام ئەوانیش هاتنە پێش. ئالوایی و کالوادۆر تاو ساتە ئەوانیان نەدی بوو. بەسەر سوورمانەوە نیگایەکیان ئاڵوگۆڕ کرد و لە شوێنەکەیان هەستان و سڵاویان کرد، بەڵام نیکی و ئەمانەوە نەیان دەزانی وەڵامی بدەنەوە، نێ ئەساکانی هەڵسوکۆتیان دەزانی و لە ئەنجامدا گێژ و وەڕ سەیری ئەو دوانەیان دەکرد. من وەڵامی ئەوانم دایەوە وتم ببورن، ژنەکانی ئێمە زمانی پورتوگالی نازانن. دەست بەجێ قەرەباڵغیم دروست کرد تا سەرقاڵیان کەم. من لە وەڵامی ئەوان داوتم ببورن، ژنەکانی ئێمە زمانی پورتوگالی نازانن. دەست بەجێ قەرەباڵغیم دروست کرد تا سەرقاڵیان کەم. سەرنجی ئەو دوانە بۆ لای نیکی و ئەمانەوە ڕاکێشرا بوو، لەژێر چاوەوە سەیریان دەکردن. کردەوە و جوڵەکانی ئەوانیش جۆرێک بوو کە سەرنجی هەر بینەرێکی ڕادەکێشا. نیکی و ئەمانەوە هەردووکیان وەستا بوون، وەک بڵێ دوو ئاژەڵی جەنگەڵیان بینیوە و سەیری دەکەن و هەر خولەک و هەنگاوێک نزیک دەبوونەوە. زیاتر لە هەر شتێک کڵاوەکانی ئەوان سەرنجی ڕادەکێشان و بەتایبەت نیکی کە خۆی شەیتان و دەستنەسراوت بوو دەویست کڵاوەکەیان هەڵگرێت و بیکاتە سەری خۆی. بۆی کۆتایی بەم بارودۆخە بێنم ڕەشاشەکەم هەڵگرت و سێ گولم بە دوای یەکدا تەقان. ئەلوایی ترسا و لە شوێنەکەی بەرز بوویەوە و دەستی گرتمەوەتی چی دەکەیت؟ بۆ تەقە دەکەیت؟ بۆ نایاڵیت ئاسوودە دەبین؟ پرسییم چه ئیرادێکی هەیە؟ دەمەوێت هاوڕێکم ئاگادار بکەمەوە تا بۆ خواردن بێت. ئەلوایی وتی کارێکی خراپتان کرد. ئەگەر فرانچی دەنگی گولە ببیستێ سوار دەبێت و بە پەلا خۆی دەگەێنێتە ئێرە. کاتژمێرێک ئاسوودەی و حەوانەوەی ئێمە تێک دەچێت. دواتر با ڕوخسارێکی مۆن درێژەی بە برژاندنی گۆشتەکەدا. چەند خولەک تێپەڕی یوری بەڕاکردن خۆی گەیاندە ئەوێ و کاتێک ئەو دوانەی بینی زیاد لە ڕادا سەری سوڕما و لە هەمان کات نیگەران بوو. شوێنەواری نیگەرانی لە چاوەکانی دیار بوو. من کە باش ئاشنای ئەخلاقی یوری بووم هەستم پێکرد. ئاشنایی یوری و ئەو دوو دزە بەرازیلیا زۆر خێرا سەری گرت و یوریش بۆ گۆشتی برژا و ئیشتیای تێر و خۆی ئامادە کرد. من لەوانم پرسی پێشتر لەم ناوچەیەدا کالویی دەژیا و هاوسەرێکی بەناوی سینگوالا بوو. ئەو چی لێ هاتوو ئێستا چی دەکات؟ کالوادۆر باسکی زل و ورگنەکەی خۆی وەک گایەک کە پژمە بکات پێکەنی و لە هەمان کە جەرگی ئاسکەکە بۆ برژاندن دەدا لە دارە ناسکەکان وتی ئەها ئەو لە حکومەتی ئەم ناوچەیە لا براو بەدەستی فرانچی زیندانی کرا. هاوسەرەکەی ئێستا دەستگیرانی ناشەرعی سەرۆکی ئێمە فرانچیە. ئەلوایی زیرەکانە پرسی ئێوە لەکەیەوە لێرە تێپەڕبوون کە کالویتان بینیوە و دەیناسن؟ 6 ساڵ پێش ئەو لە فرانچی شکستی خوارد. 6 ساڵ لەو مێژوە تێپەڕێ. لەم ماوەیەدا ئێوە لە جەنگەڵ بوون؟ ڕاستی لە ژنانی ئەمازۆن هەواڵتان هەیە؟ ئایا ئێوەیان بینیوە؟ ڕاست دەکەن لە ئەمازۆن هۆزێکە لە ژنە جوانەکان دەژین؟ نەمدەزانی چی وەڵام بدەمەوە. کار گەیشتە بۆ شوێنێک کە ئێستا لێیان دەترسام و لە سەرەتاوە خۆمان دەپاراست لەم بارەیەوە قسە نەکرێت و باسی ئامازۆن و ژنانی ئامازۆن نێتە پێش. یوری لە ژێر چاوەوە سەیری کردم و منیش بە هەمان شێوە وەڵامم دایەوە و بۆی وەڵامێکیان بە قەستی ئەوەندا بێتەوە. یوری کە لەم کارانە شارەزایی زیاتری بووتی ئێمە گەشتینە نزیک هۆزی ژنانی ئامازۆن، بەڵام بەهۆی بوونی چەند هۆزێکی مەترسیدار لە وەحشیەکان کە لەو دەوروبەرەدا دەژیان نەمانتوانی لە هۆزی ژنان نزیک ببینەوە و لە ترسی گرفتاری و کوژران شەوانە ڕامان کرد و خۆمان گەیاندە شوێنێکی ئەمن.
یوری پلێ گۆشتی خستە دەمیەوە و لەژێر چاوە بە جوانی سەیری ئەوانی دەکرد کە گوێیان لێگرت بوو. وتی بەڵێ ڕۆشتن بۆ ئەو هۆزە لە بەرژەوەندیدا نەبوو، چونکە ئێمە دوو ژنمان لەگەڵدا بوو. لەبەرەوەی ژنانی ئەمازۆن نەیاری ڕەگەزی ژن و ئەم بابەتە پێشتر هۆزەکانی تر پێیان وتبووین، بۆیە گەڕاینەوە. ئەگەر جارێکی تر بگەین ئەم شوێنە ژناکانی خۆمان ناهێنین تا بتوانین چەند ژنێکی ئەمازۆنی ڕاو بکەین. کاتێک قسەی دەکرد چەند جارێک چاوی ئەوان کەوتە سەر قژ و هەیکەل و ئەندام و حاڵەتە وەحشیانەکانی نیکی و ئەمانە و دووبارە سەرقاڵی خواردن بوون. ئەمە ئەنجامێکی بەدەستەوەدا کاوان هەستیان بەڕاستیەکان کردووە و ئەگەر کالوادۆر تێنەگەیشت بێ ئالوایی بەدڵنیاییەوە هەستی پێ کردووە کە نیکی و ئەمانۆ ئامازۆنین. من کارێکی گرنگترم کرد و ئەویش ئەوە بوو لە کاتی قسەکردن بە زمانی ئامازۆنی لە نیکی و ئەمانۆم گەیان کە ئێمە ئەوانمان بە هاوسەری خۆمان ناساندووە و نابێت کارێک بکەن گومانیان ببزوێنرێت. خواردن بە خێرایی تەواو بوو. من کە ماوەیەک بوو گۆشتی ئاسکم نەخواردبوو، دەستم بۆ گیرفانم برد تا یەکێک لە جگەرە دزیەکان دەربێنم و دووکەڵ بکەم. ئەم کارە کەم تەرخەمیەکی گەورە و مەترسیدار بوو، چونکە جگەرەکانم لە جزدانی باخەڵیەکەی مارچلۆدا نابوو. ئەگەر دەرم دەهێنا ئەوان جزدانەکەیان دەناسیەوە و ئێمەیان بە کوشتنی ئەو گەنجە کە برازای سەرۆکە خوێنخۆرەکەیان بوو تاوانبار دەکرد. ئەمجارەش یوری شارەزایانە فریام کەوت. وەک زۆر جار ئاماژەم پێداوە، یوری پیاوێکی وشیار بوو. ڕەنگە بتوانم بڵێم کە هۆشی ئەو لە دنیا کەم وێنە بوو. لەگەڵەوەی پاڵم بە کاکتوسەکەوەدا دەستم بۆ گیرفانم برد، زانی کە دەمەوێت جگەرە دەربێنم. بۆیە ڕەنگ لە ڕوخساری پەڕی و بە ترس و نیگەرانی چاوەڕەشەکانی خۆی بڕیە من و بە ئامازۆنی وتی چی دەکەیت؟ جگەرە نەکێشی؟ بەداخەوە لە زمانی ئەمازۆنی وشەیەک بۆ جگەرە نەبوو. لە جیاتی ئەوە یوری شتێکی تری وت و منیش دەست بەجێ تێگەیشتم کە مەبەستی جگەرێ و بەداخەوە دەستم دەرهێنا وتم نا، بەڵام باش بوو بیرت خستمەوە. یوری وتی تۆ سەرنجام ڕسوامان دەکەیت، لێرەوە لە یەک جا دەبینەوە. ئێمە لەم لاوە دەڕۆین و ئەوان بەدوای کاری خۆیان بەجێدێڵین. خێرا بارەکان کۆکەنەوە. نیکی و ئەمانەوە سەرقاڵی کۆکردنەوەی بارەکان بوون و من و یوری خۆمان ئامادە کرد تا درێژە بەڕێگاکەمان بدەین. ئالوایی سەر سوورما وتی بۆ کوێ دەڕۆن؟ بۆ بەم خێراییە؟ ئایا ناتانەوێ هیلاکی قاچتان بڕاوێتەوە؟ یوری وتی بەداخەوە کاتی پێویستمان نییە. هەرچی زووتر دەبێ خۆمان بگەێنینە سان سالوادور و لە هاوڕێکانمان کە قەفەسی ئاژەڵەکانیان بردووە هەواڵ بگرین. بەدڵنیاییەوە لەم ماوەیەدا نامە و بروسکەی زۆرمان بۆ هاتووە و داوایشتی تازەیان لێ کردوین کە دەبێ یان دووبارە بگەڕینەوە بۆ ئێرە یان ڕێگای جەنگەڵەکانی ئەفریقا بگرینە بەر و بۆ ئەوەی سەری ئەوان بە قسە گەرم بکا درێژەیدا. ڕاوچینە شارەزان ناتوانێت ببێتە ڕاوچی کارامە. کاتژمێرێک لە ژیانمان هۆی خۆمان نییە و بۆ ئەوەی لە ماڵی خۆمان دوور نەبین هاوسەرەکانیشمان لەگەڵ خۆمان دەبین تا خەیاڵمان بە تەواوی ئاسوودە بێ. ئەگەری هەیە ئەمڕۆ داوای چەند شێرێکی ئەفریقاییان لێ کردبێتین. بۆ ڕاوی شێری زیندوو دەبێ بۆ جەنگەڵەکانی ئەو قاڕەیە سەفەر بکەین. هێشتا قسەکانی یوری و درۆ شاخدار و سەیرەکانی تەواو نەبوو کە لە ناکاو کالوادور بە ورگەزلەکەی خۆی لە شوێنەکەی هەستا و ترسا و بە ئالوایی هاوڕێوت دەنگی سمی ئەسب دێت. دەبیستیت بەدڵنیاییەوە کۆرەکان بەرەو ئێرە دێن. ئالواییش لە شوێنەکەی هەستا و کەمەربەندەکەی توند بەست و چونکە لەو چاڵەوە دەوروبەر نەدەبینرا چەند هەنگاوێک ڕۆشتە سەر و سەری ئەم لەولای کردووەتی دوو سوار بەرەو ئێرە دێن، لە خۆمانن. یوری سەری خۆی بەداخ و نیگەرانیەوە تەکاندا و بەم شێوەیە تێگەیاندم کە کارەکەمان دژوار بووە. دیار نەبوو چی دەبێت و چ ڕووداوێک ڕوودەدا. هەموو هەوڵەکانمان بۆ ئەوە بوو کە لەم ڕێگایەدا ڕوبەڕووی دزەکان و فرانچی نەبینەوە. دزانی بەرازیل بە تایبەتی ئەوانەی لەو ناوچە تایبەتیانی نزیک جەنگەڵ دەژین بە مەترسیدارترین دز و ڕێگرەکانی دنیا دەژمێردرێن. گەورەترینی ئەوان سەرۆک و فەرمانڕەوای ئەوانی ترە و چەندین دەستە لە شوێنەکانی تر لە بەرژەوەندی ئەودا کار دەکەن. سوڵتانی بێتاج و تەختی سەحرایە. هەر کارێکی بوویە دەتوانێت بیکات و لە هیچ دەسەڵاتێک ناترسێ. لە حکومەتی ناوەندی و سەربازان و سوارەکانی ناترسێت و فەرمان لە هیچ کەسێک نابات. سیلاح لە دەستیا دەسوڕێت و لولەکەی ڕووی کردە سینەی هەر کەسێک سینەی کون دەکا. مرۆڤێک بە هەموو هیوا و ئارەزوەکانی دەکوژرێت و ئەو وەک ئەوەی کەمتیارێکی کوشت بێ سیلاحەکەی هەڵەگرێت و دەڕوات. ئەمە ئێمانەی فرانچی. ترسی ئێمە لەمە بوو کە نەکا ڕوبەڕووی ئەو ببینەوە، چونکە لەگەڵ بینینی نیکی و ئەمانەوە چاوی تەماحی تێدەبڕین و
بۆ ئەوەی بێدەردەسەر داگیریان بکا پلانی کوشتنی من و یوری دادەڕێژێ. کاتێک ئەو دوو سوارە گەشتن ڕەنگم پێوە نەمابوو، دڵم وەک کۆترێک کە گرفتار بوو بێت لێی دەدا. ئەوەندە تووڕە و ناڕەحەت بووم کە حسێبی هەموو شتێک و هەموو کارێکم لای خۆم کرد و بە یوریم وت دەزانی چییە؟ ناتوانم ببینم دەستی کەس بە نیکی و ئەمانۆ بگا. ئەگەر بگاتە ئەوێ من بە ڕەشاش ڕوبەڕوویان دەبمەوە و هەمویان پاک دەکەمەوە. بەخۆ ئەگەر 100 کەس بن هەمویان دەکوژم. یوری بەبیستنی قسەکانی من وەک ئەوەی بیرێکی تازەی بە مێشکدا هات بێوتی ئەوان هێشتا سەرنجیان بۆ لای سیلاحەکانی ئێمە ڕانەکێشراوە. هێشتا نەیانزانیوە ئێمە ڕەشاشمان پێیە. بە خێرایی دەبێت لە ناو بارەکاندا دای شارین و لەو تفەنگە کۆنانە کەڵک وەربگرین. ئەوان ئەوەندە حەزیان لە ڕەشاشە کە مناڵ ببوو کەڵە و نوقڵ و شیرینی خێراکە. خۆی بە پەلە ڕەشاشەکەی لە پێستی پڵنگەوە پێچاو توندی کرد. منیشەم کارم کرد و بۆ ئەوەی سەرنجمان ڕانەکێشرا بێ ڕەشاشەکانماندا بەدەست نیکی و ئەمانۆ. لەم کاتەدا سوارەکان لە بەرامبەر هاوڕێکانی خۆیان ئالوایی و کالوادۆرە لە ئاسب دابەزین و دەستیان بە گفتوگۆ کرد. چەندەنگاوێک زیاتر دووریمان نەبوو. لەگەڵەوەشدا دەنگی ئەوانمان نەبیست و نەمانزانی چی دەڵێن و چی دەبیستن. کاتێک گفتوگۆی ئەوان تەواو بوو سوارەکان بەدەسڵاویان لێکردین و یەکێک لەوان کە دەمانچەیەکی بە کەمەردا هەڵواسی بوو هاتە پێشووتی بڕێزان بۆ ناوچەکەی ئێمە بەخێر بێن. ئەمشەو ئێمە جەژنێکی بەشکۆمان هەیە و فرانچی لە بینینی ئێوە شادمان دەبێ. ئەو پیاوێکی میوان دۆست و بەڕێز و تایبەتڕێز لە ڕاوچیەکان دەگرێ. یوری سوپاسی کردن. من هیچم نەوت، بەڵام وەڵامی نامان پێ نەدان، چونکە ئەنجامی نەبوو بە هیچ شێوەیەک لە بەڵای میوانداری مەترسیداری ئەوان ئاسوودە نەدەبووین. چارەیەک جگە لە ڕازیبوون نییە. ناچار یوری بزەیەکی هێنایە سەر لێ و وتی ئێمە هەرچی دەبێت زووتر بگەینە شاری سان سالوادور و کاری ناردنی ڕاوەکان ڕێک بخەین و لەگەڵەوەش لەبەر ئەوە زیاد لە ڕادا تا مەزرەی بینینی فرانچین و ناویمان زۆر بیستووە. بەو پەڕی ڕەزامەندیەوە لەگەڵتان دێین. ئەو دوو سوارە شادمان بوون و بۆ ئەوەی خوڵقی خۆیان تەواو بکەن ئەسپەکانیان هێنایە پێش و یەکێک لەوان وتی خاتونەکان با سواری ئەسپەکان بن، ئەوان ناتوانن بە پێ بڕۆن. لە ئەدەب و ڕێزەوە دوورە ئێمە سوار بین و ئەوان پیادە. نیکی و ئەمانەوە وەک مشکێک کە لە بینینی پشیلە ترسابێتن بە بینینی ئەسپەکان پەرێشان بوون. ڕەنگ بە ڕوخساریانەوە نەدەبینرا و من باش دەمزانی تا چەندە ترساون و تا چەندە ڕێگە لە قیژەی خۆیان دەگرن. یوری وتی زۆر سپاس. ئەوان بە پیادەڕەوی عادەتیان هەیە. ئەوان شەو ڕۆژی خۆیان لەگەڵ ئێمەدا لە جەنگەڵ بەسەر بردووە و لە هیلاکی ناترسن. فەرمون ئێوە خۆتان سوار بن و لە پێشەوە بڕۆن، ئێمە لە دواوە دێین. ئەوان دووبارە خوڵقیان کرد، بەڵام سەرنجام تەسلیم بوون. پەڕینە سەر ئەسپەکان و ڕۆشتن. لە کاتی ڕۆشتن یەکێک لەوان گەڕایەوە و ئیشارەیەکی لە ئالوایی کرد کە لە مانا و ناوەڕۆکی دیار بوو. مەبەستی ئەوە بوو ئاگایان لێمان بێ نەکا ڕابکەین و لە کێوەکانی ئەولا لە چاوەن ببین. هەرچەندە گومانی ڕاکردن بۆ ئێمە ئەگەری نەبوو، بۆ هەر شوێنێک دەڕۆشتین گرفتار دەبووین. بەڵام ئەم دوو سوارە وایان بیر کردەوە و بۆ دڵنیایی هاوڕێکانی خۆیان ڕاستپار ئاگایان لێمان بێ. ڕێگا ئەوەندە دوور نەبوو. نزیک ئێوارە گەشتینە دۆڵێکی سەرسەوز کە سەدان کانی و داری زۆری لێبوو. هەوای ئەوێ فێنک و دڵەنگێز بوو. نیکی و ئەمانەوە لە چەند ڕۆژ پێش دار و ئاویان نەدی بوو. بەبینینی دار و ئاو هەڵبەز و دابەز و شادمانیان دەکرد. کەمێک ئەولاتر فرانچی بە دوو جینژنەوە بە پێشوازیمان هات. دیار بوو کە پێشتر پێی وتراوە کە دوو ژنی جوانمان لەگەڵدایە و بەم شێوەیە سەرنجی ئەویان ڕاکێشا بوو. فرانچی لە ناو دەستەیەک ژنی جوان کە هەمویان دەستگیرانی ئەو بوون لێمان نزیک بوویەوە و خۆی ناساند و وتی من فرانچی ژواکین فەرمانڕەوای دەشت و کێوەکانی ئەم ناوچەیەم. بەبینینی ئێوە شادمانم. ئەو دەستی ئێمەی گوشی و ئێمەش تەوقەمان لەگەڵدا کرد. بەڵام دواتر فرانچی دەستی خۆی بۆ لای نیکی و ئەمانەوە درێژ کرد. نیکی بەترسەوە دەستی خۆی کێشایە دواوە و سەیری منی کرد. یوری بە زمانی ئامازۆنی فەرمانی پێداوتی دەستی بگرە و بیگوشە. نیکی بە خێرایی دەستی برد و دەستی فرانچی گرت و چەند جار بە خێرایی سەختی تەکانیدا. بە جۆرێک فرانچی نەیتوانی ڕێگە لە پێکەنینی خۆی بگرێ. قاقەیەکی لێدا و دواتر دەستی بۆ لای ئەمانەوە درێژ کرد. ئەمانەوە کە پێکەنینی فرانچی بینی بوو بە وشیاری خۆی تێگەیشت کە نابێت دەستی تەکان بدا. بۆیە بە نەرمی زەختی لێ کرد و بەریدا. بەڵام کاتێک دەستی لە دەستی فرانچی دەرهێنا لە پشتی خۆیدا شاردیەوە. تا ئێرە تا ڕادەیەک بەخێر گوزەرا بوو. بەڵام لەسەر یەک ئەوان ئێمەیان ڕسوا کردبوو. فرانچی ئەگەر زۆر کەم هۆشیش بووایە تێدەگەیشت کە ژنانی ئێمە شارستانی و پەروەردەکراو نین.
فرانچی گەنجێکی باڵابەرز و خۆش قیافە بوو. ئەندامی گەورە و شانی پان و ملی کێشرا و پێستی برۆنزی ڕەنگی بوو. جلوبەرگی هاوشێوەی بەرازیلیەکان بوو. شاڵێکی سوڕەنگی لەسەر کەمەربەندەکەی ئاڵانده بوو. زەرق و بڕقی جلەکانی سەرنجی نیکی و ئەمانوێ ڕادەکێشا و بە حەزەوە سەیریان دەکرد. جلوبەرگی ژنانیش بۆ ئەو دوانە سەرنجڕاکێش بوو. تەنورەی فش و ڕەنگاوڕەنگ پرچین بلوزی یەخەکرا و زینەتیە زۆرەکان کە لە مل و گردن هەڵیان واسی بوو. ئەمانە سەرنجی نیکی و ئەمانۆیان ڕادەکێشا و چاویان لەسەر سینەی ژنان هەڵ نەدەگرت. فرانچی ژواکین بە ڕێزێکی تایبەتەوە ژێر قۆڵی گرتین. لە کاتێکدا لە بیناکان نزیک دەبووینەوە وتی: نابەڕێزان، دزەکانیش ئەوەندە خراپ نین. بە تایبەت فرانچی ژواکین گەنجێکی بە ئەدەبە. خەڵک بێهۆ نەفرینمان دەکەن. ژنان و دەستگیرانەکانی فرانچی دەوروبەری نیکی و ئەمانۆیان گرت. بەڵام دەترسام کە نەکان یەکێک لەوان کارێک بکە کە ئەو تۆزە ئابڕۆشمان بڕوات و ڕسوایی دروست بێ. فرانچی قسەی دەکرد، بەڵام من بەردەوام ئاوڕم دەدایەوە. دەمویست نیکی و ئەمانۆ ببینم و ڕێگر بم لە خراپەکاری ئەوان. نزیک بیناکان دەرفەتێک دەستکەوت و گەڕامەوە سەیرم کردن. نیکی دەستی ژنێکی لە دەست گرتبوو بە حەزێکی مناڵانەوە یاری بانگوستیلە و دەستبەندەکانی دەستی دەکرد. ڕەشاشەکەی دابوو بە ئەمانۆ، بەڵام ئەویش بە دوای دەرفەتدا دەگەڕا تا داینێت و بە گەردنبەندی یەکێک لە ژنەکان خۆی سەرقاڵ بکە. هەرخولەک کاتێ پەڕی کار خراپتر دەبوو. فرانچی لە بەرامبەر ماڵێک داوەستا تا نیکی و ئەمانۆ گەشتن. سەرەتا ئەوان و دواتر ئێمە ڕۆشتینە ژوور. لەوێوە کارە سەیر و سەمەرەکانی نیکی و کردەوە سەر سوڕهێنەرەکانی ئەمانۆ دەستی پێکرد. چونکە ئەو دوانە تا ئەوسا جگە لە ماڵی گڵی وەحشیان نەدی بوو. لە بینینی سەریان سوڕما بوو، وەک شێت گێژ ببوون و بە دەوری خۆیاندا دەسوڕان. لەوەش خراپتر کاتێک چاویان بە چراکەوت نزیک بوو لە شادمانیدا بقیژێنن. نیکی ڕای کرد و تالو لە چراکە بەدەست بگرێت و ئەگەر قیژەی من ئەوی نەوەستاندایە ڕەنگەلولەی گەرمی چراکەی بەدەست دەگرت و پەنجەکانی دەسووتا. من بۆ ئەوەی سەرنجی فرانچی بۆ شوێنێکی تر ڕاکێشم سەیرێکی دەوروبەری ژوورەکەم کرد. چاوم کەوتە سەر بڵاوکراوەیەک کە بە دیوارەکەوە هەڵواسرا بوو. لە بڵاوکراوەکەدا وێنەی فرانچی دەبینرا و لە ژێرەکەیدا نووسی بوویان کە سەری بڕاوی فرانچی ژواکین بۆ نیشاندانی گشتی نمایش دەکرێت. بەسەر سوڕمانەوە وتم: ئەمە چ مانایەکی هەیە؟ سەری بڕاوی ئێوە؟ ئەو پێکەنی وتی: بەڵێ. کەسێکی تر کە لە من دەچوو کەوتە چنگی سەربازەکان. ئەوان ئەویان کوشت و سەریان لە جیاتی من نمایش کرد. ئەو داماوە هیچ گوناهێکی نەبوو جگەلەوەی لە من دەچوو. فرانچی لە هەمان کات کە قسەکەی لەگەڵ مندا دەکرد ئاگای لە جوڵەکان و کردەوەکانی نیکی و ئەمانۆ بوو. هەندێک کات قاقای لێ دەدا و بێ ئیرادا پێیەکەنی. من لە کارەکانی نیکی و ئەمانۆ خوێنی دڵم دەخوارد. ڕنگ بەڕنگ دەبووم و حاڵم پەرێشان ببوو، بەڵام قسەم نەدەکرد و هیچم نەدەوت. چونکە لەو کاتەدا هەر کارێک بۆ ئارامکردنەوەی ئەو دوانە زیاتر دەبووە هۆی ڕسوایی ئێمە و ئەو درۆیانەی پێشتر وتبوومان ئاشکرا دەبوو. ئێمە وتبوومان ئەوان هاوسەرمانن. هاوسەری دوو ڕاوچی ئەمریکایی دەبێت دوژنی پەروەردەکرا و شارستانی بن. لە کاتێکدا ئەوان وەک وەحشیەکان کە لە قەفەس ڕایان کردبێ هەڵسوکەوتیان دەکرد. ئەگەر منیش بێگانە بوومایە نەم دەتوانی ڕێگە لە پێکەنینی خۆم بگرم. ژواکین درێژەی بە قسەکانی خۆی داوتی: ئەوان بەدوای ئێمەون. گومان نەکەن شەڕکردن لەگەڵ ژواکین کارێکی ئاسانە. یەکێک لە گەورەترین کێشەکان ئەوەیە کە کەسێک بتوانێت ژواکین دەستگیر بکە. ژواکین زۆر ئاماژەی پێدەدان، بەڵام نەمان دەزانی ئەوان کێن. دواتر دەرکەوت کە دوژمنانی فرانچی ژواکین هەمویان بە ئەوان ناو دەبرێن و ئەو بە تایبەت سەربازان و لێپرسراوانی دەوڵەت بەم ناوە دەبات و هیچ کات ناوی کەسی نەدەهێنە سەر زمان. لەم کاتەدا وتی: ببورن، لەبیرم چوو. بێوەی قسە بکە بەرەو دەرگای ژوورەکە ڕۆشت و قیژاندی وتی: ئاهای وەرن. دەنگی پێی دوو کەس بیسرا کە بەڕاکردن خۆیان گەیاندە ئەوێ. ساتێک دواتر وتی: خێرا خواردن بێنن، لەو ویسکەی ئەمڕۆ هێناومانە ئامادەی بکەن. دەست بەجێ گەڕایەوە لای ئێمە و داوای لێکردین دانیشین. من و یوری دانیشتین، بەڵام نیکی و ئەمانۆ نەیان دەزانی لەسەر کورسی دانیشن. فرانچی پێیەکەنی و نیشانی دەدا کە هەستی بەڕاستیەکان کردووە. ئێمە زیاتر لە هەر شتێک لەوە ترساین نەکا فرانچی لە ڕەگەز و ڕەچەڵەکی ئەوان ئاگادار بێت و دیانی تەماحی تیژ بێ، هەرچەندە هەمیشە تاقمێک ژنی جوان لە دەوروبەریدا دەبینران. ئێمە هەر لە سەرەتاوە هەسمان بەم بابەتە کرد، بەڵام بەگشتی پیاوانی هەوەسباز و بەتایبەت کەسێکی وەک فرانچی کە هەموو شتێک تەنانەت یاسا و ئەخلاقیشی فڕێداوە
بۆ تێرکردنی حەزەکانی خۆی وەحشیانەترین هەڵسوکەوت دەکات. یوری کە ئەم بارودۆخەی بینی دەستی کرد بە قسەکردن لەگەڵیا و هەوڵیدا سەرقاڵی بکە. من لەم دەرفەتا کە یوری دروستی کردبوو کەڵکم وەرگرت و با زمانی ئەمازۆنی بەنیکیم وت مەگەر چیم بە ئێوەوت بیرچە بۆ دەکەن هەرچی دەبینن ئارام بن، خێرا وەک من لەسەر کورسێکە دانیشن لەگەڵ تۆ مەنیکی سیر کە ئەمانۆ چۆن ئێمە دانیشتوین ئێوەش دانیشن، هەوڵ بدەن ئارام و خوێن سارد بن، خێرا لەسەر کورسیەکان جێگیر بن. لەم کاتەدا نیکی بۆ وێنەیە کە لە ژواکین بە دیوارەکەەوە هەڵواسرا بوو بەسەر سوڕمانەوە سەیری دەکرد. گێژ ببوو کە چۆن ڕوخساری مرۆڤێکیان بە دیوارەوە لکاندووە. دەستی لێدەدا چونکە هیچ بەرز و نزمێکی نەدەبینی، زیاتر سەری دەسوڕما و لە چەپ و ڕاست و سەر و خوار سەری دەسوڕاند و لە وێنەکەی دەڕوانی. فەرمانەکەی من بۆ دانیشتن لەسەر کورسی ئەوی لە بڵاوکراوەکە دوور کردەوە. هەردووک بۆ دانیشتن هاتنە پێش، بەڵام نەیان دەوێرا دانیشن و لە ترسی ئەوەی بکەون هەنگاوێکدا دەنیشتن، بەڵام دەگەڕانەوە. ڕوانینی پڕڕق و تووڕەیی من ئەوانی تۆقاند و سەرنجام ئەمانەوە کە ئاقڵتر لە نیکی بوو لە خۆبردووی زۆر ڕۆشتە پێش و لەسەر کورسیەکە دانیشت. ڕەنگی سپی ببوو، دەستی بە کورسیەکەوە گرتبوو، تند قاچی لە زەوی گیر کردبوو. لە هەمان کات بەسەر سوڕمانەوە سەیری ئێمەی دەکرد و لەوەی دەیبینی بەو پەڕی ئاسوودەیی لە سەر کورسیەکە دانیشتوین سەری سوڕما بوو. تا ئێرە بەخێر گوزەرا بوو. من کەنیگەران و ناڕەحەت بووم، بەردەوام بە تەکاندانی سەر قسەکانی فڕانسی ویوریم پشڕاست دەکردەوە و لەژێر چاوەوە سەیری نیکیم دەکرد تا دانیشێ. ئەگەر نیکیش لەسەر کورسیەکەدا دانیشت ترسیان دەرەوەیە و ئەم تاقیکردنەوە مەترسیدارە کۆتایی دەهات و جارێکی تر دانیشتنی ئەوان بەبێ دەردەسەر ئەنجام دەدرا. بەڵام نیکی شەیتانم دەناسی، ئەو ژنێک بوو بەبێ گاڵتە و قەشمەری کارێک ئەنجام بدا. بە چاوە جوانەکانی سەیری دەکردم و بە نیگا دەپاڕایەوە و داوای هاوکاری لێ دەکردم. دەدوت نیگای زمانی هەیە و بە من دەڵێ چۆن شتی وا دەکرێت کە نیکی لەسەر زەوی دانیشێ. بەسەر ئیشارەم لێ کرد و تێمگەیان جگە لە دانیشتن لەسەر کورسی چارەیەکی تری نییە. لەم کاتەدا نیکی لە پشت کورسی ئەمانەوە وەستا بوو. سەیرێکی ئەوی کرد. ئەمانۆ تازە ئارام ببوو، دەستی لە کورسیەکە جیا کردبووەوە و ڕێک دانیشتە بوو. نیکی بۆ تاقیکردنەوە و بۆ ئەوەی تێبگا دانیشتن لە پشت کورسی هیچ مەترسیەکی نییە، پشتی کورسیەکەی ئەمانۆی گرت و تەکانیدا. ئەم کارە بووە هۆی ترسی ئەمانۆ و قیژاندی. یوری کە سەرقاڵی قسەکردن بوو بە دەنگی قیژەی ئەمانۆ هەستا و وەستا. بارودۆخێکی سیر بوو. من زیاتر لە هەر شتێک لە پێکەنینە بەردەوام و قاقامەستانەکانی فرانچی تووڕە ببووم. فرانچی بەڕادەی پێویست پێکەنی و دواتر دەسەسڕا حەریریەکی خۆی دەرهێنا و ڕوخساری خۆی پاک کردەوە. چاوەکانی کە لە فرمێسکدا تەڕ ببوو وشکی کردەوە، وتی کۆتایی بەم ناڕەحەتیانە بێنن، بەڕاستیتان پێ بڵێم. دواتر ئیشارەی لە من و یوری کرد کە لای دانیشین. یوری دانیشت و فرانچی ڕووی کردە من وتی وازیان لێ بێنن چۆنیان پێخۆشە با دانیشن، بۆ ناڕەحەتیان دەکەن. ئیتر جێگەی قسەکردن نەبوو. چەند جار دەمی خۆم کردەوە تا قسە بکەم، بەڵام دەنگ لە قورگم ناهاتە دەر. ئاخر دەمتوانی چی بڵێم؟ فرانچی درێژەیدا بڵێ ئێوە وتان کەراوچین و ئەم دوو ژنە وەحشیە جوانە هاوسەری ئێوەن. زۆر باشە، منیش ڕازیم، بەڵام زۆر پێشتر لەوەی گومانی دەکەن زانین کە ئەم دوانە لە ژنانی ئەمازۆنە. یوری دەیویست قسە بکە، بەڵام فرانچی بە ئیشارەی دەست بێدەنگی کردووتی بە من چی کە ئەوان ئەمازۆنین یان ئەمریکایی، بۆ دەیشارنەوە. ئایا لەوە دەترسن نەکات چاوی تەما حملەوان هەبێ؟ زۆر ساویلکەن. یەکەم ئەوەی من لە ژن تێرم، جوانترین ژنانی ئەم وڵاتە بە قاچی خۆیان دێنە ئێرە و دەگەڕێنەوە. دووەم ئەوەی ئەگەر ڕازی دەبووم ئەوان ئەمریکاین، ڕێگر دەبوو لەوەی گومانی خراپم بەرامبەریان هەبێ. خەیاڵتان ئاسوودە بێت و من بەڵێنی شەرەفتان پێدەم لەگەڵم دوو ژنە وەک دوو خوشکی خۆم هەڵسوکەوت بکەم. من و یوری کە لە تاو ناڕەحەتی و نیگەرانی لە عێراقدا خۆسابووین، هەناسەیەکمان بە ئاسوودەیی هەڵکێشا. بەڕاستی دەدوێت بارێکی قورسیان لەسەر شانمان هەڵگرت بێ. ئەو گێلاسەکەی خۆی لە لێو نزیک کردەوەوەتی بەڵێ دەبێت دان بەوەدا بنێم پێش بینینی ئێوە گومانم دەکرد دوو پۆلیس خۆیان بە شێوەی ڕاوچی دەرهێناوە و دایانەوێ بمکوژن. لەسەرم گومانە دەوری ئێوەمان گەمارۆدا و دەستورمدا لە هەموو شوێنێک ئاگایان لە جوڵە و کردەوەکانی ئێوە بێ. یوری بەسەر سوڕمانەوە پرسی
کەواتە ئێوە پێشتر لە بوونی ئێمە ئاگادار بوون. فرانچی وەڵامی دایەوە: نە زۆریش. تەنیا لە 2 شەو پێش بە منیان ڕاگەیان کە 2 ڕاوچی چەکدار بەرەو ئێرە دێن. ڕێگەم بدەن ڕاستیەکەتان بۆ بدرکێنم. من و یوری سەرسوورما و سەیری یەکمان دەکرد. قسەکانی ئەو ئێمەی گێش کردبوو. بەڕاستی لەوەی لە چنگاڵی مردن ڕزگارمان ببوو شادمان بووین. فرانچی وتی: ئەو ڕاستیە ئەوەیە ئەگەر ئەم دوژنە ئەمریکایی و بەتایبەت بەرازیلی بوونایە بە هیچ جۆرێک نەتان دەتوانی رازیم بکەن کە پۆلیس نین و ئاشکرایە کە دەست بەجێ دەکوژران. ئێستا لەم دوژنە سوپاسگوزار بن کە بوونە هۆی ڕزگاربوونی ئێوە. پێکەنینی من لەبەر ئەوە بوو کە دەمبینی لە شاردنەوەی ڕەچەڵەکی ئەوان پێداگرن. بەرحاڵ ئەگەر پۆلیس بوونایە هەوڵتان دەدا من گۆمڕا بکەن. بەنیگایەکی لەوان لێو لە سوپاس و پێزانین سەیری ئەمانە و نیکیم کرد. ئێستا بە پێچەوانەوە هەوڵم دەدا کە فرانچی ئەوان بە ئەمازۆنی بزانێ. سەیرە ژیان چەندە پڕە لە ڕووداوی پڕ ئەزمون. لەسەر ئەمە ڕێگەمدا هەر جۆرێک دەیانەوێ هەڵسوکەوت بکەن. نیکی بە بیستنی قسەکانی من هەڵبەزوو دابەزی کرد. وەک ئاسکێک کە لە تەڵە ڕزگاری بووبێ شادمان بەم لاولادا دەڕۆشت. ئێستا لە بینینی قاپی چینی و کارد و چەقۆ و چەتاڵ سەریان سۆردەما و کاتێک کەوچکەم بۆ دەمم دەبرد سەیریان دەکردم و دەیانویست تێبگەن کەوچکی کانزایی چۆن دەڕواتە دەم و دێتە دەر. فرانچی لە پێکەنیندا پچڕا بوو. پرسی: دەنگ و باسی ئەمازۆن بۆم باس بکەن. بیستنی گەشتی ئێوە سەرنجڕاکێشە، چونکە ئەگەر هەڵم نەکردبێ یەکەم کەسانێکن بە زیندویی لەوێ دەگەڕێنەوە. یوری وتی: بەڵێ، ئێمە 6 ساڵ لە ئەمازۆندا بووین. هاوڕێکەم هاوسەری سەرۆک هۆز بوو، بۆیە لەوێ بووە خاوەنی کچێک، بەڵام بەداخەوە هاوسەر و کچەکەی لە ڕووداوێکی خوێناویدا کوژران. فرانچی وەک مناڵێک کە لە بیستنی چیرۆکی دایە گەورەی چێژ دەبا چاوی لە دەمی یوری هەڵناگرت و هەموو گیانی ببووە گوێچکە. نیکی و ئەمانۆ هەر کام کەمێک خواردنیان هەڵگرت و لە سوچێکی ژوورەکەدا دانیشتن و سەرقاڵی خواردن بوون. هێشتا لە کورسی دەترسان. دوای خواردن فرانچی هەناسەیەکی هەڵکێشاوتی: بڵێ، بەڕاستی سەفەری ئێوە شیرینە. منیش برازایەکم بوو کە بە مارچلۆ ناویان دەبرد. ئەو باشترین هاوڕێ و پارێزەری گیانی من بوو. بەڕاستی سەفەری ئێوە شیرینە. منیش برازایەکم بوو کە بە مارچلۆ ناویان دەبرد. ئەو باشترین هاوڕێ و پارێزەری گیانی من بوو. مارچلۆ ئارەزووی بوو گەشتێک بۆ ئەمازۆن بکات و چونکە ئێمە لەگەڵ جەنگەڵی باران دراوسین چەند جارێک تا دەوروبەری جەنگەڵ ڕۆشت، بەڵام ئەم جارە نەگەڕایەوە و تەنیا 2-3 ڕۆژ پێش ئەسپە بێخاوەنەکەی گەڕایەوە و زانیم کە کوشتویانە. خوا شایەتە ئەگەر بکوژەکەی بدۆزمەوە بە چنگ و دیانی خۆم جەستەکەی تیکە تیکە ئەکەم و سکی بە خەنجەر هەڵە دڕم و گەچی تێیەکەم. ڕوخساری فرانچی لە تووڕەیدا سوور ببوویەوە و لە چاوەکانی بڵێسەی ڕق و تووڕەیی دەباری. من و یوری لە ڕووداوی کوشتنەکەی ئاگادار بووین. سێری یەکمان کرد، بەڵام یوری شارەی کرد کە نابێ ئەم نهێنی ئاشکرا بکەین. دوای خواردن فرانچی خۆی ئێمەی بۆ یەکێک لە ژوورەکانی ئەو بینایە ڕێنوێنی کرد و شەو باشی لێ کردین و ڕۆشت. کاتی شەو یوری وتی: سوپاس بۆ خوام بابەتە بەخۆشی تەواو بوو. تێگەشتم کە فرانچی بەرامبەر بە ئێمە و نیکی و ئەمانەوە گومانی خراپی نییە، بەڵام نابێت لە جەواهیر و خۆڵی زێر ئاگادار بێتەوە. هەرچی بێ ئەو دزە، دزێکی زیاتر لە هەر شتێک ئارەزومەندی زێر و جەواهیرە. بەڵێنمدا ئەم نهێنیە نەدرکێنم. بۆ دوایین جار بارەکانمان پشکنی و دڵنیا بووم کە هەموو شتێک لە شوێنی خۆیەتی. کیسەیەک کە خۆڵی زێرمان تێکرد بوو نزیک بوو کۆن بێ، بەڵام یوری بەپەت بەستیەوە. جەواهیرەکانیش لە شوێنی خۆیدا بوو. سیلاحەکانمان لە ناو جلەکۆنەکانی نیکی و ئەمانۆدا داشارد بوو. دوایم کارانە خۆمان بۆ خەوتن ئامادە کرد. من بەهۆی بەبیر و خەیاڵ لەگەڵەو هەموو هیلاکی و ناڕەحەتی هەم بوو نەمتوانی بخەوم. هەر سات بیرێکی تازا بە مێشکمدا هات. بیرم لە داهاتووە کردەوە. گومانمە کرد دوای 6 ساڵ ئێستا کە دەمانەوێ بگەڕێنەوە بۆ دنیای پێشکەوتوو چیمان هەیە. ئایم جەواهیر و زێڕەی پێمانە بەختەوەری و ژیانی داهاتووی ئێمە دابین دەکات؟ گرنگتر لەوانەش نەم دەتوانی لەگەڵ نیکی و ئەمانۆدا بژیم. لە ئەنجامدا یەکێکیان بەڕەسمی دەبێتە هی من و هاوسەری من. لەم شێوەیەشدا ئەوی تریان ئەگەر یاسا بزانێ من دوژنم هەیە سزا ئەدرێم. جارێکی تر خەیاڵ منی بۆ ئەوێ و بۆ لای فرانچی ژواکین برد و بەخۆمم وت: سەیرە، ئەم پیاوە لەگەڵەوەی دزە
چەند ڕووکەش و زمان شیرینە. سینگوالا دەستگیرانی فرانچیە و کالویش لە زینداندایە. لەم کاتەدا بوو پێڵوەکانی چاوم قورس بوو. ئیتر نەمزانی چی بوو چی ڕوویدا. خەوێکی خۆش منی بردەوە. کاتێک چاوم کردەوە هەوا ڕووناک و هەتاو هەڵاتە بوو. لە شوێنەکەمدا هەستام. کەس لە ژوورەکەدا نابینرا. نیکی و ئەمانۆ لە ژوورەکەدا نەبوون و یوریش کە بەیانیان زوو لە خەو هەڵدەستا بەدڵنیاییەوە زۆر خێراتر لە من هەستا بوو. لە ژوورەکەی تەنیش دەنگی پێکەنین دەبیسرا. دەدوێت چەند ژنێک پێکەوە کۆبوونەتەوە و قسە ئەکەن. پەنجەرەکەم کردەوە و بەرەو دەرگای ژوورەکە ڕۆشتم. بەڵام پێشەوەی دەستگیرەی دەرگاکە بسۆڕێنم دەرگاکە کرایەوە و نیکی بە قیافەیەکی تازە لە کاتێکدا پێکەنی هاتە ژوور. ئەو جلوبەرگی ژنانی بەرازیلی لەبەر کردبوو. بە شێوەی ئەوان قژە جوانەکانی ڕازاندبوویەوە و گوڵێکی سپی لە لای چەپی قژیدا بوو کە 100 بەرامبەر جوانیەکەی زیادی دەکرد. من لە بینینی ئەو سەرەتا سرم سوڕما، بەڵام دەرفەتی پێنەدام و خۆی خستە ناو باوەشمەوەتی جوان بووم، جوان سیرکە وەک کچەکانی هۆزی ئێوەمیان نە. هێشتا وەڵامم نەدابوویەوە کە سەرۆکەلەی ئەمانۆش دەرکەوت و دەستگیرانەکانی فرانچی بەدوایانە هاتن و دیار بوو کە لە کارەکانی ئەوان و حەزیان بەرامبەر بە من سەریان سوڕماوە. ئەو ڕۆژانی کی و ئەمانۆ پۆشتە و پەرداخی دەستی ئەوان بوو. هەر کام لەوان باشترین جلەکانی خۆیان دەرهێنا بوو سەرقاڵی ڕازاندنەوەی ئەوان بوون و بۆ ئەو کاتژمێرەی من لە خەو هەڵەستام ئامادەیان کردبوون تا بەو شێوەیە پێشوازیم لێ بکەن. لەم کاتەدا یوری هات و منی لەو حاڵەتەدا بینی و پێکەنی. وتی خۆت ئامادە بکە، ئەمڕۆ لەگەڵ فرانچی دەڕۆینە ڕاو. ئەو ئێمەی بۆ ڕاوی کەرکەدان میوان کردووە. پرسییم مەگەر بڕیارە لێرە بمێنینەوە؟ وتی نا، بۆ هەمیشە لێرە نامێنینەوە. بەڵام فرانچی بۆ 1 هەفتە ئێمەی میوان کردووە و باش نییە میوانیەکەی قبول نەکەین. لە یوریم پرسی فرانچی لەکوێیە؟ وتی 2 شەو دوای خەوتنی ئێمە سوار بووە و هاوڕێی لەگەڵ تاقمێک لە هاوڕێکانی بۆ لێدانی برۆمبیلێک هەڵگری پارەی بانک ڕۆشتووە. بەسەر سوورمانەوە وتم سەیرە، ئەو 2 شەو نەخەوتووە، ئەمڕۆژ دەیەوێ بێتە سەحرا؟ ئەمە چۆن مرۆڤێکە ئەوەندە لە بەرامبەر بێخەویدا خۆڕاگرە. یوری وتی بەڵێ، بۆ جۆرە کە من بیستومە ئەو هەر چەند ڕۆژدارێک دەخەوێت و بۆ خەویش لێرە دوور دەکەوێتەوە و دەڕواتە شوێنێک کە کەس نەزانێت لەکوێیە. لە یوریم پرسی تەنیا ئەم سیانە دەڕۆینە ڕاو؟ وتی بەدڵنیاییەوە نا، ڕاوی کەرکەدەن کارێکی مەترسیدارە و بە کۆمەڵ ئەنجامەدرێ، بەڵام من هێشتا نازانم کێی تر لەگەڵماندا دێ. ناشتاییمان خوارد و من و یوری لە بیناکە ڕۆشتینە دەر. کاتی ڕۆژدارەکانی دەوروبەری ماڵەکە زۆر دڵگیر بوو. کوێستانی سەر بە ئاسمان کێشرا و درێژەی بوو. دارە سەرسەوزەکان لە داوێنی دۆڵەکەدا ڕوابوون و لە خوارەوە وا دەهاتە بەرچاو کاقەتی دارێک لەسەر لقەکانی تر جێگیرا. لەسەر یەک دیمەنێکی جوان و دڵگیر بوو. فرانچی لە هەڵبژاردننی شوێنی ژیانی خۆی حەز و زەوقێکی تایبەتی بەکاربردەبوو. تاقمێک لە بەردەم ئێمەدا هاتوچۆیان دەکرد و سەرقاڵی کاری خۆیان بوون. لە ناکاو یوری بانی شک کە لە کەمی کوتاوتی بڕوانە سەیری و دوانە بکە. بەرەولایە کە یوری بە سوچی چاو ئاماژەی پێدەدا ئاوڕم دوایەوە و دوان لە دزە چەکدارەکانم بینی کە بەدەم قسەکردنەوە دەڕۆشتن. یوری وتی ئەم دوانە دەناسیت؟ ئەمانەوە دوانن کە مارچلۆ برازاکەی فرانچیان کوشتووە. تەنیا من و تۆ لەم نهێنیە ئاگادارین. بەڵام چی؟ سەکەت بکە. یوری وتی ئەم بابەتە بۆ سادەیی من و تۆ بیری لە دەکەینەوە نییە. مارچلۆ کەسێک نەبوو بێهۆ بکوژرێ. ئەویان بە ئامادەکاری پێشتر و بە پلانەوە کوشتووە و مەرگی ئەو دەستپێکی ڕووداوی ترە و ڕەنگە ژواکین لێی بێئاگا بێ. کێزانێ؟ ڕەنگە بزانێت و بەڕووی خۆیدا نەهێنێ. بەهەرحاڵ دواتر هەموو شتێک دەردەکەوێت. زۆر باشە. ئەگەر ئەم شتە ڕوون ببێتەوە من هەموو دیپلۆمەکانی خۆم بە تۆ دەدەم و تەنانەت سرم لەگەڵ تۆدا دەگۆڕمەوە. بەدوای ئەم قسەیە هەردووکمان پێکەنین و بەڕێکەوتین. هێشتا چەند هەنگاو نەڕۆشتە بووین کە دەنگی ژنێک لە پشت سەرمانەوە دەبیسترا و ئێمەی لە شوێنی خۆماندا وشک کرد، چونکە ئەو هەردووکمانی بەناوبان کرد. بەسەر سوورمانی زیاد لە ڕادە ئاوڕماندایەوە. بەڵام لەگەڵەوەی سەیری دوام کرد خاوەنی دەنگەکەم ناسیەوە کە ژنێکی زۆر جوان و بەژن و باڵاڕێک بوو. سینگوالا بڵێ، ژنێکی جوان کە بە ناز و ئیشۆ بە دواماندا دەهات و
بزەیەکی شیرینی لەسەر لێو بوو. سینگوالا دەستگیرانەکەی کالووی و فرانچی بوو. پێشەوەی سینگوالا بە ئێمە بگات و دەنگمان ببیستێ، یوری بە هێواشی وتی: ئەم ژنە زۆر مەترسیدارە، دەبێت لێی بترسین، پەیوەندی لەگەڵ ئێمەدا باش نییە. ڕێی خۆشی پیشان مەدە و پەیوەندی لەگەڵدا دروست مەکە. سینگوالا نزیک بوویەوە و بە گەرمی دەستی من و یوری گوشی وتی: ئێوەن زۆر لە بینینتان شادمانم. دواتر پێکەنینێکی مەستانەوە پڕی شوێک کرد و وتی: ئەو ژنانەی لە ئامازۆنەوە هێناوتانە بینیم، جوانن، بەڵام ژیان لەگەڵم جۆرە کچانەدا وەک ئەوەیە کە مرۆڤ مارێکی سەرما بردوو لە ناو کراسەکەیدا بگرێ، هەرەوەندەی مار گەرم ببێتەوە تەکان دەخوا مرۆڤ دەگەزێ. ئەمانەش کاتێک چۆنێتی ژیان لە ناو خەڵکی شارستانیدا فێر بوون چاو گوێیان دەکرێتەوە و هەڵەچن و ئەو کاتە کە ئێوە جێدەهێڵن و دەڕۆن. سینگوالا ژنێکی فێڵباز بوو، لەسەر حساب قسەی دەکرد، دەویست دڵی من لە نیکی و ئەمانەوە سار بکاتەوە و دووبارە سەرنجەم ڕاکێشێ. بەڵام ئەم جارە لەگەڵ جاری پێشوودا جیاواز بوو. 6 ساڵ پێش کە ئەوم بینی دڵێکی چۆڵ لە خۆشەویستیم هەبوو، لەبەرەمە خێرا عاشقی بووم. بەڵام ئەم جارەیان نیکی و ئەمانەوە هەرکام بەشێک لە دڵ و ڕۆحی منیان داگیر کردبوو. شوێنێک نەبوو کە سینگوالا بتوانێ بە ناز و ئیشوەکانی خۆی داگیری بکە. لەبەرەمە کاتێک خوێن ساردی و بێدەنگی ئێمەی بینی بە تووڕەیی وتی: خوا حافیز، لە شکارەکەیەک دەبینینەوە، من و یوری بێ ئیرادە پێکەنین. ئەو کە کڵاو و جلی پیاوانەی لەبەردا بوو بێدرەنگ ڕێگەی خۆی گرت و ڕۆشت. زۆری نەخایەن فرانچی هات و کەلوپەل ئامادە بوو. من و یوری دوو سەر ئەسپی باشمان هەڵبژارد و سوار بووین. فرانچی زۆر گەرم و گۆڕ هەڵسوکەوتی لەگەڵدا کردین، بەڵام سینگوالا تووڕە و ناڕەحەت بوو. تاقمێکی دەکەس لە دزەکان هاوڕێمان بوون کە لە ناویاندا دوو بکوژەکەی مارچلۆ دەبینرا. یوری لە سەرەتاوەتی: دەبێ زۆر ئاگامان لە خۆمان بێ، چونکە سینگوالا بە ئاسانی وەزمان لێ نایەنێ. من دەبێت چاوگوێ فرانچی بکەمەوە، بەڵام بۆم کارە دەبێ چاوەڕوانی دەرفەتێکی گونجاو بین. دواتر کەمێک بێدەنگ بوو، دووبارە وتی: تەنیا کارێک کە تۆ دەتوانی بیکەی ئەوەیە لەگەڵ سینگوالا قسە نەکەیت و پەیوەندی لەگەڵا نەبەستی و جۆرێک هەڵسوکەوت بکەی گومانی فرانچی نەبزوێنی. جارێکی تر دەیڵێمەوە ڕووداوەکان نزیکن، لەم ناوچەیە بەم زوانە خوێن دەڕژێت و تاقمێکی زۆر دەکوژرێن، کەواتە 4 کەس ئاسایشمان نییە. ئاگاداری هەڵسوکەوتی خۆت بە کە ڕووداوەکان زووتر لە کاتی خۆی ڕوونەدەن. من نەمدەویست و نەمدەتوانی بە قسەکانی یوری ڕازی بم. ڕابردوو بۆ من وانەیەکی باش بوو، ئێوەش دەتوانن بیری بێننەوە. هەر کاتێک من گوێم لە قسەکانی یوری نەدەگرت ڕوبەڕووی زەرەر و زیان و مەترسی گیان دەبوومەوە. ئەمجارەش یوری هەمان یوری هەمیشە بوو، لەگەڵ مندا هاوڕێ بوو، بەرژەوەندی منی لەبەر چاو گرتە بوو. بەڵام سروشتی سەرسەختی من ڕێگای نەدەدا بە قسەکانی ڕازی بم و هەرچەندە بە نزیکی و دامەزراندنی پەیوەندی لەگەڵ سینگوالا ئارەزومەند نەبووم. بەڵام لەوێەوە کە نەمدەویست قسەکانی یوریم قبول کردبێ، دەمویست لەگەڵ سینگوالا ئەوەندە هەوەسباز و مەترسیدارە کە ببووە دوژمنمان پەیوەندی دروست بکەم. ئەسپەکان بە خێرایی دەڕۆشتنە پێش و هەر کاتێک ئەسپەکەم دواکەوت هەسمەکر یوری بان قەس جڵەوی هەوسارەکەی خۆی دەگرێت و تا ئەو شوێنەی دەکرێ لە خێرایی ئەسپەکە کەم دەکاتەوە. ئەم کارەی یوری زۆر سیر نەبوو، چونکە یوری عادەتی بوو پارێزەری گیانی من بێ و دەبووە لە پشسەری منەوە بڕوە تا باشتر بم پارێزێ. لەسەرم حسابە گوێم پێ نەدا، بەڵام چەند خولەک دواتر کە زیاتر ورد بوومەوە تێگەشتم نەتەنیا ئاگای لە گیانی من نییە، بەڵکو هەر نامبینێت و سەرنجم پێ نادا. لە هەمان کاتەوە هەستەکانم بە ئاگا هاتنەوە و بە وشیاری سەیری دەوروبەرم کرد. یوری چاودێری دزەکانی یەکرد و بە وردیەکی زیاد لە ڕادا یەکیەکی ئەو کەسانی بە دوای فرانچیدا ئەسپیان غاردەدا سەیری دەکردن و جوڵە و کارەکانیانی خستە بۆ ژێر چاودێریەوە. یوری لە ئاستی خۆیدا بە پشکنەرێکی بەتوانا دەژمێردرا. هەستی بەهێز و زیرەکی و وشیاری زیاد لە ڕادەی تایبەتی بوو. بڕوانینێک کەسەکانی دەناسی و کە چاوی دەبڕیە چاوی کەسێک نهێنیەکانی دڵی دەخوێندەوە و بڕاشکاوی ڕاستیەکانی بە من دەوت. ئەو ئەم جارەش لەگەڵ مندا قسەی کرد و ئەوەی دەیزانی پێی وتم، بەڵام من نەمدەویست قبوڵی بکەم. تاوەی وشیار بوومەوە دەستم بە لێکۆڵینەوە کرد. فرانچی لە پێش هەموانەوە ئەسپی غاردەدا و وەک مناڵێک کە بووکەڵەیەکی جوان هەستەکانی پێ لە دەستدا بێ جگە لە ڕاوی کەرکەدەن بیری لە هیچ شتێکی تر ناکردەوە.
فرانچی ئەسپی لە گەردەنەیەکەوە تێپەڕاند و بەرەو دۆڵێک سەر و خوار بوویەوە. ئەم دوایین بەشی کوێستان بوو. چارەکە کاتژمێرێک دواتر لەو لای دۆڵەکە دەرچوین و گەشتینە دەشتێک کە کەرگەدەنی مەترسیداری لێبوو. ئێمەش بەدوای ئەو بە هەمان خێرایی ڕۆشتین. لە دەرفەتێکی گونجاو خۆم بە یوری گەیاند و وتم: یوری، دەڵێی بارودۆخنە ئاساییە و ئەو کەسانی لەگەڵمانن خۆیان بۆ کارێکی تر جگە لە ڕاوکردن ئامادە کردووە. یوری بزەیەکی گرت و وتی: چۆن هەستت پێ کرد؟ وتم: سینگوالا بە هێواشی شتێکی بەگوێیەکێک لە بکوژەکانی مارچلۆ داوت و ئەو دەستە سڕی سپی خۆی دەرهێنا و ملی بەست. پێم وایە دەستە سڕی سپی نیشانەیەکە کە خۆیان ماناکەی دەزانن. یوری هیچی نەوت و دەستی بە کۆکەکردن کرد، چونکە لەم کاتەدا کە دەیویست وەڵامی من بداتەوە یەکێک لە سوارەکان لە خێرایی ئەسپەکەی کەم کردەوە و ئێمە پێی گەشتین. بەم شێوەیە گفتوگۆی ئێمە بچڕا تاوەی دووبارە لە نێوان من و یوری و ئەوانی تر کە لە پێش و دواوە بوون دووری دروست بوو. یوری سێرێکی پێش و پشتەوەی خۆی کرد و بە هێواشی وتی: ئاگادار بە، لەگەڵەوەی دەسەسڕەکە لە ملی خۆی بکاتەوە تەقەکردن لە فرانچی دەست پێیەکە. من کە لە ترسا ڕەنگۆڕی خۆم دۆڕاندە بووتم: گومان ناکەم ئەمانە دوژمنی فرانچی بن. یوری وتی: ئەگەر هەمویان دوژمنی نەبن، ژمارەی هاوڕێکانی زۆر کەمە و ڕەنگە لە یەک دوو کەس زیاتر تێنەپەڕێ. من و تۆش دەبێ ببینە دەستی فرانچی، چونکە ئەگەر سینگوالا و کالویی کە ئێستا لە زینداندایە سەرکەون کارمان تەواو دەکەن و بە زیندویی لە ئاگردا دەمان سووتێنن. لەلایەکی تر قسەکانی یوری بەهۆی ڕۆشتنی ئەسپەکان و کەم و زۆری دووری ئێمە و ئەوانی تر دەپچڕا و لێرەدا کە جادەی کوێستانەکان باریک دەبوونەوە و ئەسپەکانمان بەدوای یەکدا ڕیز دەبوون، ئیتر نەمانتوانی قسە بکەین. بیر و ئەندێشەی سیر و نامۆ هێرشیان کردە سەرمێشکم. بیر و خەیاڵ نەیان دەهێش ئاسوودە بم و پێش هەر شتێک نیگەرانی نیکی و ئەمانۆ بووم. بەخۆمم وت: ئەگەر شەڕ دەست پێ بکات، ئەوانەی لە ئوردووەکە ماونەتەوە نیکی و ئەمانۆ دەستگیرەکەن و وەک بارمتە لای خۆیان ڕایەگرن. ئەو کاتە چی بکەین؟ دەتوانین چی بکەین؟ چ بارودۆخێکی ناسازگار هاتۆتە پێش؟ خۆزگار ڕێگا بە هەڵە دەڕۆشتین و ڕۆبەڕووی ئەم شتانە نەدەبووینەوە. ژیان لەگەڵ مرۆڤ خۆرەکانی جەنگەڵ باشترە لە ڕوبەڕووبوونەوەی ئەم دزانە. ڕاستی نیکی و ئەمانۆی ئازیزی من چی دەکەن؟ سەیرە، نوقمی ئەم گومانانە بووم کە بێ ئاگا چاوم کەوتە سەر تاشە بەردێکی سەرکی و سێبەری پیاوێکم لەسەر بەردەکە بە چاوی خۆم بینی. ئەوەی دەمبینی سێبەری مرۆڤێک بوو کە تفەنگی لەسەر شان بوو. بە هەڵەدا نەچووم. دووبارە ورد بوومەوە و سەرنجام تێگەیشتم کە ژمارەیەک لە نەیارانی فرانچی لە پشت بەرد و تاشە بەردەکانەوە خۆیاندا شاردووە و چاوەڕێی دەرکردنی هێرشن. بەبینینی ئەم دیمەنە ترس و لەرس 100 بەرامبەر بوو. بە تەواوی دەستم لە گیانم شۆرد. بەڵام یوری پیاوێک نەبوو بە ئاسانی تەسلیمی ڕووداوەکان بێ. ئەو بە هەمان ڕادا کە من ترسا بووم ورەی بەرز بوویەوە و بۆ ڕێگرتن لە مەترسی پلانێکی بەرفراوانی داڕشتە بوو. من نەتەنیا ئەگەم لە پلانەکەی نەبوو، بەڵکو نەمدەزانی بە هیوای چییە و بیر لە چی دەکاتەوە. خاڵێکی تریش ئاشکرا بوو، ئەویش ئەوە بوو کە تەنیا لەو پیاوە کە دەسەسڕەکەی لە ملدا بوو فەرمان دەبن و چاوەڕێی فەرمانی ئەون. یوری ئەم نهێنیەی بۆ من ئاشکرا کرد لە کاتێکدا من سەرنجم لای ئەم بابەتە سادە و ساکارە نەبوو. چەند خولەک دواتر گەشتینە دوایین ڕێگای کوێستان. فرانچی لەناو دوو لە هاوڕێ وەفادارەکانی خۆی دەڕۆشت کە لە ناکاو دەنگی گولە بەرز بوویەوە و یەکێک لە سوارەکان لەسەر ئەسپ کەوت. کەس چاوەڕوانی ئەم ڕووداوە نەبوو. هەموو جڵەوی ئەسپەکانیان کێشا و ترسا و وەستان. کەسێک لەسەر ئەسپ کەوت. ئەو پیاوە بوو کە دەیویست بەکردنەوەی دەسەسڕەکەی فەرمانی هێرش دەربکە. گولە لە دواوە مێشکی کون کردبوو، لە ناو چاویەوە دەرچوو بوو، بەڵام کەس نەیدەزانی بکوژەکە کێیە. هەمووان ترسا و سەیری یەکیان دەکرد. فرانچی بە گومانی خۆی یەکێک لە هاوڕێ وەفادارەکانی لەدەستداوە. پیژاندی وتی: کام سەجی گڵاویانشی کوشت ها! هەمووان بێدەنگ بوون و سەیری یەکیان دەکرد. فرانچی دڵنیا بوو بکوژەکە هەر کەسێک بێ خۆی ناناسێنێت و دەبێ بە بۆنی لولەی تفەنگەکەی بکوژەکە بدۆزرێتەوە. لەسەرم بڕیارە دووبارە قیژاندی وتی: من بکوش! بەڵام فرانچی قسەکەی خۆی تەواو نەکرد، چونکە لەم کاتەدا دەنگێک دەبیستراکەوتی: فرانچی، من ئەوم کوشت، پەلەمەکە مەقیژێنە، خۆم دانی پیادەنێم و
دەبێ سوپاسگوزارم بیت. فرانچی دەبێ بکوژی و یانکی لێرەدا بکوژی. لە عێراقدا خوسا بووم چونکە کەسێک خۆی بە بکوژی و یانکی ناسان. هاوڕێ وەفادارەکەی من یوری بوو. ئەی هاوار، یوری ئەوی کوشت. چ کارێکی مەترسیدارە، چ کارێکی نەزانانە. یوری پیاوێکی وشیار بوو، هیچ کات هەڵەی ناکرد. چۆن بوو ئەم جارە بە هەڵەدا ڕۆشت و بە پێچەوانی عەقڵ و دوور ئەندێشی بەم کارە هەستا. بەم پرسیارە تەنیا یوری دەیتوانی وەڵام بداتەوە. سینگوالا بە ئیشارەی دەست هەموانی دژی یوری هاندا و خۆشی وتی ئەو مافی کوشتنی یەکێک لە هاوڕێکانی ئێمەی نەبوو. وا دیارە ئەو دەیویست فرانچی بکوژێت و تیرەکەی بە هەڵەدا ڕۆشتووە و یانکی داماوە بۆتە قوربانی سەرۆکەکەی. ئەم قسانە بەس بوو کە فرانچی بۆ کوشتنی یوری ناچار بکات و بەڵام شتێک کە سەیر بوو ئەوە بوو فرانچی بە پێچەوانی گومان ڕوخسارێکی ئارام و نیگایەکی لێوان لێو لە ڕازامەندی بوو. ئەم چەند جارەش بەدەستکرد قیژاندی و بەڕواڵەت خۆی بۆ تووڕە و ناڕەحەت نیشان دەدا. ڕەنگە ئەم نهێنیە کەس نەیدەتوانی هەستی پێ بکە. من هەستم پێ کرد و بەڕێکەوتیش فرانچی هەستی پێ کرد کە حاڵم گۆڕاوە. کتوپەر ناڕەحەتی ڕۆحم لەناو چوو. ترس و لەرزێک کە هەموو گیانمی داگرتە بوو نەما و خۆی بەدڵڕاوکێکی ڕاستەقینەدا کە زادە چاوەڕوانی بوو. یوری بۆ پەڕی خوێن ساردیەوە وتی من لە دەنگەدەنگی ئێوە ناترسم. بێهۆش مەقیژێن و تۆ فرانچی گوێ بگرە. ئەمانەی کە دەیانبینی دوژمنانی تۆن و ئەمڕۆ دەیانویست بە پیلانێک تۆ بکوژن و یانکی ئەم دەستەسڕەی وەک نیشانال لە گردنی خۆی بەست. سینگوالا دەستی بەرز کردەوە وتی بێدەنگ بە تاوانباری ئەحمەق. چۆن تۆ لە ڕێگاوە گەشتیت بوویتە هاوڕێی فرانچی، بەڵام ئەمانە کە چەندین ساڵە هاوڕێی ئەوەن بوون بە دوژمن. بێدەنگ بە بەدبەختی چارە ڕەش. یوری پێکەنی وتی ئەموو یانکیە بەڕاستی هاوڕێی فرانچی بوو. ئەوی لە قوڵایی دڵەوە خۆش دەویست، بۆیە مارچلۆی برازای کوشت. لێرەدا بوو کە چاوەکانی فرانچی درەوشایەوە. هێواش لە ئەسپەکەدا بەزی و لە کاتێکدا بەرەو یوری دەڕۆشت وتی ئایا بەڵگەت هەیە؟ یوری بە خوێن ساردی وتی چۆن مرۆڤێکی عاقڵ بێ بەڵگە قساکە. فەرموو ئەمە جزدانەکەی مارچلۆ و ئەمەش نامەیەک کە یانکی بۆی نووسیوە و بە نهێنی بانگی کردۆتە قەراغ جەنگەڵ تا چاوی بە سینگوالا بکەوێ. بڵێ سینگوالا و یانکی و کەسێکی تر کە لەناو ئێوەدایە پیلانیان دانا و مارچلۆیان کوشت تا بە ئاسوودەیی فرانچی بکوژن. یوری ئەمەی وت و جزدان و نامەکەی بۆ فرانچی هاویشت. فرانچی جزدانەکەی لە هەوادا گرت و سەیرێکی نامەکەی کرد و بە یەک نیگا هەستی بە هەموو شتێک کرد چونکە خەت و واژۆکەی جوان دەناسیەوە. سینگوالا وتی ئەگەر یانکی ئەوی کوشتووە جزدانەکە لای تۆ چی دەکا؟ کەواتە ئاشکرایە کە خۆت بکوژی مارچلۆیت. یوری هێشتا قسەی دەکرد کە دەنگی گول لە بیسرا و یوری بە خێراییەکی نەشیا و بۆ گومان لەسەر زینی ئەسپەکە چەمایەوە. قەرەباڵغی دروست بوو. ئەسپەکان کە بە دەنگی گولە ڕەمیان کردبوو لەسەر دەست بەرز دەبوونەوە حیلاندیان. ئەگەر بەڕێکەوت ئەسپەکان ڕەمیان نەکردایە من و یوری و فرانچی و سێ هاوڕێکەی دەکوژراین. ڕیزبەستن دەستی پێ کرد و من بە خێرایی خۆم گەیاندە لای فرانچی کە وەستا بوو. یوری گولەی بەرکەوتە بوو. قۆڵی چەپی کاری ناکرد، بەڵام بەدەستێک جڵەوی ئەسپەکەی گرتە بوو. بە هەمان دەست تەقەشی دەکرد. فرانچی کە پیادە بوو خۆی خستە پشت تاشە بەردێک و ئێمەش دابەزین و لە داوێنی چەپی دۆڵەکەدا خۆماندا شارد. ئێمە 5 کەس بووین، بەڵام ژمارەی ئەوان زیاتر بوو. 3-4 کەس کە لە ناو کێوەکە خۆیاندا شاردبوو لەوێوە یوریان بریندار کرد. پەیوەستی یاخی بووەکان بوون و هێزێکی شیاوی سەرنجیان دروست کرد. سینگوالاش وەک پیاوێکی شار کرد فەنگی بەدەست گرتە بوو تەقەیە کرد. وەک مەلێک لە پشت ئەم بەردەوە دەڕۆشتە پشت بەردێکی تر و سەنگەرەکەی دەگۆڕی. یوری لە دەرفەتێکی کووردا بەمنیوت وەرە قۆڵم ببەستە تا خوێن بەربوونی وشک بێ. بە خێرایی بە تەنافی زینی ئەسپەکەم قۆڵیم بەست. کاتێک خەیاڵی لە خوێن بەربوونی بەردەوام ئاسوودە بووتی لە خورجینی پشت ئەسپەکەی من دوو ڕەشاشەکەم پێیە. من دەمزانی چی دەبێ، بۆی ڕەشاشەکانم هێنا. خێراکە لەوانەیە ئەسپەکان ڕەم بکەن و ڕەشاشەکان بەرنە لای ئەوان. فرانچی هەنگاوێک پێشتر لە ئێمە لەسەر زەوی کەوتە بوو. تەقەی دەکرد و بە شادمانی گەڕایەوە وتی ڕەشاشتان پێیە؟ دەستخۆش دەستخۆش. ئەو دەرفەتی پێنەدام. ئەسپەکە بگرم و خۆی بە پەلە ڕۆشت و هەردوو ڕەشاشەکەی لە پشت ئەسپەکە هێنا. تا ئێرە سەرکەوتن بەوان بوو. هەر سات کە تێپەڕی مەترسی گەمارەوە زیاترە بوو. سینگوالا خۆی فەرمانی دەدا و تاقمێکی لە دەوروبەرماندا بڵاو کردبووەوە
تا گەمارۆمان بدەن و بمان کوژن. ئەوان لە سەرکەوتنی خۆیان دڵنیا بوون، چونکە یەکێک لە ئێمە بریندار ببوو توانای شەڕکردنی نەبوو. 4 کەسەکەی تریشمان لە بارودۆخێکدا بووین کە نەمان دەتوانی سەرکەوین. فرانچی بە هێواشی وتی تەقە مەکەن، چاوەڕێی ئیشارەی من بن. ئێمە لە سەنگەرەکەی خۆمان داماینەوە، تەقەکردنمان وەستان. فرانچی ژواکین خۆی بۆ هەڵخەڵەتاندنی ئەوان بە دووری نادیار چەند جارێک تریژاندی. ئەوان گومانیان دەکرد لانی کەم دوان لە ئێمە گولەی بەرکەوتووە. دڵنیا بوون ئێمە تەسلیم دەبین، بۆیە چاو نەترسانە لە سەنگەرەکانیان هاتنە دەر و هێرشیان بۆ بردین. کە لە ناکاو فرانچی ئیشارەی کرد و من و ئەو پەنجەمان لەسەر پەلە پتکەی ڕەشاشەکە فشاردا. ئەو ڕاستی دەکرد، چونکە چەند کەس دواتر دەنگی سمی ئەسب بە جوانی دەبیسترا و سەرنجام سوارێکی خوێنایی و هیلاگ لە جادەکە دەرکەوت. فرانچی چەند جارێک هەنگاوی بە پیریەوە چوو، ژڵەوی ئەسپەکەی گرت. سوار هەناسەیەکی قۆڵی هەڵکێشا و بە پشتی دەست ئارەقەی ناوچاوی سڕێوتی سەرۆک دەرگای زیندانیان شکان، هەمویان ڕایان کرد، کالووی و ئەوانی تریش ڕایان کرد، تەقەیان لە منیش کرد، بەڵام لەبەرەوەی بەپەلە بوون گولەکەیان بە فیڕۆچ و من زیندومام، خێراکەن. چاوەڕێ بووین فرانچی بە بیستنی ئەم هەواڵە ناڕاحەت بێت و لە ڕاکردن بەرەو ئوردو پەلە بکە. بەڵام لەو پەڕی سەر سوڕماندا کە بینیم ئەو خوێن ساردا، ئەو هەموو هەواڵە تۆقێنەرەکانی دەبیست، بەڵام گۆڕانکاری تیا دروست نابوو. سوارەکە ئیتر نەیدەتوانی لەسەر زیندانی شێت. چەمایەوە و بە یارمەتی فرانچی لە زین هاتە خوار و لە پاڵی تاشە بەردێک قاچەکانی خۆی درێژ کرد و حەسایەوە و فرانچی پێیوت زۆر باشە، تۆ لێرەدا بمێنەوە و بحەسێرەوە. ئەگەر بارودۆخ گەڕایەوە دۆخی ئاسایی خۆم کەسێک دەنێرم بەدواتە، بەڵام ئەگەر کوژرام یان هەواڵێک لە ئێمە نەگەیشت بڕۆ بەدوای کاری خۆتە. ئەگەر کالووی بە نەمانی من ڕۆبەڕووی ئێوە ببێتەوە گۆشتی جەستەتان بەدیان دەبچڕێت و چاوتان دەرێنێ. ئاسوودە بە، ئەمڕۆ دوایین ڕۆژی ژیانی یەکێک لە ئێمە دوانەیە، یان ئەو دەکوژرێت یان من. ئەمەی وت و ئیشارەی لە ئێمە کرد. مەبەستی لەو ئیشارەیە ئەوە بوو سوار بین و بەڕێ بکەوین. چەند خولەک دواتر من و یوری و فرانچی و دوان لە هاوڕێکانی بەرەو ئوردۆ ڕۆشتین، بەڵام من ئارام و قەرارم لێ بڕابوو. لە هەمان کات شەرمم دەکرد کە ناڕەحەتی ڕۆحی خۆم لەگەڵ یوری و فرانچیدا باس بکەم. بۆ ئەمانە و نیکی نیگەران بووم. کەمێک کە لەو سوارە دوورکەوتینەوە تازە بیرم کەوتەوە کە باش بوو ئەگەر حاڵی نیکی و ئەمانۆم لێ دەپرسی. دەبوا بمپرسیایە ئەوان لە چ بارودۆخێکدان و چی دەکەن. بەداخەوە دەرفەت لە دەست ڕۆشت بوو. من ناچار بووم تا گەشتن بەوێ ناڕەحەت و پەرێشان بم و لە هەمان کات ئەم نیگەرانی و ناڕەحەتیە لە دڵی خۆمدا ڕابگرم. فرانچی وتی خێراکەن، خێراکەن، دەبێت پێش ئەوان بگەینە ئوردو. من ڕێگەی قەوبڕ شارەزام، یوری سواری ئەسپەکەی بکەن، خێراکەن. دواتر بۆەوەی کارەکان زووتر ئەنجام بدرێ هاتە پێش و خۆی برینێکی قۆڵی یوری بەست و لەگەڵم کارشدا قسەی لەگەڵ ئێمە دەکرد و دەیوت من دەمزانی ئەوان ئەم مەبەستەیان هەیە. کاتێک لێرە نزیک بووینەوە دوو کەسم لەسەر کێوە کە بینی کە ئێمەیان نیشانە گرتە بوو، بەڵام بەرژەوەندیمان لەوەدا بوو خۆم لە گێلی بدەم. پرسیارم کرد سینگۆلا پلانەکەی داڕشتووە؟ ئەو ژنێکی مەترسیدارە و جارێکیش دەیویست ئێمە بە کوشتن بدا. فرانچی پێکەنی شانەکانی بەرز کردەوەوتی سینگۆلا؟ سینگۆلا؟ نا، بە هەڵەدا چوون، ئەم کارە لەو بەرنایەت. هەڵبەت لە هەڵخەڵەتاندن و لە ڕێدەربوونی هاوڕێکانی من کاریگەر بوو. زۆر زوو کەسانی بە ڕوخساری جوانی خۆی هەڵە خەڵەتان، بەڵام خۆی ئەم پلانەیدا نەڕشتووە، بەڵکو کەسێکی ترە. بێوەی خۆی بەشدار بێ لە شوێنێکی ترەوە ئەم پلانە ڕێبەری دەکات و ئەو کەسا جگە لە کالووی نییە. کالووی لە زینداندایە، تا ئێستا چەند جارێک دەمویست بیکوژم، بەڵام سینگۆلا بگریان و پاڕانەوە منی پەشیمان دەکردەوە. بەڵام سەرکەوتنی کۆتایی بە ئێمەیە و تا ئەمڕۆ ئێوارە کارەکان هێشتا قسەکەی تاوا نەکردەبوو کە دەنگی هاوارێک بیسرا و سەرنجی ئێمەی بۆ جادەی کوێستانەکە ڕاکێشا. بەستنی برینەکەی یوریش کۆتایی هاتبوو. فرانچی ئاوڕیدایەوە وتی کەسێک بەرەو ئێرە دێت لە هاوڕێکانی خۆمانە. ئەی هاوار، سینگۆلا لەگەڵ ئەمانە و نیکی چی دەکات؟ ئەمش ناڕقاویە کە بێ مەیلی بەرامبەر کراوە چتۆڵەیەکی مەترسیدار لەوان دەسێنێتەوە. داما و نیکی بێگوناح ئەمانۆ ئەوان چه گوناحێکیان هەیە؟ 6 ساڵ پێش من و سینگۆلا پەیوەندیمان هەبوو، دواتر کە ڕامان کردم پەیوەندیانە بچڕان. کالوویش ئەگەر بزانێ من و یوری
ئەو دوو گەشتیاری 6 ساڵ پێشین بە یادی ڕابردوو هەوەسی ئازاری ئێمە دەکا. ئاخ بەڕاستی بارودۆخ مەترسیدار بوو. یوریش کە هەمیشە و هەرکات ئاگای لە گۆڕانکاریەکانی ڕوخسارم بوو هەستی کرد کە بۆ نیکی و ئەمانۆ نیگەرانم، بەڵام چونکە لە کاتی غاردانی ئەسبنی دەتوانی قسە بکە بێدەنگ بوو هیچی نەوت. تەنیا هەوڵی دەدا سەرنجی من بۆ دەشت و دەرو دیمەنەکانی کێو ڕاکێشێت و ڕشتەی ئەندێشەکانم بپچڕێنە. هەرچی زیاتر لە بیناکان نزیک دەبووینەوە نیگەرانی و دڵڕاوکێ من زیاتر دەبوو. شڵەژا و پەرێشان بووم و بۆ ئارام ڕاگرتنی خۆم دیانەکانم لە یەک گیر دەکرد و گازم لە لێوم دەگرت. هەرچی دەبێ با ببێ نیگەرانی من بێهۆ بوو. هەمان چەند خولەک قسەکردنی ئێمە بووە هۆی ئەوەی سینگوالا و هاوڵانی زووتر لە ئێمە بگەن، لەگەڵ زیندانیان دەست بە تاڵانکردنی ئەو شوێنە بکەن. پاسەوانەکان و هاوڕێ وەفادارەکانی فرانچی و ژواکین کە لەوێ لە چەند شوێنێکی کوێستان پارێزگاری و پاسەوانیان دەکرد هەمویان کوژرا بوون. تەنانەت یەک کەسیشیان بە زیندوی لەو دەوروبەرەدا نابینرا کە لەبارەی نیکی و ئەمانە و چۆنیەتی چالاکی کالۆیی زانیاریمان پێ بدە. بیناکان چۆڵ، هەموو شوێنێک چۆڵ و بێدەنگ بوو. دیمەنێکی ترسانگێز و ناڕەحەت کەڕی بوو. لە بن دارەکەی ماڵی فرانچی کە لە یەکەم خولەکی گەشتنی ئێمە فرانچی ڕوبەڕوومان بوویەوە و تەوقەی لەگەڵدا کردین، کەسێکیان بە شێوەیەکی وەحشیانە و دڵتەزێن کوشت بوو. مێشکی بەهۆی بەرکەوتنی یەک یان دوو گول لە فرژا بوو، بە دارەکەوە لەکا بوو. لەوێ ویستم نیکی و ئەمانەوە بدۆزمەوە لە حاڵیان بپرسم، بۆ یە قیژاندم و یەک دوو جار ناویانم هێنایە سەر زمان. ئەمانۆ، هێی ئەمانۆ، نیکی لەکوێ؟ ئەمانۆ بۆ وەڵام نادەنەوە. دەنگم بچراو لە وەڵامدا بێدەنگێکی قورس و بەردەوام فەرمانڕەوا بوو. بێدەنگی و بێدەنگی ئەمە تەنیا شتێک بوو کە هەستی پێکرا. زانیم کە نیکی و ئەمانۆ لەوێنین. چ ڕووداوێکی دڵتەزێن ئەوانیان بۆ کوێ بردووە؟ چ بەڵایەکیان بەسەردا هێناون؟ ئایا لە ئەنجامی خۆڕاگریدا کوژراون؟ فرانچی بەگشتی سەرێکی دەوروبەری کرد و کاتێک ڕۆشتە ناو ژووری خەوەکەی خۆی پاسەوانە باوەڕ پێکراوەکەی بە کوژرا و ماڵ و خەزێنەکەی خۆی بەتاڵانکراوی بینی. سینگوالا لە شوێنی پارە و جەواهیرەکانی فرانچی ئاگادار بوو. هەردە 12 ڕۆژدارێک سینگوالا ئەم شانازیەی پێبڕا کە لە بەیانیەوە لەگەڵ فرانچی ڕابوێرێ. لەم ماوەیەدا سینگوالا نەتەنیا زانی بووی فرانچی خەزێنەی هەیە، بەڵکو لەگەڵ بوونی خۆی پاسەوانە تایبەتەکەی شوێنی خەزێنەکەی دۆزی بۆ و بە کالویی وتبوو. کالویی لەگەڵ ئەوەشدا دەویست بارودۆخی کۆن دووبارە بکاتەوە و خۆی تەنیا دزی بێڕکابەری ناوچەکە بێ. بەم وەسفا من و فرانچی لە ڕیزێکدا بووین و هەردوو شتە گرانبایەکانی خۆمان کە ئەنجامی چەند ساڵ هەوڵ و تێکۆشانی بوو لەدەستدا بوو. منیش بەڕاکردن ڕۆشتمە ناو ژوورەکان و هەموو شوێنێک گەڕام، بەڵام شوێنەوارێکم لە نیکی و ئەمانەوە بەدەست نەهێنا و بە حاڵەتێکی نەشیا و بۆ وەسفکردن گەڕامەوە. فرانچیش بەشە لە شەل بەرەو لای ئێمە دەهات. ئەویش وەک من ڕەنگ بە ڕوخساریەوە نەما بوو، ناوچەوانی لە عارەقدا خوسا بوو، پەردەیەک لە فرمێسک چاوەڕەشەکانیدا پۆشی. من ڕواڵەت و ڕوخساری خۆم نەدەدی، بەڵام دیار بوو لە پەرێشان و دڵەڕاوکی ڕووکەش و ناخدەستە کەمێکم لە فرانچی نییە. لەم ناوەدا تەنیا یوری خوێنسار دەهاتە بەرچاو، چونکە هیچی لەدەست نەدا بوو. لەگەڵەوەشدا ئارەزومەند و عاشقی هیچ شتێک نەبوو کە گومانی لە دەستدانی ناڕەحەتی بکە. ئەژنۆکانم وەک مەحکومێک کە لە ترۆپکی گەنجیدا بوو بەردەوام دەر ڕادەکێشرێت، دەلەرزین، بەڵام دڵم بە پێچەوانەوە خاو ببوو، بە هێواشی لێ دەدا. دەدوت بێوێ لە کار بکەوێ. فرانچی لە کاتێکدا سوچێکی لەوی بەدیان دەگەست و بیرمەن دەهاتە بەرچاو، دەستێکی بەدارەکەەوە گرت و بۆ چەند چرکە سەیری سوچێکی کیوی کرد و بیری کردەوە. من کە توانای وەستانم نەبوو سەرەتا پاڵم بەدارەکەوەدا و دواتر ئەژنۆکانم سست بوون تاوەی کەوتمە سەر زەوی و دانیشتم. ئەنجامێک کە لە بیرکردنەوەی فرانچی بەدەست دەهات چارەنووسی من و یوری ڕەنگە نیکی و ئەمانۆ ڕۆشن دەکردەوە. چەند چرکە ڕەنگە یەک خولەک زیاتر یان کەمتر تێپەڕی. فرانچی بێدەنگی شکاند و بەدەنگێک کە لە خەمی زۆر بۆر ببوو ڕووی کردە یەکێک لە هاوڕێکانی خۆی کە لە وەفادارترینیان بۆتی. من سوێندم خواردووە کە کالویی نەکوژم. بۆ من سیر بوو ئەم وتەیە لە زمانی کەسێکی وەک فرانچی ژواکین دزی دڵڕەقی ناودار ببیستم و پێی رازی بم. ڕەنگە خۆشی هەستی بەمە کرد و ئاوڕی بۆ لای من و یوری دایەوە. بەڵێ ڕەنگە سەرتان سۆرما بێ، بەڵام دەبێ پێتان ڕابگەێنم کە زیاد لە ڕادا
ڕێز لە سوێند و باوەڕە مەزهەبیەکان دەگرم و پابەندی ئەخلاقم. سینگوالا سوێنی داوم کە کالووی نەکوژم و لەسەرم باوەڕە کە دەزانن من ڕێز لە سوێنەکەی خۆم دەگرم بەم کارە هەستاون. گرنگ نییە. دواتر ڕووی کردە هەمان کەسی یەکەمەوتی بەڵێ من کالووی ناکوژم، بەڵام ناتوانم هەروە وازی لێبێنم. ئێستا کاتی ئەوە هاتووە لە دوژمن بۆ لە ناوبردنی دوژمنێکی تر کەڵک وەربگیرە. ئەو پێکەنینێکی دەستکردی کردو لە یوری پرسی وانیە بەڕێز لە کۆنترین ڕۆژگارەوە باوکانی ئێمە و تویانە نووسیویانە کە دوژمنی مەترسیدار دەبێ بەهۆی دوژمنێکی تر لە ناو ببرێ. ئەو سات وەک فەرمانێک کە بڕیارێکی گرنگی گرتبێت وەستا و دەستەکانی پێکەوە گرتووتی سوار بە، هەرچی زووتر خۆت بگەێنەرە سان سالوادۆر و بەهۆی تەلەفۆن پۆلیس ئاگادار بکەرەوە کە کالووی و هاوڕێکانی بۆ بڕینی شەمەندەفەری هەڵگری پاری بانک هاتوونەتە نزیک شار. شەمەندەفەر ڕۆژی دووشەمە لە هێڵی نزیک شار تێپەڕێ. کالوویش بۆ ئەوەی لە هێرشی من پارێزراو بێ تا ئەو شوێنەی بکرێ لە شار نزیک دەبێتەوە کە بە گومانی خۆی من نەتوانم بەدوایاندا بڕۆم. تۆ گەر خێرا بڕۆی بەیانیەکەی دەگەیتە شار و ئەوان شەوی دووشەمە بۆ کوشتنی کالووی لە دەوروبەری هێڵی ئاسن بڵاو دەبنەوە. کەسی ئاماژە پێدراو بە خێرایی پەڕیە سەرسپەکەی و دەستی وەک ماڵ ئاوایی تەکاندا و ڕۆشت. دوای ڕۆشتنی ئەو ژمارەمان بوو بە 4 کەس. پرانچی بزەیەکی گرتووتی زۆر باشە، دەبێت هاوکاری بکەین تا لاشەکان بەهۆی ئەسپەوە لێرە دوور بکەینەوە و بیان خەینە چاڵ. من تاقەتی ئەم کارانم نەبوو. یوریش بریندار و نەخۆش بوو، بەڵام لاشەکانمان کۆنە کردایەتەوە بۆ گەنیان دەکرد و لەو هەوا گەرمەدا دەبوونە هۆی نەخۆشکەوتنی ئێمە. لەسرم بنەمایە بەبێ مەیلەوە دەستمان بەکار کرد. یەکێک لاشەکانمان ڕوت کردەوە، جلەکانمان دەردەهێنا و گیرفانەکانمان خاڵیە کرد. دواتر دەمان خستە سەر ئەسپ و دەماندایە دەست هاوڕێکی فرانچی. ئەویش لاشەکانی دەبرد و لە دووری کەمتر لە چارەکە کاتژمێرێک ڕێپێوان دەیخستە ناوچاڵێکی قۆڵ و دەگەڕایەوە. لە دووەمیان سێم جار کە ئەو ڕۆشت و گەڕایەوە لە ناکاو فرانچی بەرز بوویەوە و کە بە شادمانیەوە دەیوت وەرن خێراکەن هەواڵێکی گرنگ. هەرسێکمان بەرەو دەنگەکە ڕۆشتین. فرانچیمان لە ڕێڕەوی یەکێک لە ماڵەکاندا دۆزیەوە و کە لای لاشەیەک دانیشتە بوو کاغەزێکی لەدەستدا بوو. لەگەڵەوەی ئێمەی بینی کاغەزە گرمۆڵەکراوەکەی نیشانداوەتی بڕوانن ئەم هاوڕێمان پێش مردنی یاداشتێکی بۆ من نووسیوە و لە ناو پەنجەکانی خۆی دایناوە. ئەم کاغەزەم لە دەستی ئەودا دۆزیەوە بڕوانن. دەست بەجێ کاغەزەکەیدا بە دەستی من و وتی بیخوێنەرەوە بزانە چی نووسیوە. سەیری کاغەزەکەم کرد. خەتێکی خوار و گێڕی بوو، لەگەڵەوەشدا بە دژواری دەخوێندرایەوە و من توانیم بیخوێنمەوە. کالووی پاسەوانی زیندانی کوشت، دەرگای شکاند و زیندانیانی ڕزگار کرد. کاتێک ئاگادار بووین کە ئەوان سیلاحیان بەدەست هێنابوو. سەرۆک خیانەتیان لێ کردین، دەبێت تۆڵە لە خیانەتکار بستێنینەوە. تۆڵەی من، تۆڵەی ئەوانی تر، ئێوە دەبێت تۆڵە بستێننەوە. ئەو دوژنە ئامازۆنیایان بە زۆر لەگەڵ خۆیاندا برد. کەمێک توانام هەبوو گوێم لە قسەکانی ئەوان بوو. کاتێک دەڕۆشتن تێگەشتم بەرەو قەڵاوێرانەکە دەڕۆن. سینگوالا پێشتر ئەوەی بۆ ژیان ئامادە کردووە و دوای کوشتنی پاسەوانەکان کەمێک کەلوپەل و پێداویستی ژیانیان لە ماڵی ئێوە و ئەوانی ترەوە بردووە. لەلای ڕۆژ ئاوا جگە لە قەڵاوێرانەکە شوێنێکی تر نییە ئەوان بتوانن خۆیان داشارن. لە نامەکەدا چەند وشە و چەند ڕستەیەکی تریش بەرچاو دەکەوت، بەڵام نەدەخوێنرایەوە چونکە دیار بوو نووسەرەکەی لە دوایین توانای بۆ نووسینی کەڵکی وەرگرتووە. ڕوخساری فرانچی بە شێوەیەکی هەستپێکراو کرایەوە. تێگەشتم لەم ڕووداوە شادمانە و کەسی کوژرا و لە دوایین ساتی ژیانی خزمەتێکی گەورەی بە فرانچی کردووە. فرانچی خۆی لاشەیە و پیاوەی خستە سەرشان و لە کوێستان بە پێچەوانەی ئەوانی تر بە خاکی سپارد و سەرگۆڕەکەی بە بەردی بچووک و گەورە ڕازاندەوە و گەڕایەوە. لە چەند هەنگاویەوە ڕای کرد و پەڕیە سەر ئەسپەکەی وتی سوار بن خێراکەن، دەبێت پێش تاریکبوونی هەوا بگەینە سنووری قەڵاکە و لەو نزیکانە کەمین بگرین تا شەو هێرشیان بکەینە سەر. شانس لەگەڵمانە، ئەم شەو کالووی و هاوڵانی دەکوژرێن. منیش لە شادمانیدا لە پێستەکەم جێگەم نەدەبوویەوە، بەڵام پێش ڕۆشتن بە فرانچیم وت چاوەڕێبە، دەبێت فیشەک هەڵبگرین پێویستە. ئەمە موت و بەڕاکردن خۆم گەیاندە ژوورەکە. نەمزانی مەودای نێوان ئەسپەکە و ژوورەکەم چۆن بڕێ، چونکە تەنیا کاتێک فرانچی لەسەر ئەسپەکەی دانیشت من کەوتمە بیری خۆڵی زێڕ و جەواهیرەکانی خۆمان. وەک شێت خۆم گەیاندە ژوورەکە، بەڵام بەداخەوە
بارەکانمان نەبینرا. یەکێک لە کۆڵە پشتەکانیان بە خەنجەر دڕی بوو، ناوەکەی گەڕابوون و هەرچی شتی بەهایتیا بوو بردبوویان. بە خۆشحاڵیەوە ئەوەی تاڵان کرابوو شتێکی گرنگ نەبوو، کەمێک تۆوی گوڵ و گیا و شتی بێ نرخی تر بوو. بەخۆمم وت بەداخەوە جەواهیر و خۆڵی زێڕ و نیکی و ئەمانۆمان پێکەوە لە دەستدا. عرەقێکی سارد لەسەر ناو چاوم دانیشتە بوو کە لە ناکاو چاوم بە سوچێکی کۆڵەکان کە لە سنووقی داری سوچی ژوورەکە هات بۆ دەر کەوت. لە شادیدا قیژاندمە و بەرەو ئەوێ ڕام کرد. سنووقەکەم لا برد و نازانن کاتێک بارەکانم بەدەست لێ نەدراوی بینی چەندە شادمان بووم. ئەمانە و نیکی بە زیرەکی خۆیان هەستیان کردبوو ئەوەی لەو دوو کۆڵە پشتەدایە بۆ ئێمە پڕبەهایە، بۆیە دایان شاردبوو. دزەکانیش بەهۆی پەلەکردنی خۆیان بۆ دۆزینەوەی کاتیان تەرخان نەکردبوو. دووبارە کۆڵەکانم خستە ژێر سنووقەکە و بە چەندارێکی تردام پۆشی و دواتر فیشێکی ڕەشاشم هەڵگرت و بەڕێکەوتم. زۆر خێرا بەڕێکەوتین. لە ڕێگەیەکی باریک کوێستانمان بڕی و چارەکە کاتژمێرێک دواتر گەشتینە دەشتێکی بەربڵاو کە پڕ بوو لە کاکتوسی بەرز. لەو سەحرایەدا ئەوەندە کاکتوسی لێبوو، کاکتوسەکان ئەوەندە بەرز بوون کە ئەگەر کەسێک لە بست هەنگاویدا دەوەستا نەیدەتوانی ئێمە 4 کەس ببینێ. ڕانچی بە شارەزایی ئەسپی لە ناو کاکتوسا دڕکاویەکان تێپەڕاند و ئێمەش بەدوایدا. بەڵام دەرکی کاکتوس کراسەکەی من و شەڕواڵەکەی یوریان دڕان. بە درێژایی ئەو ڕۆژە برسی و تین و هیلاک بە ئەسب ڕێگامان بڕی. هەندێکات غارمان دەدا و هەندێکات بە هێواشی، بەڵام لە هیچ شوێنێک زیاتر لە 3 خولە گوچانمان ناگرت. باشە کار لەوەدا بوو کە فرانچی لە ڕێکانی باش دەناسی و بۆ جۆرەی بەراوردی بوو لە خەیاڵیدا بوو کاتێک هەتاو لەسەر نوکی کاکتوسە بەرزەکان دەلەرزی ساد بە ساد کەم ڕەنگتر دەبوو. قەڵاوێرانەکە لە دوورەوە دەرکەوت. نەمان دەزانی ئەوێ کوێ و هیچەیە تاوەی چاومان بەدێهاتیە کەوت کە بەکەرێکەوە تێپەڕی. ڕۆشتینە لای سەبارەت بە قەڵاکە زانیاریمان لێویست. ئەوتی ئەم قەڵاوێرانەیە زۆر ترس ئەنگێزە و لە سەدەیەک پێش تا ئێستا چۆڵ و کەس ناوێرێت تێیدا بژی و بە ئاوەدانی ئێرا کە زەویەکی بەپیتا سەرقاڵ بێ. لە سەدەیەک پێش ئەم قەڵایە هی پورتوگالەکان بووە، بەڵام ئاشکرانیە لەسەر چڕ و داوێکی شوم سەربازەکان فەرماندەی خۆیان و بنەماڵەکەی یانی خوشک و هاوسەر و 5 مناڵەکەی دەکوژن و لاشەکانیان دەسووتێنن. بەهۆی نەبوونی فەرماندە چەند مانگێک لە ناویاندا کێشە و شەڕ و پێکدادان ڕوودەدا و دەڵێن سەرنجام شەوێک ڕۆحی فەرماندە و خێزانەکەی لە قەڵاکەدا دەرەکەوێت و دەنگی سەیریان لێ بیسرێ کە بێتە هۆی ترسی سەربازەکان. هەندێکیان بڕیارەدەن ڕابکەن، بەڵام بە شێوەیەکی سێ دەرگای قەڵا ناکرێتەوە و ئەمەش زیاتر دەبێتە هۆی ترساندن و تۆقاندنی سەربازەکان. ئەو شەوە بناڕەحەتی بەسەر دەبن، بۆ بەیانی نەخۆش و وەبا لە ناویاندا بڵاو دەبێتەوە. لە ماوەی کەمتر لە دەڕۆژ لە 1000 و چەند کەس دانیشتوی قەڵاکە تەنیا مناڵێکی 7 ساڵە و تو لە سەگێک دەمێننەوە. لەو ڕۆژە بەدواوە دەڵێن ڕۆحی فەرماندە و خێزانەکەی لە قەڵاگەدا سەرگەردان و لەسەرم پرۆپاگەندەیە ڕاستیان درۆیە کەس ئامادە نییە لەوێ بژی. فرانچی بە بیستنی ئەم قسەیە بیری کردەوە پێیوتین دەبێت لێرەدا بمێنینەوە تا هەوا بە جوانی تاریک ببێت. کاتێک تاریکی هەموو شوێنێکی داگرت پێتان دەڵێم دەبێت چی بکەن. دەستبەجێ لە ئەسپەکەی دابەزی و لە شوێنێک لە قەڵاوە نەدەبینرا سەرقاڵی خواردن و حەسانەوە بووین. دەمی ئەسپەکانمان بەست تا نەحیلێن و ڕسوامان نەکەن. زیاتر لە هەر شت و هەر کەسێک ئەسپەکان ئەگەری بۆ ڕسوامان کەن. دەنگی حیلەی ئەسب لە دوورەوە دەبیسرێت و چونکە ئەوێ بێدەنگ و کەبوو هەر سات ئەگەری ئەوە هەبوو ئەسپەکان بەحیلێن و بە مەودایەکی دوور کە لە نێوان ئێمە و دیوارەکانی قەڵاوێرانەکەدا بوو دەنگەکە ببیستن و ڕابکەن. فرانچی باسی پلانەکەی خۆی نەدەکرد، ئێمەش قسەمان نەدەکرد. یوری کە لە هەموو تەمەنیدا جگە لە من فەرمانداری کەسی تری نەکردووە لەو بارودۆخە تایبەتە ڕێزی لە فرانچی ڕادەگرت و دەستورەکانی جێبەجێ کرد. ئەمە بەرساتی بۆ من سیر بوو. بارحاڵ ڕۆژێکی خراپان بەسەر برد. هەموو فکر و بیرم لای نیکی و ئەمانۆ بوو. بەخۆم دەوت ئەوان چی دەکەن، لە چه حاڵێکدان، کالووی سینگۆلا چۆن مامەڵەیان لەگەڵ دەکەن. ئەم ئەندێشانە بە شێوەیەک ڕۆح و مێشکی منی سەرقاڵ کردبوو کە جێگەیەک بۆ بیرکردنەوەی تر نەدەمایەوە. یوری لە ژێر چاو ئاگای لە من بوو. هەرچەند خولێک جارێک قسەی دەکرد و بابەتێکی تازەی باز دەکرد، ڕەنگە سەرنجم بۆ شوێنێکی تر ڕاکێشێت و زۆر خەم نەخۆم. فرانچی ژواکین دەستوری دایەکێک لە هاوڕێکانی ئەسپەکان بە هەمان شێوە بەدەمی بەسرا و بباتە پشتە پۆڵکەیەکی نزیک و لەوێدا ڕایان بگرێ. بەڕۆشتنی ئەسپەکان تا ڕادەیەک خەیاڵمان ئاسوودە بوو.
چونکە ئەگەری ئەوە نەما یەکیان بەحێلێنێت و دوژمن ئاگادار بکاتەوە. ڕۆژ بە هێواشی تێپەڕی و بەڕاستی هەر خولەکێک بۆ من وەک تەمەنێک بوو. هەتاوی ئێوارە بە سووری و بە زەردی تێکەڵاو بەیەک لەسەر دیوارەکانی قەڵاوێرانەکە دیمەنێکی خەم ئەنگێزی دروست کردهبوو. ئەوێ لە خۆیدا شوێنێکی شوم و ترس ئەنگێز بوو. تەنانەت ئەگەر مرۆڤ زانیاری لەسەر ڕابردووی ئەو قەڵایەش نەبوایە لەو دیمەنە ناپەسەندەی دروست دەبوو، دەترسا. هەوا کەم کەم ڕووی لە تاریکبوون دەکرد و تاریکی لە ڕۆژهەڵاتی ئاسمانەوە کێشرا تا سەرنجام هەموو شوێنێکی سەحرا و قەڵا و دەرەوە و ناوەشی گرتەوە. فرانچی دەستی بە قسەکردن کردەوەتی گوێ بگرن. دەرفەتی پێویست بەدەست هاتووە. هەمووان بەوردی گوێیان لە فرانچی دەگرت و چاویان لە دەمی ئەو بڕی بوو. یوریش بەوەی ڕادەی وشیاری و زیرەکی فرانچی تاقیب کاتەوە ئارەزومەند بوو لە پلانەکەی ئاگادار بێ. بابەتەکە سەرنجڕاکێش بوو، چونکە منیش بە خۆمم دەوت فرانچی چۆن دەیە بەبێ شەڕ و خوێن ڕشتن دوژمن لە پێ بخات. ئێمە لە پلانەکەی ئەو تەنیا ئەومان دەزانی دەیەوێ بێ شەڕ و خوێن ڕشتن بەسەریاندا زاڵ ببێ. فرانچی سەیری دەوروبەری کرد و بەم شێوەیە درێژەی بە قسەکانی خۆیدا. ئاگادار بن، کالووی ژمارەیەکی زۆری هەڵخەڵەتاندووە و کردوێتی هاوڕێی خۆی. هاوڕێکانمان هەمویان کوژراون و جگە لە چەند کەس کە لە دەوری یەک کۆبووینەتەوە کەسی تر نییە یارمەتیمان بدا. لەم شێوەیەشدا ئەگەر بمانەوێت لەگەڵ کالوویدا شەڕ بکەین جگە لە شێر شیاوی ناوێکی تر نین. لەم کاتەدا دەنگی خشەخشی دڕکەکانی سەحرا دەبیسرا. نووسیم ئەو سەحرا جگە لە کاکتوسی بەرز چقڵ و گیای وشکی تری بوو کە بەهۆی هەڵکردنی با دەنگیان لێوە دەهات. فرانچی قسەکانی پچڕان. سەرێکی ئاسمانی داپۆشراوی لە هەوری کرد و دواتر گوێی لە دەنگی هەڵکردنی با و لقەکانی سەحرا گرتووتی چ ڕێکەوتێکی باش. ئەم شەو با هەڵی کردووە و ئەم دەنگا کە بەهۆی هەڵکردنی با دروست دەبێ زۆر یارمەتیمان دەدا. یوری وتی نەخشە چییە؟ خێراتر بیڵێ کات بە فیرۆ دەڕوا. فرانچی وتی هەرچی درەنگتر باشتر، با ئەوان دڵنیا بن کە ئێمە بە دوایانەوە نین و کاتێک بە خەیاڵی ئاسوودە خەوتن دەست بەکار دەبین. نەخشەکە زۆر سادەیە. ئێرە بەناوبانگە بەوە ئەم قەڵایە نشینگەی ڕۆحەکانە و بە دڵنیاییەوە بیر لەوە دەکەنەوە ڕەنگە ڕۆحەکان دەرکەون و ئازاریان بدەن. هەرکەس هەرچەندە توانای هەبێت لە قوڵای ڕۆحی خۆیدا هەست بە ناڕەحەتی دەکات و دەترسێ. ئێمە لە ترسی ئەوان کەڵک وەرەگرین، جلی سپی لەبەرەکەین و لە پشت دیوارەکانی قەڵا وەک ڕۆح دەنگ دروست دەکەین. یوری کە خۆی لە ئەژدی هاژ نەدەترساوتی ڕەنگە ئەوان نەترسن. ئەو کات دەبێت چی بکەین؟ فرانچی وتی ئەو کات ڕەشاشەکان بەکاردێنین و چونکە نزیک بووینەتەوە و هەوا هەوری و تۆفانیە بە ئاسانی دەتوانین بیان کوژین. یوری وەک ئەوەی نەخشەکەی فرانچی پەسەند کردە بێوتی کەواتە چاوەڕێی چین، نابێت کات بە فیڕۆ بدەین. جلی سپی لەکوێ ئامادەکرێ؟ فرانچی وتی ئێوە لە ژێر جلەکانی خۆتان ژێرکراس و ژێر شەڕواڵتان نییە؟ من و یوری وتمان نزیکەی 6 ساڵ جگە لەم جل و بەرگا هیچی ترمان لەبەر نەکردووە. لە جەنگەڵە مەترسیدارەکانی ئەمازۆن ژێرکراس و ژێر شەڕواڵ لەکوێ دەست دەکەوێ؟ فرانچی پێکەنی و دەست بەجێوتی زۆر باشە، من بەڕادەی پێویست مەلانەی سپیم پێیە. هەرکام مەلانەیەکی سپی لە خۆماندا ئاڵێنین و دەڕۆین، بەڵام دەبێ ئەم کارە جۆرێک ئەنجام بدرێ تا کۆتایی قەڵا نەمان بینن. من و یوری دەست بەکار بووین، بەڵام فرانچی بۆ تێگەیاندنی هاوڕێکانی خۆی چەند خولەکی قسەی بۆ کردن تا جوان لە مەبەستەکەی ئەو حاڵی بوون. سیلاحەکانیش دابەشکرا. یوری تفەنگێکی هەڵگرت، من ڕەشاشێکم بەدەستەوە گرت و فرانچیش بە ڕەشاشەکەی ترەوە بەڕێکەوت. ئەوانی تریش هەر کام تفەنگ و دەمانچیان پێبوو. هێشتا ئەوان لە پشت تاشە بەردەکە بوون کە من و یوری بەڕێکەوتین. هەوا تاریک بوو، بایەکی توند هەڵی کردەبوو، خۆڵی سەحرای بەرز دەکردەوە و لە گوێ و چاوی مرۆڤی ڕۆدەکرد. دەنگی سەیر بەگوێ دەگەشت کە دیار بوو زادەی هەڵکردنی باو دەنگدانەوەی بوو لە ناو قەدی کاکتوسەکانەوە. دیواری قەڵا وێرانەکە لە دوور و لەو تاریکیەدا نەدەبینرا و ئەگەر ڕووناکی ئاگری ناو قەڵاکە نەبوو ڕەنگە بە هەڵە دەڕۆشتین و ڕێگەی سەرەکیمان ون دەکرد. نێو کاتژمێر دواتر من و یوری گەشتینە بن دیوارەکان و خۆمان لە چاڵێکدادا شارد و ترسێکی سەیر سەر تاپامانی داگرتە بوو. لە عێراقدا خوسا بووم، بەڵام هیچم بە یوری نەوت. دەنگی مەترسیدار بەگوێ دەگەشت کە سات بە سات تونتر و ئاشکراتر دەبوون. یوری دەیوت با لە ناو قەدی خاڵی کاکتوسدا دەپێچێت و ئەم دەنگانە دروست دەکات، بەڵام
ئەوەی من دەمبیست لە دەنگی بانە دەچوو. دەنگی مناڵ لە دوورەوە بەگوێ دەگەشت. جوان گوێم کرد. شتێک نەبوو بە هەڵەدا بچین. مناڵێک بەدەم گریانەوە دەیوت دایە دایە دایە. ئیتر توانام نەماو بە یوریم وت دەبیستی. مناڵێک دەگری و بانگی دایکی دەکا. یوری وەگورت شانەکانی بەرز کردەوە و بەو پەڕی بێهستی و بەو پەڕی خوێن ساردی وتی لەوانەیە کاری بەدایکی بێت. بە من و تۆ چی؟ بە تووڕێیەوە وتم تۆ هەڵی تووپەڵی دەڵێ ئەم دەنگە لە ڕۆحی ئەو مناڵەیە. ئەو دەنگە لە ڕۆحی ئەو مناڵەیە کە سەربازەکان کوشتویانە. یوری وتی من کە هیچ نابیستم، بیر و خەیاڵە، گرنگ نییە. ئێستا کە دەنگی ڕەگباری ڕەشاش بەرز ببێتەوە هەموو دەنگەکانی تر دەکوژێنەوە. دەست بەجێ مەلانە سپێکەی بە من داوتی لەبەری کە خێراکە کات دەڕوا سیرکە. ڕووناکی ئاگر لەم کەلێنە بەرچاو دەکەوێ. لێرە دیوار قەڵشاوە و من و تۆ کارمان بەوانی تر نییە و لێرەوە دەڕۆینە ناو قەڵا و خۆمان دەگەینینە شوێنێک کە کالووی و هاوڕەکانی خۆیان مەڵازداوە. هەرەوەندەی فرانچی و ئەوانی تر دەنگەدەنگیان دروست کرد. من و تۆ لە دەرفەت کەڵک وەردەگرین و نیکی و ئەمانەوە دەفڕێنین. بەیەمە چی ئەوان کێشیان هەیە؟ قسەم نەکرد. گوێچکەم دەزرنگایەوە. هەوا تاریک بوو. گەرنا یوری ڕنگ پەڕانی منی دەدی و هەستی بە ترس و لەرزی من دەکرد. دڵم وەک دڵی کۆترێک کە لە چنگی شاهیندا بێ لێی دەدا. قورگم و شک بوو. لە ترسا یەک هەناسەم هەڵە کێشە. یوری دەست بەکار بوو. مەلافە سپێکەی کون کرد و کردی بەسەری خۆیدا و بە جۆرێک کونەکە بەردەم و چاو و دەمیشی گرت. منیش وەک ئەو مەلافەکەم کون کرد و لەسەرم کرد. دواتر هەردووکمان لە چاڵەکە ڕۆشتینە دەر و بەرەو کەلەنی دیوارەکە ڕۆشتین. هەرچی زیاتر دەڕۆشتینە پێش زیاتر دەترسام. مرۆڤ دەبێ خۆی ئەوەندە ترسا بێت تا بتوانێت تێبگا من لەو شەوەدا چەند دەترسام و چه حاڵێکم بوو. ئەو حاڵەتم بە هیچ وشەیەک و بە هیچ ڕستەیەک ناتوانم وەسفی بکەم. ئەژنەکانم بە هەموو هێزیانەوە دەلەرزین و ڕەنگە یوریش دەنگی شەقەشەقی ددانەکانمی دەبیست. بەڵام یوری ئارام و خوێن سارد بوو. بێجێدان سەیری هەموو شتێکی دەکرد و ئەوەندە خوێن سارد بوو کە هەر کەس دەیبینی گومانی دەکرد بۆ دەوەرگێڕان لە شانۆ دەڕوا. کەڵینی دیوارەکە دەرکەوت. ڕووناکی ئاگرەکە لە ناو قەڵاکەدا ئەنگیرساند بوو. هەموو شوێنێکی گرت بووەوە و لەوێەوە ڕێگای ئێمەی ڕووناک دەکرد و بەردەم خۆمانمان دەبینی. بەڕێنونی ئاگرەکە دەڕۆشتینە پێش. بۆ یەکەم جار سێبەرێک لە بەردەممانەوە تێپەڕی. یوری دەستی منی گرت و ڕای کێشام و دایشاردم. سیلاحەکەم ئامادە کرده بوو. لەژێر باڵا سپیەکەم ڕامگرتە بوو کە لەگەڵ دەرکەوتنی مەترسی تەقە بکەم. ئەو سێبەری کەمێک لە هاوڕێکانی کالووی بوو کە دەدوت لەوێدا ئێشکی دەگرت، چونکە خولەکێک دواتر دووبارە گەڕایەوە و سەیرێکی دەوروبەری دەکرد و دووجار لەو ڕێگەیەدا هات و چۆی دەکرد. ئەم کارەی بەردەوام دووبارە دەکردەوە و هەر جار بێەوەی بمان بینێ لە بەرامبەرمانەوە تێپەڕی. شتێک کە سەرنجی منی ڕاکێشا ئەوە بوو پاسەوانی ئاماژە پێدرا و بە هەمان حاڵی من گیرۆ دەببوو. شوێنەواری ترس و نیگەرانی لە جوڵەکانی دەبینرا. لەگەڵ بیستنی بچووکترین دەنگ دەوەستا و سەیری دەوروبەری دەکرد و دووبارە هەنگاوی هەڵەگرت. بەڵام هەر یەک دوو هەنگاوەکانی سز دەکرد و لە ناکاو ئاوری دەدایەوە و سەیری پشتی خۆی دەکرد و ئەمجارە لەو لای تر ئەم کارەی دووبارە دەکردەوە. هەم پێکەنی ناوی بوو هەم بێزار کرد. پاسەوانێک کە بۆ پاسەوانیدا نابوو دەترسا و منیش کە بۆ کوشتنی ئەو ڕۆشتە بووم دەترسام. سەیرە، بەڕاستی سەیرە. دەنگە مەترسیدارەکان دەبیسرا. ورد بوومەوە و هەستم بەوە کرد کە پاسەوانی بەدبەخت وەک من ئەو دەنگانە دەبیستێت و ترسی ئەو لەوەیە کە منی ترساند بوو. دەنگی گریانی مناڵێک کە دایکی بانگ دەکرد و دواتر دەنگی چەند کەسێک کە دەیان قیژاند و جنێویان دەدا. یوری وتی ئەم پاسەوانە لێرە تەکان ناخوا، ئێمەش ڕێگایەکی ترمان نییە مەگەرەوەی لە بەرامبەری تێپەڕین. بە هێواشی وتم دەبێت چی بکەین؟ بە بۆچوونی من ئاقلانەتر ئەوەیە لەم ڕێگایەوە بگەڕینەوە و لە ڕێگایەکی ترەوە بڕۆینە ناو قەڵا. یوری بە هەمان شێوە بە هێواشی وتی نا، ئەم کارە باش نییە، چونکە کالووی لەسەر هەموو ڕێگاکان پاسەوانی داناوە. هەر جۆرێک بوو دەبوو لەم ڕێگایە بڕۆینە ناو، تەنانەت ئەگەر ناچار بین ئەم پیاوە بکوژین. بیرم کردەوە وتم کوشتنی ئەو بێدەنگی گول لە
ئەگەری نییە و لەم شێوەیەشدا شانم بریندارە و دەستیشم ئازاری هەیە و ناتوانم شەڕی لەگەڵدا بکەم. ئەوە کاری تۆیە کە لە دواوە پەلاماری بدەی، ئەوەندە قۆرگی بگوشی تا بخنکێ. بەڵام هێشتا قسەکەی تەواو نەکردبوو کە بێدەنگ بوو، وەستا و بیری کردەوە. دواتر قۆڵە بریندارەکەی تەکاندا و دەستی بە شانی داهێناوتی: دەزانی چییە؟ دەبێت بە شێوەیەکی باشتر بیکوژین. پرسییم: چۆن؟ وتی: چاوەڕێ بە. دواتر چەمایەوە و بەردێکی بچووکی لە سەر زەوی هەڵگرت و لە دەستیا ڕایگرت. نەمدەزانی دەیەوێت چی بکە. کەمێک خۆم کێشایە دواوە تا لە ئەگەری ڕوودانی ڕوودا و بتوانم باشتر تەقە بکەم. شتێک کە لەلایەکی تر منی ناڕەحەت کردبوو ئەوە بوو بەو مەلافە سپیانەدا بوومان بەسەر خۆماندا نەمدەتوانی تەقە بکەم و لە ڕەشاش یان دەمانچەکەی خۆم بە خێرایی کەڵک وەربگرم. بەڵام چارە نەبوو. پەنجەم لەسەر پەلە پتکەدانا و ئامادە بووم. یوری شتێک درەنگی کرد تا پاسەوانەکە نزیک بوویەوە. ئەو کات بە خێرایی بەردەکەی بۆ هاویشت. نزیک بوو بقیژێنم. مەگەر شێت بوو یوری؟ ئەمە چ کارێکە؟ بۆ بەردی بۆ داهاوی؟ ئەگەر بەرەو لای ئێمە بێ هەموو شتێک خراپ دەبێ. هەموو شتێک ئاشکرا بێ. بەردەکە لە تاریکی شەودا نەدەبینرا. بەڵام لە بەردەم پاسەوانەکەدا کەوت و دەنگێکی لێوە هات کە بیسرا. پاسەوانەکە چاوەڕوانی ئەمەی ناکرد. ترسا. بە ترسەوە سەیری دەوروبەری خۆی کرد و سەری بۆ چەپ و ڕاست و سەر و خوار سۆڕان. یوری دووبارە بەردێکی تری هەڵگرت و بۆ پاسەوانەکەی کالووی هاویشت. ئەمجارەیان بەرد بەرسەری کەوت و ئەو پیاوە بەدبەختەی ترساند و کاتێک زانی بەردەکە لە دواوە هاوێژراوە لەو تاریکی ئێمە خۆمان تیا حەشاردا بۆ ڕوانی. بەردی سێیەم یوری دای لە سینەی. ئەمجارەیان پاسەوانەکە تفەنگەکەی ئامادە کرد، میلی هێنایەوە و دەستی لەسەر پەلە پتکەدانا بەرەو لای ئێمە هات. یوری ساف وەستا. منیش بەدوای ئەودا دەستم داخست و بێجوڵا لە شوێنەکەی خۆمدا وەستام. پاسەوان بە هەنگاوی لەرزان هاتە پێش، تاوەی دەهاتە ژوور. سەرەتا چاوی لە تاریکیدا هیچ شوێنێکی نەدەبینی، بەڵام یەک دوو چرکە دواتر کە سەیری ئێمەی دەکرد دوو مۆتەکەی سپی پۆشی وەستاوی بینی. زمانی لە ترساگیرە. چرکە ساتێک بێدەنگ بوو. دواتر بە زمانی گیران وتی: ئێوە ڕۆح، ئەڕواح، من تۆ کالووی سینگوالە. ئەو دامەوە ئەو موشانە شەقڵ و بەقڵیانی بێ ئەوەی بزانێ دەیەوێ بڵێ چی هێنایە سەر زمانی خۆی. لامان کاتیشدا دەلەرزی. یوری لە ناکاو قیژەیەکی مەترسیداری کرد. ئەم قیژەیە زیاتر بۆ هۆی ترساندن و قیژاندنی. سیلاحەکەی لە دەستی کەوت. دەستەکانی لە بەرامبەر خۆی داگرت وتی: من کاتێک دواتر ئەژنۆکانی چەمایەوە وەکدارێک کە لە بن بڕابێ کەوتە سەر زەوی و بێهۆش بوو. تەواو بوو. یوری وتی: خێراکە، ئەو بێهۆشە. شان و دەستی من ژان دەکا. تفەنگەکەی هەڵگرە و دەست و قاچی بە تەنافەکەی کەمەری خۆی ببەستەوە. ئەوان تەنافیان بە کەمەرەوەیە تا لە کاتی پێویستیدا کەڵکی لێوەربگرن. من بەو تەنافە دەست و قاچیم بەست و لە سوچێکدا فڕێمدا. دەمیشیم بە دەسماڵ بەست تا نەتوانێ هاوار بکە. ئیتر جێگەی درەنگکردن نەبوو. ڕێگا کرایەوە و بێلەمپەر دەمانتوانی بڕۆینە ناو قەڵا. پێکەوە ئەو جلە سپیا ترس ئەنگێزانە ڕۆشتینە ناو قەڵا و بەرەو ڕۆشنایی ئاگر کە ڕۆشتینە پێش. دەنگی دوو قیژەی بەدوای یەک بەگوێی کالووی و هاوڕێکانی گەشتە بوو. یەکیان قیژەی یوری و ئەوی تریان قیژەی پاسەوانی بەدبەخت. کالووی ترسا بوو، ویستی هۆکاری قیژەکان بزانێ، بەڵام لەم کاتەدا دەنگی فرانچی و هاوڕێکانی بەرز بوویەوە کە زیاتر دەبووە هۆی ترساندنی ئەوان. ئەوان بە شارەزایانە دەیان قیژان وەک ڕۆحە سەرگەردانەکان پێیەکەنین. من و یوری بەڕاکردین ڕۆشتینە ناو ڕێڕەوێکی درێژ کە دیار نەبوو بە کوێ کۆتایی پێدێ. بە شێوەیەکی کاتی لەوێدا ماینەوە. لەم کاتەدا دوو پیاوی چەکدار بەڕاکردن هاتنە ناو ڕێڕەوەکە. من ترسام، چونکە گومانم دەکرد ئەوان دوان ناترسن. ئەوان هێشتا ئێمەیان نەدیبوو، بۆیە یەکەمیان لە پێشەوە بوو. سینەی بە سینەی یوری بوویەوە. سەرەتا سەیری کرد و چەند هەنگاوێک ڕۆشتە دواوە. دووەم هات، ئەویش ئێمەی دوانەی لای یەک بینی کە وەستا بووین. جلی سپی، تاریکی شەو، ئەو خەڵاشومە. بەو هەموو چیرۆکە ترس ئەنگێزەی کە بەسەرهاتی ئەوەیان دەگێڕایەوە لە ناکاو یەکەم قیژاندی. تفەنگەکەی فڕێدا و ڕۆشت. ئەوی تریش بە دوای داڕای کرد.
یوری خۆی پێگەیان، دەستی لەسەر شانی دانا. ئەو داماوە لە ترسا بێهۆش بوو. یەکەم کە ڕای کردبوو لە تاریکی شەو داون بوو، بەڵام هاواری دەکرد و بەرەو لای کالووی دەڕۆشت. دانیشتوانی قەڵاکە جگە لە کالووی و پیاوەکانی نەبوون. لە هاوارەکانی ئەو پیاوە ئاگادار بوونەوە. ئەو دوانی تریش بۆ ئاگاداربوون لە هۆکاری هاوارەکەی هاتبوون کە گیرۆدەی مردووە زیندوەکان بوون و یەکیان بێهۆش بوو، ئەوی تریان ڕای کرد. ئەوانی تریش بە هەمان شێوەم هاوارەیان بیستە بوو. لەوەش گرنگتر ئەوەی ڕای کرد بۆ هاواری دەکرد و دەیکێشا بەسەری خۆیدا و بە شێوەیەکی هەڕەمەکی وشەی دەهێنایە سەر زمان کە هیچی لێ حاڵی نەدەبووین. یوری کە ئەم بارودۆخەی بینی وتی ڕەشاشەکە ئامادەکە. ئەگەر پێکەوە بێن ئیتر ناترسن و بۆ دەرخستنی ڕاستی هەوڵ دەدەن. لە ئەمان کات کە نەم دەتوانی لە پێکەنینی خۆم ڕێگری بکەم، بارودۆخێکی گونجاو نەبوو پێویستی بە پێکەنین بێت. نیکی و ئەمانەوە گرفتار بووبوون. هەموو بیر و سەرنجی من لای ئەوان بوو. دەترسام. نەکا کالووی هەوەسباز بە هاندانی سینگۆلا کە لە من دڵی خوێنی بوو دەست درێژی بکاتە سەر هەردووکیان یان یەکێکیان و شیرازەی ژیانم تێک بدا. بەم هەموو ناڕەحەتی فکر و خەیاڵە لەو جل و بەرگە سەیرەدا لەو شوێنە ترس ئەنگێزەدا کە لە ناخی من و ڕەنگە یوریش ترسی دروست دەکرد، هۆکارێک بۆ پێکەنین نەبوو. بەڵام ڕاکردن و ترسی ئەو دوانە ئەوەندە سەرنجڕاکێش و سیر بوو کە هەر کەسێکی تریش لە جێگای من بووایە نەیدەتوانی لە قاقاو پێکەنین ڕێگری بکە. یوری لەگەڵەوەی وشک و بێهەست بوو دەستی کرد بە پێکەنین، بەڵام کەمتر لە من پێکەنی تاوەی سپی پۆشێکی تر دەرکەوت. من ماوەیەک نەمتوانی هیچ گومانێکم هەبێت و دەبێت بڵێم زۆر درەنگ هەستم پێ کرد کە ڕەنگە ئەویش دەستەی خۆمان بێ. لەبەرەما ترسام و خۆم خستە پشتی یوری وتم یوری پێم وەبێ ئەمە ڕۆحێکی ڕاستەقینە بێ. یوری دووبارە قاقای لەداوتی مەترسە، ئەویش لە خۆمانە. کاتێک نزیک بوویەوە زانیم کە یوری ڕاست دەکا. کەسێک کە لە ئێمە نزیک دەبوویەوە فرانچی بوو. کاتێک گەشتەیەک هەنگاوتی لە باش ڕێگایەکەوە هاتنە ژوور. یوری پرسی ئەوان لەکوێن؟ فرانچی وتی ئاگرەکان نابینی؟ ژمارەیان زۆرە و لە بەرژەوەندیدا نییە ئێمە هێرش بکەین. یوری وتی دەبێت چی بکەین؟ فرانچی وتی دەبێت چاوەڕێ بین تا ئەوان بەرەو لامان بێن. ئێوە ڕێگەی باشتان هەڵبژاردووە. ئێستا و کەسە دەڕوات و هەموو شتێک بۆ کالووی باز دەکا. من هاوڕێکانی خۆم باش دەناسم. ئەوان لە دزی و پیاو کوشتن زۆر بەتوانن، بەڵام بە هەمان ئەندازە خوڕافاتین و لەگەڵەوەی چیرۆکی دەرکەوتنی ڕۆحەکان ببیستن یان ڕادەکەن یان ئەوەندە دەترسن کە توانای هیچ کارێکیان نامێنێ. دوای چەند ساتێک بێدەنگی کە سەیری دەوروبەری خۆی کرد درێژەیدا. ئێوە سوودەبن، ڕووداوەکان بە قازانجی ئێمە دەبێ. یوری پرسیاری کرد ئێستا دوو هاوڕێکی ترمان لەکوێن؟ چی دەکەن؟ فرانچی وتی ئەوانم لەسەر دیوار داناوە کە لەگەڵ دەرکەوتنی مەترسی ئاگایان لە پشت سەرمان بێ. هاوڕێکانی من عادەتیانە هەمیشە لە پشتە سەرەوە دوژمن لە پێیەخەن. هێشتا گفتوگوی ئێمە تاوە نەبوو کە دەنگی پێی چەند کەسێک بەگوێ گەشت. دەنگەکە بەردەوام نزیک دەبوویەوە. هەرچی نزیکتر دەبوون دەنگی قاچی ئەوان لە سەربەردی فەرشکراوی حەوشەوێرانەکە باشتر بەگوێ دەگەشت. قسەیان دەکرد و لە دوورەوە نەمان دەزانی چی دەڵێن. هەمویان قسەیان دەکرد و ڕەنگە خۆشیان نەیان دەزانی چی دەڵێن و چی دەویستن. قاوەقیژیان بەگەڕخستە بوو. دیار بوو دەنگەدەنگ دەکەن تا لە ڕادەی ترسیان کەم ببێتەوە. فرانچی سێری دەوروبەری کرد و بارودۆخی هەڵسەنگاند و بە خێرایی وتی گوێ بگرن. یەکێک لە ئێمەسیانە دەبێت جیا ببێتەوە دوورکەوێتەوە. من دەمێنمەوە. لە ئێوە دوانەی کامتان خۆبەخشن؟ پرسییم بۆچی دوورکەوێتەوە؟ چونکە مردووەکان تەقە ناکەن. ئەگەر ئەوان بەرەولای ئێمە هاتن و یانویستیان تەقە بکەن، ئەو کەسی لە تاریکیدا خۆیدا شاردووە دەبێ بەرگری لەم دوانەی تر بکە. وتم من خۆبەخشم، دەبێت چی بکەم؟ فرانچی وتی باڵا پۆشە سپێکەت فڕێدا کە لە تاریکیدا نەبینرێ. لەوێ چەند ژوورێکی لەیە. بڕۆ لە ناو ژوورەکاندا خۆت داشارە. خێرا بەڕاکردن ڕۆژمەناویەکێک لە ژوورەکان، بەڵام لە دەرگا و دیوار و تاریکی دەترسام. گومانم دەکرد ڕەنگە مردۆ ڕاستەقینەکان بێنە سەر وەخت و بمکوژن. نازانم، من ئەوەندە ترسنۆک بۆ میان هەر کەسێکی تر لە جیاتی من بۆیە بە هەمان ئەندازە ترسا. بەرحاڵ لە پشت دەرگاکە خۆم داشارد. بە جۆرێک لەگەڵ بوونی تاریکی فرانچی و یوری و ئەو تاقمەی نزیک دەبوونەوە بە جوانی دەمناسینەوە. ڕەشاشەکەم ئامادە کرد تا بە خێرایی بەرگری لە هاوڕێکانم بکەم. ئەوان دەنگەدەنگ دەهاتنە پێش. یەکیان لە پێش هەمویانەوە بوو. چرایەکی بچووکی لەدەستدا بوو کە لوولەکەی شکا بوو.
دووکەڵاوی بوو بە دژواری ڕووناکیەکی کەمی بەدەوردا بڵاو دەکردەوە و کاتێک گەشتە ڕێڕەوەکە هەیکەلی هاوڕێ بێهۆشەکەی خۆیان لەوێدا بینی و لا دەوری کۆبوونەوە. وا دیار بوو کەسی ئاماژە پێدرا و تازە هۆش خۆی هاتبوو، چونکە لەگەڵەوەی دەستیان بەشانی داهێنا چاوەکانی کردەوە و سێری دەوروبەر و ڕوخساری هاوڕێکانی کرد و پەنجەی بەرەو ڕێڕەوی تاریک و ئەنگوستە چاوەکە بەرز کردەوە وتی ئەمە لێرە ڕۆحی سپی فەرماندە لەگەڵ ژن و مناڵەکانی ڕۆحەکانم بینی ئەو دووبارە بێهۆش بوویەوە. من لە شوێنەکەی خۆمەوە دەنگی کالویم بە جوانی ناسیەوە کە دەیوت چ پیاوێکی ئەحمەق، مرۆڤ کە دەمرێ ئیتر زیندوو نابێتەوە. ئەم قسە قۆڕانە چییە؟ سیرکەن چۆن ئەم شۆ ئێمەیان کردۆ بە گاڵتەجار، ناهێڵن ئەم شۆ بگەینە ڕۆژ و بگەینە جەهەنەمێکی تر. بەڕێکەون دەزانم چۆن لەگەڵ ئەو ڕۆحانەدا مامەڵە بکەم کە هیچ کات ئارەزوی هاتنە دەر لە گۆڕستان نەکەن. کەسێک کە چراکی بەدەستگرتە بوو لە یەک هەنگاوی ڕێڕەوەکەدا هەوەستا و خۆی لە پشت سەری ئەوانی تر داشارد. کالوی بە تۆڕەییەوە ئاوڕیدایەوە و یەخەی گرتەوەتی بەدبەخت، مەگەر نابینی کە چرا یەک دانێ و ئەویش لە دەستی تۆدایە بۆ دەڕۆیتە دواوە، لە چیە ترسی؟ ئەو قیافەیەکی تایبەتی بەخۆی گرت و بە شێوەی پارانەوە وتی کالویی بمبورە، داوای لێبوردن دەکەم، ژن و مناڵم هەیە. کالویی کە لە ترسی ئەو زیاد لە ڕادا تووڕە ببوو بە مشت کێشای بەسەریدا چراکەی لێگرت و دای بەدەستێکێکی تروتی بڕۆ پێش، دوو هەنگاو لە پێشەوە بڕۆ تا ڕێگە ڕووناک ببێتەوە. ئەوانی تریش بە دوایاندا هاتنە ناو ڕێڕەوەکە، بەڵام هێشتا چەند هەنگاو نەڕۆشتە بوونە پێش کە ڕووبەڕووی ڕۆحەکان بوونەوە. ئەی هاوار چ دیمەنێک! کالوی ئەوەی بیستبووی و گومانی دەکرد گاڵتەیە، گومانی دەکرد ئەوان تووشی خەیاڵ و وەهم بوون و بەهۆی زاڵبوونی گومان و وەهم مۆتەکە و ڕۆح لە بەردەم خۆیاندا دەبینن. دەوروبەرەکانی تا ڕادەیەک باوەڕیان بە قسەی ئەو کردبوو، بەڕاستی باوەڕیان بوو کە ڕۆح لە ئارادا نییە و ترسی ئەوانی تر بێبنەمایە. بارودۆخی یەکیان سیر بوو. کالوی وەستا بە چاوی کراوە و نیگا لێوان لێوەکان لە سەر سوڕمان زەق لە هەیکەلی سپی و ئەو کونانەی چاوی فرانچی و یوری لە پشتەوە دەدرەوشایەوە ڕوانی. دەمی کرابووەوە، توانای هیچ کارێکی نەبوو، قسەکردنیشی لەبیر چووبیەوە. لەوەش گرنگتر ئەو کەسەی چراکەی بەدەستەوە بوو دەستی کرد بە لەرزین. دەستی ئەوەندە دەلەرزی کە چراکەی تەکان دەدا و ڕووناکی لەسەر ئەندامی سپی و ترسێنەری فرانچی و یوری سەمای دەکرد و سێبەرێکی تۆقێنەری دەخڵقان. ئەوانیتر بارودۆخیان خراپتر لەو دوانە بوو. لامان ساتی یەکەمی ڕوبەڕووبوونەوە چواریان کە لە ڕێزی دواوە بوون بەپەلە لە ڕێڕەوەکە ڕۆشنە دەر و ڕایان کرد. دەنگی قاچیان لەسەر بەردەکانی حەوشە دەبیسترا کە بە خێراییەکی نەشیا و بێگومان ڕایان دەکرد. چنچرکەیەک تێپەڕی. یوری و فرانچی وەک بڵێ ڕاهێنانیان کردبێ شێوازێکی یەکسانیان بوو نەدەجوڵان. بێدەنگێکی سیر بەسەر و شوێنەدا زاڵ ببوو. ئەگەر زێدەڕۆیم نەکردبێ لەو بێدەنگێدا من دەنگی لەدانی دڵی کالوی و هاوڕێکانی بەتایبەت ئەو کەسەی چراکەی هەڵگرتە بوو دەمبیست. منیش لە تاریکیدا ئامادەی تەقەکردن بوو، چونکە هەر سات چاوەڕوانی ئەوە دەکرا کالویی ورەیەک بەخۆی بدات و بۆ دۆزینەوەی ڕاستی بڕواتە پێش. دڵنیا بووم کالویی چونکە کەمتر دەترسێ پەردە لەسەرم نهێنیە لا دەبات و بەپەلە باڵا پۆشە سپیەکەی سەر فرانچی و یوری لا دەبات. ئەم گومانە چاوەڕوانی من بوو، بەڵام فرانچی بۆ ئەوەی زووتر بەم دیمەنە پێکەنی ناویە لە هەمان کات ناڕەحەت کرد و ترسێنەرتر کۆتایی بێنێ لە ناکاو وەک گورگ لوراندی. لوراندنی فرانچی ئەوەندە سروشتی و چاوەڕوان نەکراو بوو کە ئەگەر مرۆڤ لە دوورەوە دەیبیست بێشک گومانی دەکرد گورگ دەلورێنێ. ئەم لورەیە بە هەمان ئەندازە کە سروشتی دەهاتە بەرچاو چاوەڕوان نەکراویش بوو. لەگەڵەوەی فرانچی لوراندی کەسێک کە چراکەی لەدەستدا بوو ڕۆشتە دواوە و قیژاندی و هەردوو دەستی بەرز کردەوە. لە ئەنجامدا چراکە تەنیا هۆکاری ڕووناکی بوو کە لە دەستی کەوت و ورد بوو. نەوتەکەی ڕژا و ئیدی کوژایەوە. کەسی ترا بەدەست ڕای کرد و دوانسیانێک لە هاوڕێیانی کالویی لەگەڵ خۆیان برد. کالویی خۆشی ترسا بوو و ڕەنگە دەلەرزی. بۆ ڕێگرتن لە ترس و ڕاکردن ئەوانی تر چەند مشتولەقەیەکی بۆ ناردن، بەڵام لەکوێ مشتولەقە دەیتوانی لە ڕاکردنیان ڕێگری بکە. کالویی کاتێک هاتە خۆی کە لە بەرامبەر دوو ڕۆحی سپی پۆش تەنیا مابوویەوە و هەمویان ڕایان کردبوو. چەنەنگاوێک ڕۆشتە دواوە کە گەشتە کۆتایی ڕێڕەوەکە تفەنگەکەی خستە سەردەست کە تەقەیان لێ بکە. یوری و فرانچی لەسەر باوەڕ بە من تەکانیان نەخوارد و ئەو ئارامشە بوو کە زیاتر بووە هۆی ترساندنی کالویی. من خێرا تەقەم لە کالویی کرد و ئەو ئەحمەقە بە گومانی ئەوەی لەلایەن ڕۆحەکانەوە تەقی لێیەکرێ دووسێ جار قیژاندی و ڕای کرد.
هەموو ئەم ڕووداوانە یانی لە هاتنی ئەوان تا ڕاکردنی کالویی زیاتر لە 4 تا 5 خولەکی نەخایەن. کاتێک لە ڕێڕەوەکە دوورکەوتنەوە و دووبارە بێدەنگی فەرمانڕەوا بوو، قاقا و پێکەنینی ترس ئەنگێزی یوری و فرانچی دەنگیدایەوە. ئەو دوانە پێدەکەنین و دەنگی قاقایان بۆ هەموو شوێنێک دەڕۆشت. من بە خێرایی نزیک بوومەوە و چونکە نیگەرانی نیکی و ئەمانەوە بوومتم بۆ وەستاون و پێیەکەنن. دەبێت چی بکەین؟ فرانچی وتی هەموو شتێک تەواو. ئەوان 1 ساتی تر لەم قەڵایەدا نامێننەوە. هێشتا قسەکەی تاو نەبوو کە دەنگی گریانی مناڵێک بیسرا. ئەمجارەیان گاڵتە نەبوو. کەسەی دەویست هەڵمان خەڵەتێنێ. منیش تەنیا بووم کە بڵێم وەهم و خەیاڵە. هەرسێکمان گریان و لاڵانەوەی مناڵێکمان بیست کە دایەدایی دەکرد و دوای ئەوە دەنگەدەنگێکی ترس ئەنگێزی بەگوێگەشت. فرانچی قۆڵی گرتمەوتی بە خۆشحاڵیەوە کاری ئێمەش تەواو بوو. ئیتر نابێت لێرەدا بمێنینەوە. ئەمجارەیان گاڵتە نییە. با بڕۆین. هەرسێکمان بەرەو ڕووناکی ئاگرێک کە کالوی و هاوڕێکانی هەڵیان کردەبوو بەڕێکەوتین. بۆ هەر شوێنێک دەڕۆشتین دەنگی مناڵەکە دەبیسرا. لە هەموو شوێنێکی قەڵا دەنگی قەرەباڵغی بەگوێ دەگەشت و ترس وەک کارەبا هەموو گیانوی داگرتە بوو. بەڕێکەوت کاتێک گەشتینە نزیک شوێنی ئەوان کاوان ئەسپەکانیان ئامادە کردەبوو دەیانویست لە قەڵا بڕۆنە دەر. دەرگای ڕۆژاوای قەڵاوێرانەکانی وەکراوە بوو. سوارەکان بە پەلەوە ترسابوون و کالویی دەبووە یەکێک سوارەکان لە سەرجسترێکی کۆن تێپەڕێنێ. لە تاریکی ئەنگوستە چاوی شەو ئەوان ئێمەیان نەدەبینی و ڕەنگە ئەوەندە سەرنجیان نەدەدا تا ئێمە ببینن. بەڵام چاوی ئێمان لە هەموو شوێنێک بەدوای ونبووەکانمان دەگەڕا. لە پێش هەمویانەوە سینگوالان بینی کە دەستی نیکی و ئەمانوی بەستە بوو، تەنافێکی گەورە و ئەستوری لە قۆڵی ئەوان بەستە بوو، خۆی تەنافەکەی بەدەستگرتە بوو. من لە بینینی ئەوان بەڕادەیەک دەست و پێی خۆمون کرد و کە بە ئیرادە قیژاندم. نیکی ئەمانۆ، نیکی ئەمانۆ. فرانچی لە شوێنەکەی هەستا تا دەمەم بگرە، بەڵام بەداخەوە درەنگ ببوو. کالوی و سینگوالا و ئەوانی تر دەنگی منیان بیستە بوو. بارودۆخ گۆڕا. دزەکان کە لە کاتی ڕاکردندا بوون لە ناکاو وەستان و هەستیان کرد کە خەڵەتاون. هەرچەندە ئەگەر من قسەم نەدەکرد ئەوان سوار دەبوون و دەڕۆشتن و لە تاریکیدا ونمان دەکردن. بەڵام هەرچی بوو کارەکەم هەڵە بوو. ئەم کارە نەزانانەی من بووە هۆی گۆڕانی بارودۆخ. کالوی هەوساری ئەسپەکەی ڕاکێشا و وەستا و ڕووی کردە هاوڕێکانی وتی بینیتان من هەڵە ناکەم. ئەوان فێڵیان لێکردین. بەڵام هێشتا کات دەدەست نەچووە. خێرا دەمانچەکەی دەرهێنا و خۆی خستەکی و ئەمانەوە هەوڵی دەدا. بەڵام نیکی ڕەنگە کە پێشتر تەنافەکەی دەستی شل کرده بوو بە بیستنی دەنگی من لە ناکاو دەستی ڕزگار کرد و چنگی لە ڕوخساری سینگوالا گرت و پەڕیە ناو چاڵی ژێرجسرەکە. دڵم داکەوت چونکە چاڵەکە قوڵ بوو. پێشتر ئەوەیان پڕ لە ئاو دەکرد کە هێرشبەران نەتوانن لە قەڵا نزیک بکەونەوە و شتێکی سروشتیە کە قۆڵایی چاڵ لە بەرزایی سوارێک بە ئەسپەکەیەوە دەبێت زیاتر بێ. لای خۆمان دانا کە دەست و قاچی نیکی دەشکێ. ئەمانۆش دەستی خۆی کردەوە چونکە کاتێک نیکی دەستی خۆی کردەوە تەنافەکەی دەستیان شل بوو. ئەویش توانی گریەکەی دەستی بکاتەوە. سینگوالا بۆ گرتنی نیکی هەوڵی دەدا. کامانۆ ڕای کرد و هاتە لای من. کالوی لە شوێنەکەی هەستا تا بیگرێ. بەڵام ئەمانەوە بە مشت کێشای بەناو چاویدا. کالوی تفەنگەکەی بەرز کردەوە. لە تاریکیدا چەند جارێک تەقی لێ کرد. بەڵام خۆشبەختانە هیچیان بەر ئەمانۆ نەکەوت. سینگوالا نیکی لە چاڵەکەدا بەجێ هێشت و بەدوای ئەمانۆدا ڕای کرد و نەیتوانی ئەو بگرێ. یەک خولەک دواتر ئەمانۆ وەک قارەمانێکی چاونەترس لە ژێر بارانی گولە خۆی بە من گەیان. شەڕ و پێکدادانێکی سەیر دەستی پێکرد. ئێمە بەڕەشاش و ئەوان بەتفەنگ. گولە وەک ئەستێرەی کلکدار لە ئاسماندا دەبینرا کە بەم لاولادا دەڕۆشتن. شەڕ و پێکدادانێکی سەیر دەستی پێکرد. ئێمە بەڕەشاش و ئەوان بەتفەنگ. گولە وەک ئەستێرەی کلکدار لە ئاسماندا دەبینرا کە بەم لاولادا دەڕۆشت. کالویی کە بارودۆخی بەخراببینی بە شێوازی هەمیشەی خۆی دەستوریدا لە پشتەوە هێرشمان بکەنە سەر. بەڵام یەکێک لە هاوڕێکانی ئێمە کە لەسەر دیواری قەڵاکە خۆی داشارد بوو سیانی لەوان کوشت و پلانەکەی کالویی پوچاڵ کردەوە. کالویی و هاوڕێکانی لە شوێنێکی خراپ گیریان کردەبوو. نەڕێگەی هەڵاتنیان بوو نێدەیانوێرا هێرش بکەن. بەیانی نزیک دەبوویەوە. ئەو خۆی باشتر دەیزانی لە ڕووناکی ڕۆژ ئێمە کە ڕەشاشمان پێ سەر دەکەوین. هەی ئەگەر تەقەکردن ڕانەگرن ئەم کچە ئەمازۆنی دەکوژن. لولەی تفەنگەکەم ئێستا لەسەر ناوچاوێتی. بەڵام ئەگەر پاشەکشە بکەن و ڕێگەمان بدەن بڕۆین ئەم کچە لێرەدا بەجێ دێڵین و دەڕۆین. من دەمزانی نیکی لە خەنەکەکەدا خۆیدا شاردووە و بەدەست ئەوانەوە نییە.
بە فرانچیم وت و ئەویش لە وەڵام داوتی شتی وا ئەگەری نییە، چارەیەکتان نییە جگەلەوەی تفەنگەکانتان دانێن و دەست بەرز بکەنەوە ورد بە دیوارەوە بوەستن. کالووی وتی درۆ ناکەم، سیرکەن، ئەمە کچە ئامازۆنیەکەیە، ئەمەش تفەنگەکەی من کە لەسەر ناوچاوی ئەوە، گیانی بکڕنەوە ڕێگای ڕۆشتنمان پێ بدەن، پیاوانە بەڵێن دەدەم کە بەجێ بێڵین. کالووی ڕاستی دەکرد و نیکی جوانی من لە دەستی ئەودا گرفتار ببوو. نەمدەزانی دەبێت چی بکەین. دڵنیا بووم کالووی درۆوەکە، لە کوشتنی نیکی ناتوانێت چاو بپۆشێ. ئەگەر ڕێگەمان دەدان بە خێرایی سوار دەبوون و دەڕۆشتن. چارەنووسی نیکیش دیار بوو، ئەویان دەبرد و بە گولەیەک مێشکیان دەپرژان. فرانچی وتی ئەو درۆ دەکات، نابێت هەڵخەڵەتین. یوری وتی دەبێت چی بکەین؟ کالووی بەدەنگی بەرز وتی تا 20 ژمارە کاتتان پێدەدەم، کاتمان نییە، خێراکەن و زووتر بڕیار بگرن. لە ئێستاوە دەست پێیەکە. 1 2 3 4. لێدانی دڵی منیش بە هەمان ڕادە تونتر دەبوو، پەرێشان دەبووم. ئەو ژمارانەی کالووی دەیژمارد وەک پیکێکی پۆڵاین بەرمێشکم دەکەوت و لە گوێچکەمدا دەزرنگایەوە، وەک بڵێ ناقوی چەند کڵێسەیەکی گەورە لە بنگوێمدا لێدەن. زمانم وشک ببوو، دڵم بۆ نیکی دەسووتە، چونکە دڵنیا بووم نیکیم لەدەست دەڕوات و چ ڕێگای هەڵاتنیان پێ بدەین و چ هێرش و بەرگری بکەین. کالووی ئەو کچە بێگوناحە ئامازۆنیا بە گولەیەک دەکوژێت و مێشکی دەپرژێنێ. لە هەموو دژواریەکانی ژیان تەنانەت ئەو ساتە قەیرانی مەترسیدارانەی لەگەڵ مردن هەنگاوێکمان لە نێواندا بوو، کەمێکی وا لە دڵما دەمایەوە و دەلاقەیەک لە تاریکی سوچە تاریکەکانی دڵی ڕۆشن دەکردم. بەڵام لەو شەوە ترسناک و مەرگ هێنەرە کەنیکی وەک چۆلەکە گرفتاری چنگی شاهینێکی وەک کالووی ببوو، هیچ هیوایەکم بە ڕزگاری ئەو نەبوو. هۆی ڕەشبینی زیاد لە ڕادەی من ئەوە بوو کە کالوویم دەناسی و بە ئەخلاقی ڕۆحیەتی باش ئاشنا بووم. دزەکان و ڕێگرەکان لە هەموو شوێنێکی دنیا، چ لە ڕۆژ هەڵات و چ لە ڕۆژ ئاوا، چ لە وڵاتە پێشکەوتوەکان و چ لە وڵاتە دواکەوتوەکان، ئاسیای ڕۆژهەڵات و باشوور، ئەخلاق و هەڵسوکەوتی هاوشێوەیان هەیە و لە دڵڕەقی و بێبەزەییدا یەکسانن. لەم شێوەیەشدا چۆن دەمتوانی بە ڕزگاربوونی نیکی لە چنگی کالووی خوێنخۆر هیوادار بم. گریمان لەسەر داوای من فرانچیش ڕازی دەبوو، ڕێگەی بۆ هەڵاتنی ئەوان دەکردەوە. ئایا گومان دەکەم کالووی پابەندی بەڵێن و پەیمانی خۆی بێت و نیکی بەربدات؟ چه گومانێکی پوچ! ئەو دەویست فێڵمان لێ بکات و من لەگەڵەوەی خۆم دەمزانی بۆ چۆنی فرانچیم پرسی. فرانچی وتی ئەو درۆ دەکات، نابێت بە قسەکانی هەڵخەڵەتین. هەمووان بیروان دێشانە لە چەند چرکەیەکی کووردا بە مێشکی مندا هات. کاتێ هاتمە خۆم کە کالووی ژمارە 8 بژاردە بوو. 5 6 7 8. بێدەنگێکی قورس باڵی بەسەر هەموو شوێنێکدا کێشا بوو. هەناسەکان لە سینەدا زیندانی و چاوەکان لە کالووی دەڕوانی. هەوا کەمێک ڕووناک ببوویەوە و من لە ڕووناکی کەمڕەنگی بەیانی ڕوخساری نیکیم باش دەبینی. چاوە جوان و شەهلایەکانی لە من بڕابوو. من لەگەڵ تاریکی ڕێژەی هەوا و دووبارە مامەوە. پەردەیەکی ڕوونی فرمێسک کە چاوە دڵگیرەکانی داپۆشی بوو بینیم. ئەگەر بڵێم پەردەیەکی ناسکی فرمێسکی حەسرەت و بێهیوایم لە چاوی دابینی، درۆم نەوتووە و ئەگەر بڵێم لە زمانی نیگاکانی ئەو دەگەشتم، زێدەڕۆیم نەکردووە. دەدوت نێکی جوان دەیویست لەو ساتە کورتانە ماڵ ئاوایم لێ بکە. بە زمانی نیگا هەندێشتی دەوت کە لە ترسی درێژبوونی بابەتەکە ئاماژەیان پێنادەم و ئەویش دەستی لە گیان شۆر دەبوو. بەڕاستی دەیزانی ڕزگاری ئەو لە دەستی ئێمەدا نییە و تەنیا موعجیزە دەیتوانی ببێتە هۆی ڕزگاربوونی. ئایا ئەم موعجیزەیە هیچ کات ڕووی نەدەدا؟ کێ دەزانێ؟ داهاتوو نیکی بە چە ڕووداوێت پڕە. لەگەڵەوەی لەو ساتە هەستیارانەدا لەوەی کە ڕووی دەدا ئاگادار نەبووم و تەنانەت گومانی شم بۆ نەدەبرد و بیرم لێ نەدەکردەوە. کالووی دەیبژارد و دانەدانا ڕۆشتە پێش تا گەشتە 19. لەم کاتەدا کەسێک گۆستا و سەیرێکی ڕۆژهەڵاتی ئاسمانی کرد. دەدوت دەیەوێت دەرفەتی زیاترمان پێ بدا. 19 و 20 تا 19 بژارد. کاتان نییە. لەگەڵەوەی دوایین ژمارە لە دەمم بێتە دەر، پەنجەم لەسەر پەلە بتکەکە فشار دەدەم. ئەمڕۆ بۆ نیوەڕۆ و شەو خواردنی مێشکی پرژاوی کچێکی جوانی ئامازۆنی ئامادە دەکەم. سینگوالا بە بیستنی ئەم قسانە قاقەی لەدا. دەدوت دەیەوێ بەو قاقا ماناداری خۆی بکاتە سەر برینەکانم و ئازارم بدا. کالووی پێکەنی وتی هەوا ڕووناک دەبێتەوە، دەرفەتان نییە. دووبارە دەڵێم 18 19
بەڵام هێشتا دوایین وشەی 19 لە لێوی دەرنەچبوو کە لە ناکاو قیژاندی. بە دەوری خۆیدا سوڕا و سیلاحەکەی لێکەوت و کەس نەیزانی کالووی چی بەسەر هات و بۆ قیژاندی و بۆ نیکی نەکوشت. هۆکاری قیژاندنی کالووی بۆ ئێمە نادیار بوو، سیر بوو، نەخۆیشی زانی و نەدەوروبەری هەستیان پێکردو. ئێمە کە ڕووبەڕوویان وەستا بووین ئاشکرا بوو کە کالووی برینێکی قورسی بەرکەوتووە، بەڵام کەس نەیدەزانی کێ برینداری کردووە. ڕەنگەیەوە باش دەزانن و لە ماوەی داستانی چەندین ساڵەی ژیانی ئێمە هەستان بەوە کردبێ کە کچانی ئەمازۆن بێ ئەندازە زرنگ و شیارن. ڕەچەڵەک و شوێن و ژیان و تایبەتمەندیەکانی ژیانی ئەوان وا پێویست دەکا کە هۆش و زیرەکی لە ڕادەبەدەریان بێ. نیکی و ئەمانەوە لەوان وشیارتر و لە ئۆنا کە کوژرا نمونەیەکی دیاری ژنە وشیارەکانی ئەمازۆن بوو. کاتێک باوەڕتان بەمە هەبێ لە بیستنی ڕووداوەکەی خوارەوە زۆر سەرتان سۆر نامێنێ. هێشتا من و ئەوانی تر نەمان دەزانی چی بووە. هەرەوەندە زانیمان کالووی قیژاندی و بە دەوری خۆیدا سوڕا و تفەنگەکەی لێکەوت و ئاوڕی بۆ لای هاوڕەکانی دایەوە. لە من کات چەمایەوە و بەشێک لە پێشەوەی جەستەی گرت. ئەوەی ئێمە لە سەرەتادا بینیمان ئەمە بوو، بەڵام لەسەر سوڕمان نەهاتە بووینە دەر کە دەنگی بیگرن بەرز بوویەوە و بە دوایدا چەند گول لە یەک تەقێنرا کە بەڕێکەوت یەکیان لە بنگوێ من تێپەڕی. نیکی لەگەڵەوەی کالووی لەم بارودۆخەدا بینی خۆی خستە ناو چاڵە قوڵەکە و لە پشت برد و چاڵەکان خۆیدا شارد. دەنگی بیگرن بۆ نیکی بوو. تاقمێک لە دەوروبەری کالووی کۆ ببوونەوە و تاقمێکیش لەگەڵ سینگوالا بە دوای نیکیدا ڕایان دەکرد و تەقەیان دەکرد. نیکی بە شێوەیەک ئەوانی ناکاو گیر کردبوو ڕای کردبوو کە تەنانەت ئێمەش کە چاومان تێبڕی بوون نەماندی بۆ کوێ ڕۆشت و لەکوێدا خۆیدا شارد. دوایین بەشەکانی شەو پشتیوانی لە نیکی کرد و ئەوەی لە ناو سینەی خۆیدا شاردەوە. ڕەنگە ئەگەر یەک خولەکی تر ئەو ڕووداوە درەنگ دەکەوت نیکی دەکوژرا. فرانچی کام بارودۆخەی بینی قیژاندی وتی مەهێڵن بە دوای نیکیدا بڕۆن. هێشتا قسەکەی تاو نەبوو کە ڕەگباری گولەکانی ئێمە ڕووی تێکردن و یەکەم کەس کە بوێری زیاتری لە خۆی نیشاندا بوو کوشتمان. سینگوالا خۆی خستە پشت دیوارە وێرانەکە. ئەو دوانەی تریش لە بەدواداچوونی نیکی دەستیان هەڵگرت و بەڵام ئێمە دڵنیا بووین نیکی لەو دەوروبەرەدا خۆیدا شاردووە و تا ئەوان نەڕۆن ناتوانێ خۆی نیشان بدا. هەر بۆیە لە تەقیکردنی زۆر خۆمان بەدوورگرت کە نەکا لە تاریکی گولەکانمان بەرنیکی بکەوێت. فرانچی وتی چاوەڕێ بکەن، یەک دوو خولەکی تر هەوا بە تەواوی ڕووناک دەبێتەوە. قسەکەی تاو نەکرد چونکە دەنگی نیکیمان لە پشت سەری خۆمان بیست کە بەدەم بزەوە وتی من هاتم. ئاوڕم دایەوە و لە شادیدا نیکیم لە ئامێز کرد چونکە ئەو لە چنگاڵی مەرگ گەڕابوویەوە و گیانێکی تازەی بوو. فرانچی بەدەست کێشای بەشانی منداوەتی زۆر باشە، سیرکە کالووی کوژرا. کاوڕم دایەوە بینیم کالوویانە سەر زەوی ڕاکێشاوە و خەنجەرێک لە ژێر پەراس و سەرسکی چەقیوە، هێشتا دەریان نەیەناوە. یوری سەیری کرد و بەسەر سوڕمانەوە وتی ئەوە خەنجەرەکەی منە، دەبینی خۆم دەستکەکەیم بەستووە، خەنجەری من. و دواتر دەستی لە بەرگی خاڵی خەنجەرەکەی داوتی ئەی هاوار خەنجەرەکەم نییە، کێ خەنجەرەکەی منی بردۆتە ئەوێ، کێ کالووی کوشت؟ ئێمە بەسەر سوڕمانەوە سەیری یەکمان دەکرد، بەڵام ئەم بابەتە زۆر داپۆشراوە نەبوو چونکە من لەگەڵەوەی چاوم بە ئەمانەوە کە لەسەر سەکۆی وێرانەی ژوورێکی بێ سەقف و دیوار کەوتبوو کەوتی تێگەشتم کە دەستە گوڵی بە ئاوداوە و لەو پەڕی خوێن ساردی لەوێ دانیشتووە. پرسییم ئەمانۆ تۆ؟ ئەو بێدرەنگ وتی بەڵێ. من خەنجەرەکەی یوریم دەرهێنا و بەرەو سینەی ئەو پیاوە هاویشتم چونکە لەم کارەدا بەتوانام. ئەو پیاوەم کوشت و نیکیم ڕزگار کرد. نیکی خۆی ئاگای لە من بوو، دەزانی دەمەوێت خەنجەرەکە بەهاوم، بۆیە لەگەڵ بەرکەوتنی خەنجەرەکە ڕای کرد و هاتە لای تۆ. پێویست بوو وتەکانی بۆ فرانچی و ئەو پیاوەی تر وەربگەڕمەوە. فرانچی کاتێک زانی کالووی بەدەستی ئەمانەوە کوژراوە بێ ئیرادە بەرەو لای ڕای کرد و دەستی گوشی و پیرۆزبایی لێ کرد. بەڵام ئەمانەوە لەوەی فرانچی دەستی دەگوشێت و تەکانی دەدا حاڵی نەدەبوو، سەری سوڕما بوو کە بۆ وا دەکات. ئەمانەوە بە گیانبازی و چاونەترسیەکی بێوێنە هاوڕێ و ڕکەبەری عەشقی خۆی ڕزگار کردبوو لە کاتێکدا دەیتوانی ئارام دانیشێت و کاری نەبێ. بەم هەموو لە خۆبوردی و گیانبازیە کە بەرامبەر بە نیکی ئەنجامیدا بوو لە حەسوودیدا نزیک بوو بخنکێ.
من لەبەر چاوی ئەودانێکیم لا مێزگرتە بوو، دەیویست بگری و بقیژێنێ. بارحاڵ من بەنیکی و ئەمانەوە سەرقاڵ بووم کە فرانچی بەڕاکردن لە ئێمە جیابوویەوە و دوای ساتێک قیژاندی وتی تەقە بکەن خێراکەن ڕۆشتن. من میلی ڕەشاشم هێنایەوە و گەڕامەوە. ئەوان کالووییان خستە بۆ سەر ئەسپ و دەیان ویزرا بکەن. تەقەکردن دەستی پێکرد. ئەوان بە جوانی تەقەیان دەکرد و لە هەمان کات لەسەر ئەسپ غاریان دەدا و بەرەو دەرگا وێرانەکەی قەڵا دەڕۆشتن. ئێمەش هەنگاو بە هەنگاو بەدوایانەوە بووین. سینگوالا هەوساری ئەسپی هەڵگرت و کالووی گرت بوو کە لە ناکاو قیژاندی و لەسەر زین بەرز بوویەوە و کەوت. گولەی فرانچی دڵی کون کرد و کۆتایی بە ژیانی هێنا. فرانچی کاتێک سینگوالای کوشت لەژێر لێو بۆڵەیەکی کردووەتی حەرامزادە، تۆ لەگەڵما گەرم و گۆڕ بووی، تانی هێنیەکانم بدزیت و بە کالووی ڕابگەێنی. بەم شێوەیە ژنی کالوویش کوژرا و دزەکان کە فەرماندەکانی خۆیان بە کوژراو بینی تفەنگەکانیان بەرز کردەوە و لە پشت دەرگاکەوە تەسلیم بوون. هەوا تەواو ڕووناک بوویەوە و چاوی ئێمە تامۆدایەکی دوور لە هەموو شوێنێکی دەبینی. لە هاوڕێکانی کالووی 14 کەسما بوون و ئەوانی تر کوژرا بوون. ئەوان تفەنگەکانیان فڕێدا و فرانچی دوای ئەوەی تفەنگەکانی کۆکردەوە دەسووری دا کە خۆیان دەستی خۆیان ببەسنەوە. ئیتر کارێکمان بۆ ئەنجامدان نەبوو. ئەو کەسەش من دەست و دەمیم بەستە بوو هێشتا لە ژوورەکەدا کەوتە بوو. دەیناڵاند و ئاگای لە ڕووداوەکان نەبوو. یوری ڕازی نەبوو لە برسێتی و تینوێتیدا بمرێ. ڕۆشت و هێنایە لای ئەوانی تر. کاتێک هەتا و نوکی بەرزترین دیوارەکانی قەڵا وێران و شومەکەی ڕووناک کردەوە، هەمووان لەوێ دەرچوین و ڕێگای بیناکانی فرانچیمان گرتەوە بەر. ئەوەی پارە و زێر دزی بوویان فرانچی وەریگرتەوە. لە ڕێگادا یەکێک لە دزەکان خۆی گەیاندە لای فرانچی و لامان کات کە دەستی لە پشتەوە بەسرا بوو هەوڵیدا دەستی ماچ بکە. فرانچی پیاوێکی میهرەبان بوو، هێشتا گێژ و سەرسوڕما و کە پیاوێکی وا بەو هەموو لێبوردەیەی بۆ دەبێت دەستبێ. گومانی تێدا نییە کە شوێنی ناسازگار و ئەو فشارە بێزارکەرانەی زۆری بۆیەناوە. فرانچی ناچار بە مل ئەستوری کرد و بەڵام فشارە کۆمەڵایەتیەکان هەرچەندە تند و کوشن دەبێ، پیاوێکی عاقڵ و خوێنەوار و تێگەیشتووی وەک فرانچی مافی ئەوەی نییە دژی یاسا کۆمەڵایەتیەکانی یاخی ببێت و شەرافەتی خۆی بەدزی و بریندار بڕوشێنێت. بەدڵنیاییەوە لە خۆتان دەپرسن فرانچی لەگەڵ هاوڕێ خیانەتکار و پەیمان شکێنەرەکانی خۆی چی کرد؟ ئەوانی بەخشی و لە گوناحەکانیان خۆش بوو. دزەکانیش سوێندیان خوارد کە کالووی هەڵی خەڵەتاندون. سوێنیشیان بۆ فرانچی خوارد لەمە دوا پێی وەفادار بن. هەموو ئەم کارانە لە ناو دۆڵەکەدا ئەنجامیان گرت و فرانچی لەگەڵ دژایەتی کردنی من و یوری ئەوانی بەخشی و خۆی دەستی کردنەوە و یەک تفەنگەکانی پێدانەوە وتی هەموو دزە گەورەکانی دنیا بەدەست هاوڕێکانی خۆیان کوژراون. لە هەر 100 دزێکی گەورە و ناوداری مێژوو یەکێک بەدەستی پیاوانی دەوڵەت گرفتار بووە و سزا درراوە. منیش دڵنیام بەدەستی ئێوە دەکوژرێم، بەڵام بۆەوەی داهاتوتان بە ناجوامێری تاوانبارم نەکەن دەتان بەخشم و تفەنگەکانتان دەدەمەوە دەست. تەنیا چاوەڕێم لە بەرامبەرم هەموو جوامێری من ئێوەش پیاو بن و لەسەر بەڵێنەکەی خۆتان وەفادار بن. ئەمەش بزانن ئێوە دوای من کەم دەژین. ئەگەر من بکوژرێم ئێوە وەک مشک دەکەونە تەڵەوە، کەواتە لەبەر درێژی تەمەنی خۆتان گیانی من بپارێزن. دزەکان ئەوەندە بە قسەکانی فرانچی کاریگەریان لەسەردانرا لە کۆتاییدا چەپڵیان بۆ لەدا و هورایان کێشا. ئێمە لەگەڵەوەی زۆر برسی و هیلاک بووین، ڕێگەی گەڕانەوەمان بە هێواشی بڕێ و نزیک نیوەڕۆ گەشتینەوە ماڵەکان. هەرکەس ڕۆشتە سەرکاری خۆی. پاسەوانەکان وەک جاران دەستیان بە ئێشک گرتن کرد و ئوردو و قەرەباڵغی جارانی بەدەستهێنایەوە. خواردن زۆر زوو ئامادەکرا. مەڕێکیان برژاند و بە شەراب بۆ خواردمان. کاتێک خواردن تەواو بوو یوری ڕووی کردە فرانچی وتی زۆر باشە، لە میوانداری و ڕێزگرتنی ئێوە زیاد لە ڕادا سوپاس گوزارین. ئێستا ئەگەر ڕێگەمان بدەن دەمانەوێت درێژە بە ڕێگای خۆمان بدەین و بگەڕینەوە بۆ وڵاتی خۆمان. 6 ساڵە لە ئەمریکا و ڕووداوەکانی بێئاگین. فرانچی بە هیچ جۆرەی نەیدەویست بە ڕۆشتنی ئێمە ڕازی بێ. سوور بوو لەسەرەوەی هەفتەیەکی تر بمێنینەوە تا بۆ قەرەبووکردنەوەی ناخۆشیەکان بڕۆینە ڕاو و کاتێکی خۆش بگوزارێنین. بەڵام پێداگرتنی من و یوری بەتایبەت نیگاکانی نیکی و ئەمانەوە کە لەو شوێنە بێزار ببوون بۆ هۆی ئەوەی فرانچی ڕازی بێ. فرانچی وتی ئارەزووی خۆتانە.
ئێستا کە دەتانەوێ بڕۆن ڕێگەم بدەن بە ئەسب بتان نێرم و 2 کەس وەگڕێ نیشاندەر لەگەڵتانە بنێرم تا ئێوە بگەنە شاری سان سالوادۆر. هەڵبەت ئەوانتان نزیکی شار لەگەڵتانە دێن. دواتر ماوەی نێوان سان سالوادۆر تا ڕۆدیۆ جانیرۆ دەتوانن بە شەمەندەفەر ببڕن. ئێمە بەم پێشنیارە ڕازی بووین. فرانچی دەست بەجێ دوان لە دزەکانی بانک کرد و وتی بۆ سەفەری 4 کەس ئەسپ و خواردن و پێداویستیەکانی ڕێگا ئامادە بکەن. لۆجیانۆ و ساموئێل بۆ ڕێنیشاندان دەڕۆن. لەم ماوەی کە ئەوان دەیانویست ئەسپ و خواردن ئامادە بکەن، فرانچی ئێمەی بۆ ژوورە تایبەتەکەی خۆی بردو بۆ هەر کاممان دەستێک جلوبەرگی خاوێن و ئابڕۆمەندانی دانا. لە وەرگرتنی ئەم شتانە دوودڵ بووین، بەڵام جوان نەبوو خۆشەویستی فرانچی کە لەو پەڕی پاکیدا دەری دەبڕی ڕەت بکەینەوە. من و یوری بە جلوبەرگی کابۆ ئەمریکیەکان خۆمان پۆشی و نیکی و ئەمانۆش باشترین جلی ژنانیان لەبەر کرد. سەرتان سۆر دەمێنێ کە فرانچی ئەم هەموو جلوبەرگەی لەکوێوە هێناوە. جێگەی سەرسوڕمان نییە، ئەو دز بوو. هەر ماشینێکی دەدزی جانتای گەشتیارانەکەشی هەڵەگرت. ئەسپ و خواردن زۆر ئامادە بوون و ئێمە دوای ماڵ ئاوایی دە فرانچی و دزەکانی تر سوار بووین و بەڕێنوێنی لۆجیانۆ و ساموئێل بەڕێکەوتین. بەڵام سەفەرەکەی ئێمە بەم ئاسانیە بەردەوام نەبوو. ئەمانە و نیکی لە سواربوونی ئەسب دەترسان و هەرچەندە هەنگاو جارێکدا دەبەزین و پێیان باش بوو بە پیادە بڕۆن. ماوەیەک کە دەڕۆشتن هیلاک دەبوون و دووبارە سواری ئەسب دەبوونەوە. بەڵام هەر ئەوەندەی ئەسپەکان لەسەر چاڵێک دەپەڕینەوە دەیان قیژاند و دووبارەدا دەبەزینەوە. شەو گەشتینە ئاواییەک و لە شوێنێکی گونجاو داوەستاین. بەیانی پێشەوەی دانیشتوان بە ئاگابێنەوە بەڕێکەوتین، نەکا لۆجیانۆ و ساموئێل بناسنەوە. ئاوابوونی هەتاوی دووەم ڕۆژگەشتینە دێهاتێکی گەورە. لۆجیانۆ لە دوورەوە دێکەی نیشانداوتی ئەم دێ ئەوەندە گەورەیە دەتوانن وەک شار سەیری بکەن، بەڵام بەداخەوە بەهۆی بوونی باسکە من و ساموئێل دەبێت لێتان جیا ببینەوە. یوری پرسی لێرەوە تا سان سالوادۆر چەند ڕێگایە؟ لۆجیانۆ لە کاتێکدا دەستی بەردەگیرفانی وتی ئەم شەو لێرەدا دەمێننەوە و بەیانی کە ڕێکەوت نزیک نیوەڕۆ دەگەنە سان سالوادۆر. 35 کیلۆمەتر زیاتر ڕێگا نییە. من و یوری دەستمان بۆ ماڵ ئاواییکردن بەرەو لایەن درێژ کرد. بەڵام لۆجیانۆ لە جیاتی دەستی خۆی بەستەیەک ئەسکەناسی بەرازیلی خستە دەستمەوتی ئێوە هەرگیز بیرتان لەوە نەکردوێتەوە کە بۆ گەشتن بە ڕۆدیۆ جانیرۆ لەوێەوە بۆ ڕۆشتن بە ئەمریکا پێویستان بە پارەیە، وانییە؟ ڕەنگە ئێوە زۆر شتان پێبێ، بەڵام پارە نییە و بە دژواری دەبێتە پارە. بۆیە فرانچی ئەم پارەی لای مندانا کە لێرەدا پێشکەش بە ئێوەی بکەم. ئەو ڕاستی دەکرد. ئێمە تازە زانیمان بێپارە بووین. لە بەرازیل خۆڵی زێڕ و جاواهیرەکان بۆ ئێمە نەدەبووە پارە. پارەکەمان وەرگرت و جیا بووینەوە. لەوێەوە ڕووداوی تازەمان بۆ پێشهات، چونکە هەرچی زیاتر شوێنەواری شارستانیە دەردەکەوت. گرفتاریەکانمان لەگەڵ نیکی و ئەمانۆ زیادی دەکرد. ئێمە ڕاستەوخۆ ڕۆشتینە میوانخانەیەکی خاوێن و بچووک. ئەسپەکانماندا بە ئاخۆڕ و ڕۆشتینە ناو ساڵۆنەکە. هێشتا هەوا ڕووناک بوو کە دەستوری خواردنماندا. تازە دەوریەکانیان لەسەر مێزەکە چنی بوو کە خاوەن میوانخانەکە هاتە ژوور و بوونی چەند میوانێکی تازەی بینی شادمان بوو. دەستی بە میوانداری کرد و لە 1 سات پلاکی گوڵۆپەکانی داگیرساند و میوانخانە وەک ڕۆژ ڕووناک بوویەوە. لە ناکاو دەنگی قیژەی ئەمانۆ هاواری جەرگبڕینێکی بەرز بوویەوە. من بەڕادەیەک هەستام کە لە شوێنەکەم بەرز بوومەوە و دەستم بۆ دەمانچەکەم برد کە ئەگەر مەترسیەک لەسەر نیکی و ئەمانۆیە نەیهێڵم. نیکی بەڕاکردن بەرەو لای دەرگاکە ڕۆشت و خۆی لە پشت ئینجانەیەکدا شارد و لەوێ وەک پشیلەیەک کە لە ترسی سەگ خۆی مەڵازدا بێوەستا. ئەمانۆش بە خێرایی خۆی خستە پشت کورسەکەی یوری و سەری خستە ژێر مێزەکە و لە کاتێکدا دەلەرزی و زمانی کەوتە گیران و بەردەوام قاچی یوری تەکان دەدا و دەیوت سیرکە بزانە چی بوو، کێم کارێک کرد، ئەم جادوگەرە بکەنە دەر، من لێی دەترسم، ئەو جادوم دەکات. ئێستا کاتیەوەیە کە بڵێم شتێک کە بۆ هۆی تووڕەبوونی من چی بوو. ڕەنگە گومان بکەن، چونکە یوری خێراتر لە من هەستی بە شتەکان دەکرد. لە ناوم هەموو ناڕەحەتێدا پێکەنین و قاقای بەردەوامی یوری ئەوەندەی تر تووڕەی دەکردم کە ئەگەر لەبەر هاوڕێیەتی نەبوو بە مشت ڕوخساریم خوێناوی دەکرد. چەناگەیم بە ئێسخانی تفەنگ دەشکان کەی تر پێ نەکەنێ. خاوەن میوانخانەکە پیاوێکی سگزل و ورگن بوو کە سەری تاس و لوتێکی گەورەی بوو. ڕوخساری لە ئاوڵە کون بوو، لەسەرێک قیافەی پێکەنی ناوی بوو. بە دڵنیاییەوە لە بینینی کردەوەی نیکی و ئەمانۆ سەری سۆرما بوو. قیافەیەکی سەیری بەخۆی گرتە بوو.
بەڵام چونکە لە هیچ شتێ نەدەگەیشت هاتە پێش و وتی: قوربان، ئەم خاتونانە چیان بەسەردێ؟ چیان بینیوە؟ لە چی دەترسن؟ باوەڕ بفەرمون ئێرە مشکیلێ نییە. ئەمانەوە سەری لە ژێر مێزەکە دەرهێنا کە چاوی بۆ پیاوە ورک زلەکەوت، خۆی بە قاچی یوریوە لە کاند و بەپاڕانەوە وتی: لێرە دوور بکەوەرەوە، ئەم جادوگەرە لێرە دوور بکەرەوە، دەترسم، خەریکە جادوم دەکات، لە چاوەکانی دیارە دەیەوێت شتێک بەسەر من دابێنێ. سەر سۆرماوە پرسییم: چی بووە؟ چی ڕوویداوە؟ جادوگەر کێیە؟ بەڵام کەس وەڵامی نەدامەوە. من کە لە پێکەنینی دوور و درێژی یوری تووڕە بۆم قیژاندمەوەتم: بۆ پێکەنی؟ ئەم پێکەنینەی تۆ من زیاتر تووڕاکە، بۆ کردوتە بەگاڵتە. ئەگەر فیلمی چارلی چاپلینی شێت بدیایە ئەوەندە پێکەنی؟ آخر چی بووە؟ یوری ئەشکی چاو و ئاوی دەمی بە پشتە دەست پاک کردەوە و بە دژواری کۆتایی بە قاقاکانی خۆی هێنا و لە وەڵام داوەتی: زۆر سەرنج ڕاکێشە، ئەگەر تۆش بزانی پێکەنی. دواتر چون دەستی منی گرتووتی: نەتزانی نیکی و ئەمانەوە بۆ ترسان؟ بەسەر سڵمانەوە وتم: نا، سەرقاڵی سیرکردنی شتی تر بووم. یوری وتی: ئەوان لە گڵۆپەکان ترسان. سیرکە، نیکی لەکوێدا خۆیدا شاردووە؟ ئەمانوش ئەم پیاوە بە جادوگەر دەزانێت و سوورە کە لێرە دەریکەین کە نەکا زیانی پێ بگەێنێ. لێرەدا بوو منیش بێ ئیرادە پێکەنیم و بەڵام پێکەنینی من سەر سوورمانی ئەو پیاوەی زیاتر کرد، چونکە بۆ ئەویش سەر سوورهێنەر بوو دوژنی بەڕواڵەت شارستانی لە گڵۆپی کارەبا بترسن و ئەو بە جادوگەر بزانن. وەک پێشتر وتم، نیکی و ئەمانەوە لە جلوبەرگەکانی سینگوالا و دەستگیرانەکانی تری فڕانچیان لەبەرکردە بوو. بڕواڵەت وەک دوژنی ئەوروپایی یان ئەمریکایی داهاتنە بەرچاو. کاتێک پێکەنین تەواو بوو ئاورمدایەوە و نیکیم بان کرد. ئەمانوشم لە ژێر مێزەکە هێنایە دەر و بە ترس و لەرزی زۆر کە هەیبوو لەسەر کورسیەکە لای خۆم دامنیشان. بەڕێوەبەری میوانخانەکەوتی: ببورن بەڕێزان، پرسیارێکم هەیە. یوری قسەکەی بڕێوتی: پرسیارەکەی ئێوە دەزانم، دەتانەوێ بڵێن ئەم دوو کچە بۆ لە گڵۆپ دەترسن؟ زۆر سادەیە، چونکە ئەوان بە درێژایی تەمەنیان لە جەنگەڵدا ژیاون و تا چەند ڕۆژچرا ئاساییشیان نەبینی بوو، بۆیە لە ڕۆشنبوونی لە ناکاوی هەموو گڵۆپەکانی ناو ساڵۆنەکە ترسان و بە یەکێک لە جادوەکانی ئێوەیان زانی. بەڕێوەبەری قەڵەوی میوانخانەکە سەری خۆی بە نیشانی تێگەیشتنی بابەتەکە چەند جارێک لە قاندووتی: ئاها، تێگەشتم، بەڵام نەتانوت. یوری دووبارە قسەکەی بڕێوتی: دەتانەوێت بزانن ئەم دوو کچە بۆ لە ناو جەنگەڵدا ژیان؟ ئایا ئێوە لە هۆزی ژنانی ئەمازۆن هیچتان بیستووە یان هیچ دەزانن؟ چاوی بەڕێوەبەری میوانخانەکە کرایەوە وتی: بەڕێز، باوەڕ ناکەم. آخر هۆزی ژنانی ئەمازۆن ئەفسانە و درۆیە. من بە درێژایی تەمەنم نەمبیستووە کەسێک بڕواتە ئەوێ و ئەگەر ڕۆشت بێتیش زیندوو نەگەڕاوەتەوە. ئەم چیرۆکانە ئەفسانە خوێنەکان نووسیوانە. یوری وتی: بەڵێ، ئێمە ڕۆشتین بۆ ئەوێ و زیندوو گەڕاینەوە، بۆ ئەوەی هەموو خەڵک باوەڕ بە قسەکانمان بکەن ئەم دوو کچە جوانەمان لەگەڵ خۆماندا هێناوە کە ئیتر جێگەی گومان نەمێنێتەوە. بەڕێوەبەر لە ڕووی ئارەزومەندیەوە سەرەتا سەیری نیکی و دواتر سەیری ئەمانەی کردووتی: ڕاست دەڵێن، پیرۆزباییتان لە یەکەم. ئێوە لە شتێکی نامە و نەزانرا و پەردەتان هەڵگرت و ڕاستێکی گەورەتان ڕۆشن کردەوە. ئەمەی وتو وە کەسێک کە شتێکی مەترسیداری بینی بێ ڕۆشتە دواوە و دوای چەند هەنگاو گەڕایەوە بە خێرایی دوورکەوتەوە. دوای ڕۆشتنی ئەو توێژی ئێمە و نیکی و ئەمانەوە دەستی پێ کرد. ئەگەر بڵێم ئەو قسە زێدەڕۆیم نەکردووە، چونکە ئەوان بە هیچ جۆرێک نەیان دەتوانی باوەڕ بکەن کە پیاوە قەڵەوەکە جادوگەر نییە و ئێمەش دەمانویست تێیان بگەێنین کە کارەبا گڵۆپی کارەبا کامەیە. یوری دەستی نیکی گرت و ئەمانوشی لەگەڵ خۆیدا برد تا گەشتنە ئەو لای ساڵۆنەکە. ئەو کات پلاکەکەی نیشانداوتی: سیرکە، دەستی لێ بدەن و بۆ خوارەوە فشاری بدەن، گڵۆپی ئەولا دەکوژێتەوە. نیکیش ئەم کارەی کرد و دواتر ئەمانەوە پلاکی گڵۆپی تری لێدا. سەرەتا لەم کارە دەترسان و لەسەر خۆ دەستیان لە پلاکەکە دەدا، بەڵام دواتر کە ترسیان نەما ئەوەندە تا مەزروی ببوون نەیان دەویست لە پلاکەکە دوور بکەونەوە. بەردەوام گڵۆپەکانیان دەکوژاندەوە و دایان دەگیرساند و هەڵبەز و دابەزیان دەکرد. کاتێک خواردنیان هێنا، یوری بە دژواری ئەوانی لەسەر مێزەکە دانیشان. نیکی سەیرێکی خواردنی کردەوەتی: سەیرە، دانیشتوانی ئەم ماڵە دەیانزانی ئێمە دەین. پرسییم: بۆ ئەم قسەیە دەکەی؟ نیکی وتی: نابینی چەند خواردنیان ئامادە کردووە؟ دووبارە پێکەنین و یوری وتی: ئێرە ماڵ نییە، میوانخانەیە، شوێنێکە گەشتیاران لێرە دەمێننەوە و
بەدانی پارە دەحەسێنەوە و نان دەخۆن و دواتر دەڕۆن بە دوای کاری خۆیاندا. ئێستا ئەوان مانەی پارەیان نەدەزانی. من ناچار پارەکەم دەرهێنا و نیشانمدان. یوری سەرقاڵی ڕوونکردنەوە بوو لەبارەی پارەوە کە ئەمانەوە چاوی بە پەرداخی ئەو خواردنەوە کەوت. بەسەر سوورمانەوە هەڵی گرت و سەیری ژێرۆڕووی کرد و وتی: ئەمە چییە؟ بۆ ئەوەندە ڕوونە؟ ئەمە چ جۆرە ئاسنێکە؟ یوری ناچار تا کۆتایی خواردن لەبارەی شوشە و چۆنیەتی دروستکردنی قسەی کرد. بەڵام هەرچەندە زیاتر ڕوونی دەکردەوە سەرسوورمانی ئەوان زیاتر دەبوو. لەم کاتەدا وردە وردە میوانخانەکە قەرەباڵغ دەبوو. شەرابخۆرەکان کە بەپێی عادەتی خۆیان شەوانە لەو شوێنانە کۆ دەبوونەوە کۆبوونەوە. هەموو ئەوانەی دەهاتنە ژوور ئاژەڵدار و جوتیار بوون. جلوبەرگیان نیشانی دەدا کە چکارن. دەستەی میوزیک لەسەر سەکۆی تایبەت جێگیر بوو. لە ناکاو لێدانی مۆسیقایان دەست پێ کرد. نیکی وەمانەوە بە بیستنی دەنگی مۆسیقا بەرز بوونەوە کە بڕۆنە لای. گومانیان دەکرد ئەوێش جەنگەڵە و دەتوانن لە دەوری تەپڵ لێدەرەکان کۆ ببنەوە و پێکەوە دەست بە گۆرانی و سەما بکەن. هەڵبەت ڕۆشتنی ئەوان بۆ سەر سەکۆکە کێشە نەبوو. بەڵام کارێکی باش نەبوو سەرنجی خەڵکی ڕاکێشا، چونکە بۆ پیاوە سەرخۆشەکان کارێک بکەن کە بگاتە شەڕ و خوێن ڕێژی. بۆیە من و یوری بە دژواری نیکی و ئەمانۆمان گەڕانەوە. ئەوان دانیشتن، بەڵام لە شادمانیدا لە پێستەکەی خۆیان جێگەیان نەدەبوویەوە و بەدەنگی مۆسیقا هەڵستان و جەستەی خۆیان دەلەراندەوە و دووبارە دادەنیشتنەوە. یوری وتی: سیرکە. تاقمێک هەستیان بە جۆڵەکانی نیکی و ئەمانۆ کردووە. باشترە زووتر بڕۆینە ژوورەکەی خۆمان. منیش ڕازی بووم و یوری کلیلی ژوورەکەی وەرگرت و بە یارمەتیەکێک لە خزمەتکاران کە ئەویش زۆر بەوردی سێری نیکی و ئەمانۆی دەکرد لە قادرمەکان ڕۆشتینە سەر. نیکی و ئەمانۆ نەیاندەویست لەسەر قەرەوێڵەکە بخەون. ناچار لەسەر زەوی جێگەیان ڕاخست و لای یەک خەوتن. ئەو شەو بەهۆی هیلاکی خۆش خەوم لێکەوت و بەیانی بەدەنگی قەرەباڵغی لە خەو هەستام. یوری هەر کاتێک شەو دەخەوت عادەتی بۆ بەیانی زوو هەستێ. هەوا تاریک و ڕوون بوو کە ئەو هەستا بوو جلوبەرگی لەبەر کرده بوو. دوای یوری نیکی و ئەمانۆ هەستا بوون و من وەک هەمیشە کە خەوم قورس بوو بەهۆی ئەو دەنگ و قەرەباڵغی دروست بوو لە خەو هەستام. گومانم دەکرد بە تێپەڕبوونی ئەو شەوە ڕووداوە مەترسیدارەکانی 6 ساڵی ڕابردوو تەواو دەبێ. بێ ئاگا لەوەی دەستی چارەنووس هێشتا کتێبی ژیانی ئێمەی لە ڕووداوەکان پاک نەکردوێتەوە. لە هەمان حاڵی خەو بە ئاگایی دەنگی یوریم دەبیست کە بەدەم هاوارەوە دەیوت: ئاه ئەم کچە شێتە، بۆ ڕۆشتە ئەوێ، بۆ ئاخری کارمان دەداتەوە. بە دژواری چاوی خۆم کردەوە و کە یوری شانێکی توندی لێدام کەوتم و بە خێرایی لە دەرگای ژوورەکە ڕۆشتە دەر. بە دوای ئەویشدا ئەمانۆ ڕای کرد. بەڵام کاتێک گەشتە بەردەم دەرگاکە و منی لەو حاڵەدا بینی، ژێر قۆڵی گرتمەوەتی: دەست خۆش بۆ ئەم خەوە. هەستە دووبارە خەوتووی. سیرکە نیکی چی کردووە؟ لە دەروی ژوورەکە دەنگی سیر بەگوێ دەگەشت و دەمبیست کە دەڵێن سزای بدەن. یەکی تر دەیوت ئەو دەستگیرانی قاتڵە. سێمی بۆ چوونی وابوو ئەو لە جیاتی گریمۆن لەدار بدەن تا کەسانی تر نەوێرن ئەم کارە بکەن. من هەمووی ئەم قسانم دەبیست، بەڵام لە هیچ شتێک حاڵی نەدەبووم. پەیوەندیدار بە خۆمانم نەدەبینی، چونکە تەنها شتێک کە بە مێشکم نەدەهات ئەوە بوو خەڵکی ئەو ناوچەیە کاریان بە ئێمە بێ. لە ئەمانۆم پرسی: چی بووە؟ بۆ یوری ڕای کرد. ئەمانۆوتی: نیکی دەستەگوڵی بە ئاوداوە. ئەمڕۆ بەیانی دەیانویست قاتڵێک بەداری ڕوبەڕووی ئەم ژوورە لەدار بدەن. نیکی خەنجەرەکەی یوری بۆ دارەکە هاویشت و تەنافەکەی بچڕاند و بۆ هۆی وەستاندنی لە داردان. ئێستا خەڵک ئەویان گرتووە بە گومانی ئەوەی دەستگیران و شەریکی قاتڵە دەیانەوێت لە داری بدەن. ئیتر شوێنی درەنگکردن نەبوو. بە خێراییەک کە لە من دوور بوو جلوبەرگم لەبەر کرد و پێش هەر شتێک لە پەنجەرەوە سێری دەرەوەم کرد. قەرەباڵغی خەڵک ئەوەندە زۆر بوو کە ڕێگەی هاتوچۆ بەسرا بوو و لە هەردوو لە بڕێکی زۆر عەرەبانە و پایسکیل چوارچەرخی ئەسپی ڕاگیرابوون. خەڵک کۆ ببوونەوە و دەوری چەند کەسێکیان گرتە بوو. من ملم کێشاو بە دژواری نیکی و یوریم لە ناو خەڵکدا بینی. بە ئەمانۆم وت: لەگەڵ من داوەرە. هەردووک لە ژوورەکە ڕۆشتینە دەر. دەرگامان داخست و کلیلەکەم کردە گیرفانم. کاتێک گەشتینە ناو شەقام پۆلیس نیکیان گرتە بوو. یوریش بۆ بەرگریکردن لەو ڕۆشتە بوو. ڕێگەی دایرەی پۆلیسم نازانی، بەڵام لەسەر ڕێگا ئەوەندە خەڵک وەستا بوون بێەوەی پرسیار لە کەس بکەم ڕۆشتم. ئەمانۆ بەدوامەوە بوو. تازە لە بەرامبەر ژووری بەڕێوەبەری پۆلیسەکان کاتێک سیرم کرد هەستم بەوە کرد وەکو هەمیشە بە پێخاوسیاتوە. لە بینینی قاچی ڕووتی ئەمانۆ تووڕە بووم. بەتوندی وتم: ئەمە چ کارێکە؟ بۆ ئەوەی هێش قسەکەم تاوە بێت. وتی: چیم کردووە؟
بۆ من هەر کارێک دەکەم تۆ ئیراد دەگری بە پەنجا قاچی نیشانداوتم بۆ بە پێخاوسیاتوی ئێرە جەنگەڵ نییە خەڵک گاڵتەمان پێکەن و پێمان پێکەنن ئەمانە وەک بڵێ هیچ کارێکی ناشرینی نەکردووە شانەکانی بەرز کردەوە وتی ئەی دەبێ ببینین ئێمە بگرین هەستم کرد ئەمانەوە هەست بەم کارە ناشرینەی خۆی ناکات و سەرخستنە سەری جگە لە بەفیڕۆدانی کات ئەنجامێکی تری نییە لەم کاتەدا یوری دەرگای کردەوە و ڕۆشتە ژوور منیش بەدوایە ڕۆشتم بەڕوانینێک هەموو شتێکم بینی و هەڵم سەنگان بەڕێوبەری پۆلیس پیاوێکی کەتە و چوارشانە بوو دوو پۆلیس لەم لەولای مێزەکەەوە وەستا بوون و یەکێکیان پەروەندێکی ئەستوری لەبن دەستا بوو کەمێک ئەملاتر نزیک سوچی باشووری ژوورەکە ڕیمۆن دزی قاتڵ کە لە قورگی مەرگ هاتە بۆ دەر و ڕزگاری بوو بە وشیاری و زیرەکی سەیری دەوروبەری دەکرد دەدوو چاوەڕوانی دەرفەتێکە تا بەدەستی کەلە بچەکرا و لە دەستی بەڕێوبەرانی حکم ڕابکە هەنگاوێک دوورتر لە قاتڵ کورسیەک بوو کە نێکی لە سەر دەبینرا ئەو قیافەیەکی غەمگین و خەمباری بوو وا دەهاتە بەرچاو لەم گاڵتە نابەجێی خۆی پەشیمانە لەگەڵەوەی ڕۆشتی نەژوور نێکی لە شادمانیدا قیژاندی لە جێگاکەی هەستا و خۆی بۆ لای ئێمە کێشا یەکێک لە پۆلیسەکان ڕای کردە پێش و هەیکەلی گەورەی خۆی خستە نێوان ئێمە و ئەو بۆ ڕێگر لەوەی بتوانین یەکتر ببینین بەڵام نێکی وەحشیانە چرنوقی لە دەموچاوی گرت و قیژەی گەیاندا ئاسمان و ڕوخساری بریندار کرد کاتێ ئەوڕیدایەوە تازە زانی ئەگەر پەنجەی ئەو بەنینۆکە درێژەکانی کەمێک سەروتری گرت بوو یەکێک لە چاوەکانی پۆلیسی داما و دەردەهات و بۆ یەک تەمەن بینایی لەدەست دەدا خوابەزەیی بوو و بە ئێمەشدا هاتەوە چونکە جیاوازی لەم شێوە گرفتارێکی گەورەمان بۆ دروست دەبوو کاتێک پۆلیسە بریندارەکە قیژاندی ئەمانە و نیکی بەرەو ڕووی یەک ڕۆشتن و باوەشیان بە یەکدا کرد و چەند جارێک یەکتریان ماچ کرد ئەو کات نیکی ئەمانەی بەرداو بەرەو لای من ڕای کرد و دەستەکانی لە ملم ئاڵاند و لەم کاتەدا چونکە قاچی لە زەویدا بڕابوو قاچی تەکاندا و لەسەر یەک حەرەکەی وەحشیانەی دەکرد ئەفسەرەکە لە شوێنەکەی هەستا و سێرێکی پۆلیسە بریندار و خوێناویەکەی ژێردەستی خۆی کرد و دواتر بە وەرگەزلەکەی چەند هەنگاوێک بەرەو لای ئێمە هات وتی ئێوە کێن و چ پەیوەندیەکتان لەگەڵ دەستگیرانی ڕیمۆندا هەیە یوری لەم شوێنانەدا دەرفەتی قسەکردنی بە من نەدەدا چونکە دەترسانەکە لە پاکی خۆم قسەیەک بکەم کە ببێتە دەردەسەر بۆیە لە وەڵامدا وتی ڕیمۆن کێیە معشوق و دەستگیرانی ئەو ناوی چییە باسی کێ دەکەن ئێمە بۆ ڕزگارکردنی هاوسەری هاوڕێکەم هاتوین ئەفسەری پۆلیس وەک بڵێ ڕوبەڕووی دەستەیەک دزی کارامە بوو بێتەوە دەستەکانی خستە ناو گیرفانی سکە زل و پێکەنی ناویەکەی خۆی هێنایە پێش بای کردە هۆی خۆی و قاقای لێ دەداوتی سەیرە چەند بەلێ هاتووی حاشای لێ یەکەن دیارە ئێوەش لەم پلانەدا دەستان هەیە و ئەگەر وا بێ ناچارم تا ڕوونبوونەوەی ڕاستیەکان ئێوە سیانەش بازداشت بکەم یوری بێ ئەوەی خوێنسادی خۆی لە دەست بدا بزەیەکی گرتووتی ئێمە لە یاساکانی وڵاتی ئێوە ئاگادار نین بەڵام ئێمە ئەمریکایەکان و وەک چۆن ڕێز لە یاساکانی خۆمان دەگرین لە مناڵی و عادەتمان گرتووە ڕێز لە یاسا و ڕێساکان و تەنانەت دابوونەریتی گەلانی تریش بگرین لەم شێوەیەشدا ئێمە لە یانگری یاساکانی ئێوەین بەڵام هێشتا نازانم ئایا دەتوانین دوو گەشتیاری ئەمریکایی بازداشت بکەن ئەمەش گرنگ نییە ڕەنگە لە شوێنی خۆتان توانایی ئەم کارەتان هەبێ بەڵام کاتێک دەرکەوت ئەوان بێگوناحن ئایا دەتوانن وەڵامی پۆلیسی ڕۆدیۆ جانیرۆ بدەنەوە مەم لێ پرسراوێتیە دەگرن ئاستۆ من لە کاتێکدا یوری بەم لێ هاتووی و پاڕاویە قسەی دەکرد ئاگاداری حاڵەت و گۆڕانی ڕوخساری ئەفسەرەکە بووم و بە جوانی دەمدی و ڕوخسارە ڕق و تووڕەیە جێگای خۆی بە ڕوخسارێکی ئارام دەدا یوری بێدەنگ بوو ئەفسەری ئاماژە پێدراو کە سەرۆکی پۆلیسەکانی ئەوێدی گەورە بوو پرسی کەواتە ئێوە گەشتیاری ئەمریکاین لێرە چی دەکەن و لەکوێوە دێن یوری لە وەڵامدا وتی من و هاوڕێکەم دانیشتوی ئەمریکاین 6 ساڵ پێش بۆ گەشت و ڕاو 2 کەس ڕۆشتینە جەنگەڵی باران و ئەمڕۆژ 4 کەس دەگەڕینەوە بۆ ئەمریکا لێرەوە ئەفسەر بە سەرسوڕمانەوە پرسی کەواتە ئەم دووکچەتان لە دێکانی سەرڕێگا گرتووە دانیشتوانی کام شاریان کام دێهاتی بەرازیلین یوری شانەکانی تەکانداوتی ئەو دووکچە هاوشاری ئێوە نین ئەم دووکچە دانیشتوی جەنگەڵن و ئێمە وەک پڵنگ و ورچ ڕاومان کردن و بە دژواری زۆر خوری وەحشیگەریمان لێ سندن و ئێستا لەگەڵ خۆمان دەیان بین ئەمریکا ئەو بە سەرسوڕمانەوە سەرێکی نیکی و یوری کرد و دواتر بزەیەکی گرتووەتی گاڵتە دەکەن شتەکە بۆتە ڕاست من دەبێ وەڵامی خەڵک بدەمەوە داواتان لێ دەکەم ناسنامەی ئەم ژنە دیاری بکەن
چونکە بەڕوودانی ڕووداوەکەی ئەمڕۆ هەمووان وا دەزانن ئەو دەستگیرانی ڕیمۆندە و بە پیلانی پێشتر خەنجەری بۆ تەنافەکە هاویشتووە و پچڕاندوێتی. دواتر بە منجەمنج وتی بۆ من کە پۆلیسێکی کۆنم گومانی تیانیە ئەو عاشقی ڕیمۆندە و لەبەر ڕزگاری ئەو گیانی خۆی قستۆتە مەترسیەوە. یوری وتی ئەمە ڕاست نییە، چونکە مرۆڤ دەبێت زۆر ئەحمەق بێ بۆ ڕزگاری قاتڵی گیانی خۆی بخاتە مەترسیەوە. جیاواز لەوە نیگەرانی ئێوە بێهۆیە، چونکە دەتوانن دووبارە لە داری بدەن. ئەفسەر وتی کێشەکە لێرەدایە کە بەپێی نەریتی کۆن ئەگەر بە هۆکارێک لە هۆکارەکان تەنافەکە بپچڕێ ناتوانن مەحکوم دووبارە لە دار بدەن و دەبێت جارێکی تر لە سەرەتاوە دادگایی بکەن. ئەمەش لانی کەم 6 مانگ دەخایەنێ. یوری وتی بە هەر حاڵ ئەمە پەیوەندی بە ئێمەوە نییە، چونکە ئەم کچە هێشتا زمانی ئێوە نازانێت و بە هەر جۆرێک گومانی خراپ لەبارەی ئەو بێهۆیە. ئەفسەر وتی من وتەکانی ئێوە بەگاڵتە لە قەڵەم دەدەم، چونکە جەنگەڵ کچی بەم جوانیە لێ نییە. ئەم جارەیان من وتم ئینشاڵڵا جاری داهاتوو ئێوە لەگەڵ خۆمان دەبینە ئامازۆن. ئامازۆن؟ ئێوە ڕۆشتە بوونە ئامازۆن؟ مەبەستان ئەوەی ئەم دوو کچە لە هۆزی ژنانی ئامازۆنن؟ یوری وتی بەڵێ. لاتان سەیرە؟ دەستبەجێ ئەو ڕیدایەوە و بە 50 قاچەڕوتەکانی ئەمانوێ نیشانداوتی سیرکەن. هێشتا دوای چەند ساڵ زەحمەت و لەگەڵەوەی لە هەر دەرفەتێک بۆ ڕاهێنانی ئەوان کەڵک وەردەگرین خۆی وەحشیگەری لەواندا ماوە. جارجارە کاروکردەوەی وەحشیانە و سیر لە خۆیان نیشان دەدەن کە بە قاچی ڕووتی ڕۆشتن بەڕێگادا یەکێک لە سادەترینیانە. ئەمجارە بەڵگەکە قەنەعەت پێکەر بوو. ئەفسەری پۆلیس بە بینینی قاچەڕوتەکانی ئەمانەوە باوەڕی کرد کە ئەو دوو کچە ئامازۆنین و نیکی هیچ پەیوەندیەکی بە ڕیمۆندی قاتڵەوە نییە. کەمێک بیری کردەوە و دواتر وتی زۆر باشە، ڕازی بووم. ئەم کچە ئازادە و دەتوانن لەگەڵ خۆتان بیبەنەوە بۆ میوانخانە، بەڵام ڕێگە بدەن لە بابەتێکی نامەوە نادیاری تر پرسیار بکەم. یوری وتی فەرمون، ئێمە هیچ شتێکدا ناشارین. ئەو پرسی بۆ ئێوە دوای 6 ساڵ ژیان لە جەنگەڵ هێشتا جلوبەرگی خاوێن و پۆستاڵی تازەتان لە پێدایە. لەوەش گرنگتر لەکوێی جەنگەڵی بەرازیل خەیاتی ژنانەی لێیە کە ئەم جلانە بە مۆدی بەرازیل بۆ ئەم ژنانە بدورن. ئەگەر گومانی کرد بەم پرسیارە دەمان خاتە گێژا و ناچارمان دەکادان بە هەموو شتێکدا بنین. بەڵام یوری دەست بەجێ گەرمی ئەوی بۆ ساردی گۆڕی وتی ئەم جلوبەرگانە هاوڕێی کۆنی ئێوە پێیبەخشیوین. کراسەکەی نیکی و ئەمانۆش ئەو پەیداوین و لە ناو جلوبەرگی دەستگیرانە جیاوازەکانی خۆی هەڵی بژاردووە. ئەفسەر پرسی سەیرە هاوڕێی کۆنی من چی دەڵێ؟ من هاوڕێیەکم نییە کە یوری بزەیەکی گرتووەتی بۆنا ئەو لەگەڵ هەموو پۆلیسەکانی و سەربازەکان هاوڕێیەتێکی مەترسیداری هەیە و لە هەر شوێنێک ڕوبەڕووی هاوڕێکانی ببێتەوە بە گولە سینەیان کوندەکە. چۆن ئەو هاوڕێ بەڕێزە ناناسن؟ ئەفسەر سەری سوڕما بوو، چونکە مانای وشەکانی یوری نەدەزانی. زەق زەق سەیری دەمی دەکرد و هەندێکات سەری بە نیشانەی تێنەگەیشتن تەکان دەدا. سەرنجام یوری کۆتایی بە سەرسوڕمانی ئەو هێناوتی ئەم هاوڕێ بەڕێزەی ئێوە فرانچی ژواکین کە ئێمەی دەستگیر کرد، بەڵام کاتێک زانی گەشتیاری میوانداری لێکردین. دەزانن چ کاتێک سەری بێگوناحێکتان لە جیاتی ئەو لەداردا بوو بۆ نمایشداتان نابوو. کێشەی تازەبوونی جلەکان چارەسەر کرا، بەڵام ئەفسەر گیرۆدەی ناڕەحەتێکی تازەتر بوو. ئەویش چیرۆکی فرانچی ژواکین بوو. بەدەمی کراوە و چاوی زەق و ترسا و پرسی کەواتە فرانچی ژواکینتان بینیوە؟ داوەتان لە یەکەم شوێنی خۆشاردنەوەی ئەومان پێ بڵێن. من ئێستاکە بڵێ بەخێرایی بەناوەندی ڕابگەێنن بە تەلەفۆن بروسکە خۆم قسە دەکەم. ڕیمۆندی قاتڵیان بە تەواوی لەبیر کرد. جموجۆڵێکی بێوێنە و سیر لەو بینا بچووکەدا دروست بوو. لە پرسراوانی تەلەفۆن بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ ڕۆدیۆ جانیرۆ هەوڵیان دەدا دوان بەرەو شوێنی بروسکە ڕایان دەکرد تا راپۆرتی ئەفسەرەکە بنێرن. من و یوری ئیتر لەوێ کارمان نەبوو. دەستی نیکی و ئەمانۆمان گرت و هاتینە دەر. لە ڕێگادا یوری لە منی پرسی ئەگەرەوان داوای شوێنی ژواکین لە ئێمە بکەن چی بڵێن؟ لە وەڵام داوتم کارێکی ناجوامێرانەیە. ئێمە هەرگیز شوێنەکەی ئاشکرا ناکەین. ئەو چاکەی لەگەڵدا کردین. لە دژوارترین بارودۆخ میوانداری کردین. جلوبەرگ و ئەسپی پێدەین. مەرجی پیاوەتیە تا گیان لە جەستەماندایە پشتیوانی لێ بکەین. یوری وتی کەواتە دەبێت چی بکەین؟ وتم هیچ. پێشەوەی ئەوان وەڵام وەربگرن ئێمە بەڕێ دەکەوین. ئێستا تا وەڵامی ناوەند بگا لانی کەم 24 کاتژمێر دەرفەتمان هەیە. کاتێ ڕۆشتینە میوانخانە
ناشتایی ئامادە بوو. 4 کەس دانیشتین خواردمان. دواتر بەڕێوەبەری ئاخورم بان کرد و بە هێواشی پێم وت ئەسپەکانمان ئامادە بکە. نزیک نیوەڕۆ دەڕۆین. تێگەی نزیکەی 2 کاتژمێری تر دەبێ ئەسپەکان ئامادە بن. کوڕنووشی برد و دڵنیای کردین کە ئەسپەکان لە کاتی خۆیدا ئامادە بێ. ئەمانەوە لە نێکی ئاقڵتر بوو. کەمتر کاری شێتانەی دەکرد. بۆ یە کاتێک هەستا و بە پیاسەکردن ڕۆشتە ناوباخی میوانخانە دژایەتیم نەکرد و ڕێگامدا لە ناوباخدا پیاسە بکە. بەڵام بەڵێنم لێسەن لەوێ نەڕواتە دەر. دواتر بەنیکیم وت بڕۆ بارەکان ئامادە بکە. ئەو لە کردەوەی نەگونجاوی خۆی هەستی بە شەرمەزاری دەکرد. بێکەمترین قسە لە شوێنەکەی هەستا و وەک مناڵێکی گوێڕایەڵ بەرەو قادرمەکان ڕۆشت. بەڵام لەسەر یەکەم قادرما ئاوڕێدایەوە وتی ئێوە بۆ کوێ دەڕۆن؟ وتم بۆ کڕینی هەندێشتی پێویست دەڕۆمە ناو شەقام و زۆر خێرا دەگەڕێمەوە. نیکی ڕۆشت و یوری وتی دەتەوێت چی بکەی؟ ئێرە بچووکە، دوکانی گەورەی لێ نییە، شتی باش دەست ناکەوێت، دەتەوێت چی بکەی؟ وتم دەمەوێت 2 قاڵب سابوونی بۆن خۆش و مەکینەیەکی ڕێشتاشین و بەستەیەک گوێزان بکڕم و خۆمان لە شەڕی ئەم تەنەکە شکاوە لە جیاتی گوێزان کەڵکی لێوەردەگرین ئاسوودە بکەم. ئەگەر کرا شوشەیەک بۆ نیشم پێویستە. هەڵبەت کاتێک گەشتینە سان سالوادۆر پێویستیەکانی تۆ دەکڕین. یوریش ڕازی بوو. پێکەوە هەستین کە بۆ کڕین بڕۆینە دەر. بەڵام هێشتا چەند هەنگاو نەڕۆشت بووین کە ڕووداوێکی تەڕوویدا. ئەگەشتینە چەند هەنگاوی دەرگای ڕۆشنە دەرەوە کە لە ناکاو ئەمانەوە ترسا و شڵەژاو هاتە ناو ساڵۆنەکە. سێرێکی دەوروبەری کرد و کاتێک من و یوری بینی بە ڕەنگێکی پەڕا و قیافەیەکی ترسا و بەرەو لامان ڕای کرد. یوری قۆڵی منی گرتووتی چی بووە؟ چی ڕوویداوەوە ئەمانەوە ترساوە؟ دەبینی ڕەنگی پەڕاوە؟ پێشەوەی وەڵامی یوری بدەمەوە ئەمانەوە خۆی خستە باوەشم و بەدەمگریانەوەتی فریاکەوە، بڕۆ سیلاحەکە بێنە، فریای خەڵکەوە. ئێستا هەموو دانیشتوانی ئەم هۆزە لە ناو دەچن. پرسییم چی ڕوویداوە؟ قسە بکە. ئەو لە کاتێکدا لە ترسا دەلەرزی و دڵی وەک دڵی کۆتر لێ دەداوەتی سەرەتا بڕۆت فەنگەکە بێنە، دواتر تۆ دەبم کە یارمەتی خەڵک بدەیت. نازانی چەندە مەترسیدار و دڕندەیە، دەنەڕێنێ، چاوەکانی دەدرەوشایەوە. من لە بێ ئاگایی ئەو ئاژەڵە کەڵکم وەرگرت و کلکیم بە تەنافێک کە لەوێ بوو بە شتێکی قورس بەستەوە کە نەتوانێ پەلاماری خەڵک بدا، بەڵام ئەگەر فریانەکەوی خەڵک لەناو دەچن. من لە بێ ئاگایی ئەو ئاژەڵە کەڵکم وەرگرت و کلکیم بە تەنافێک کە لەوێ بوو بە شتێکی قورس بەستەوە کە نەتوانێ پەلاماری خەڵک بدا، بەڵام ئەگەر فریانەکەوی خەڵک لەناوە چن. دەرکەوت کە ئەو ئاژەڵێکی دڕندەی بینیوە، بۆیە پرسییم چه ئاژەڵێکە؟ شێرە؟ پڵنگ؟ بەور؟ کەرکەدەن؟ چییە؟ لە گوری لە سوورەکانی ئامازۆن مەترسیدارترە؟ ئەو لە ترسا سەری خستە سەر سینەم و وتی بەڵێ، لە هەر ئاژەڵێک لە دنیا درەندەتر دێتە بەرچاو. ئاورانگوتان ئەگەر دەنگی نەڕەی ئەو ببیستێ ڕادەکا. گۆڕیلی سوور لە چاوە درەوشاوەکانی ئەو دەترسێ. هەرچی بیرم کردەوە نەمتوانی لە مەبەستەکەی ئەمانەوە تێبگەم، بەڵام دیار بوو کە درۆ ناکە. بەدوای ئەمانەوە چەند کەسێک هاتنە ناو ساڵۆنەکە، بەڵام کەسیان ترساو نەبوون. زۆر ئاسایی بەڕێگادا دەڕۆشن و تێپەڕین. یوری وتی چارە نییە، دەبێت لەگەڵیا بڕۆین. سەرنجام قەناعەتمان پێ کرد بەبێ سیلاح ئەو ئاژەڵەمان نیشان بدا تا ئەگەر پێویستی کرد یەکێک لە ئێمە بەڕاکردن بڕواتە سەر و تفەنگەکە بێنە. بەترس و لەرز دەستی منی گرت و بەرەو باخەکە بردمی. هەرچەند هەنگاوێک جارێک دەوەستا و دەستی لەسەر دڵی دادەنا و کە کەمێک ئارام دەبوویەوە دووبارە بەڕێ دەکەوتەوە. بەم شێوەیە گەشتینە دەرگای باخەکە. بە خۆشحاڵیەوە کەسی لێ نەبوو، کەس لەو حاڵەدا ئێمەی نەبینی. لەوێژێکێک لە خزمەتکاران هاتە ناو ساڵۆن، بەڵام شوێنەواری ترسی پێوە دیار نەبوو. کەس نەیدەزانیە و ئاژەڵەی ئەمانەوە بینیوێتی چییە کە ئەوانی تر لێی ناترسن. یوری لە پێشەوە دەڕۆشت، منیش بەدوای ئەودا و ئەمانەوە بەدوای مندا، بەڵام دەستی منی ڕاکێشا کە نەڕۆمە پێشوو بە هێواشی بڕۆم. کاتێک گەشتینە هەیوان سەیرێکی دەوروبەرم کرد و کە هیچم نەبینی وتم ئێو ئاژەڵە دڕندەی دەدوت کۆ؟ ئەمانەوە چاوی بەستە بوو، بە پەنجە شوێنێکی نیشان دەدا. هێشتا من و یوری سەیری ئەوێمان نەکرده بوو کە لە ناکاو دەنگێکی مەترسیدار بەرز بوویەوە و بەدوای ئەودا دەنگی وردبوونی بڕێکی زۆر دەوری و گێلاس و قاپ و شتی شکێنەری تر بەرز بوویەوە. قەرەباڵغی دروست بوو. ژمارەیەک لە پشت سەرمان هاتنە دەر و خاوەنی میوانخانە لە کاتێکدا لە سەری خۆی دەدا بەرەو جادەکە ڕای دەکرد. ئەمانەوە لە کاتێکدا چاوەکانی بەدەستگرت بۆتی نەموت دیتان درۆ ناکەم،
بە یەک تەکاندنیای شێوان من ئەوم بەستە بوویەوە. هەموو ڕێیان کرد لە دەوری ترۆمبێلێکی ڕەش ڕەنگی بچووک کۆبوونەوە. یەکێک لەوان کە خاوەنی ترۆمبێلەکە بووتی کێ دەعامی ترۆمبێلەکەی منی بەم مێزەوە بەستوێتەوە. یوری بەبیستنی ئەم قسەیە پێکەنی، بەڵام بۆی پێمان نەزانن دەستی بەدەمیەوە گرت. ئەو زووتر لە من هەستی بەڕاستیە کردبوو، بۆی ڕوون کردمەوە وتی سیرکە ئەم دەستە گوڵایان ئەمانەوە بە ئاوی داوە. ترۆمبێلە شەق و شڕەکەی ئەم پیاوی بە ئاژەڵ زانیوە و دواتر بە تەناف بە مێزەکەوی بەستۆتەوە. خاوەنەکەی بێگوێدان ڕۆشتۆتە پشتی و ڕۆشنی کردووە تا بڕوات و لە ئەنجامدا مێزەکە شکاوە. خاوەنی میوانخانەکەی یەخی خاوەن ترۆمبێلەکەی گرتبوو دەیوت تۆ دەبێت زیانەکانم قەرەبوو بکەیتەوە. منم قاپ و قاچاخانەم بە نرخێکی گران لە ڕۆدیۆ جانیرۆ کڕی بوو. هێشتا 2 جار بەکارم هێنابوون کە ترۆمبێلەکەی تۆ هەمویانی شکان. بە من چی؟ دەبێ بزانین کێ دەعامی ترۆمبێلەکەی منی بە مێزەکەەوە بەستۆتەوە. بە دڵنیاییەوە دوژمنی من بووە کەم کارێک کردووە. ئەو دەبێ قەرەبووی بکاتەوە. دەمەدەبەی ئەوان کەم بەرز دەبوویەوە. ئەمانەوە لە ترسا دەلەرزی و من و یوری لە پێکەنی ناپشڕابووین. بەڵام سەرنجامم پێکەنی نەشتەوا بوو، چونکە بینیمان وردە سەرنجیان بۆ لای ئێمە ڕادەکێشێت و ئەوەنەی نەماوە بۆ وەرگرتنی قەرەبوو بەرەو لای ئێمە بێن. یوری قۆڵی منی گرتووتی پێمەکەنە، کارەکەمان خراپ بوو. دەبینی شۆفێرەکە بۆ ئەوەی زیانی قاپەکان نەدا چۆن بەڵگە دەهێنێتەوە و بە پەنجە ئێمە نیشان دەدا. یوری ڕاستی دەکرد. کاتێک قاقاکانم تەواو بوو بیستم کە شۆفێرەکە دەڵێ من خۆم بینیم، من کەسێکی درۆزن نیم، نزیکەی 30 ساڵە لەم دەیەدا دەژیم. هێشتا ئەوەندە منتان نەناسیوە، نازانن کە من درۆ ناکەم، چونکە تووڕە بوو بۆ ترساندنی ئێمە دەمانچەکەی دەرهێنا و چەند گولەیەکی بە ئاسماندا تەقان. تاقمێکی تر کە لە دوورەوە بوون بە پێی عادەت و بێەوەی بزانن کێ تاوانبارە دەستیان بە تەقەکردن بە ئاسماندا کرد. یوری کە بینی بارودۆخ خراپە دەمانچەکەی دەرهێنا و بە چەند هونەر نمایە دەمانچەی چەند کەسێکی لە دەستیان پەڕان. لەم کاتەدا خاوەنی میوانخانەکە لە ترسیەوەی بارودۆخ زیاتر خراپ نەبێ خۆی خستە ناوەڕاست و دەمانچەکەی کۆ کردەوە. بەڵام کێشەکە بەم شێوەیە کۆتایی نەهات و کەسی ئاماژە پێدرا و کە قیافەی بە جۆرێک پێکەنی ناوی بوو وە کەسێک کە لە دادگادا ئامادە بوو بێت و لە بەردەم داواکاری گشتیدا قسە بکە پەنجەی خۆی بەرز کردەوە. برۆپان و ئەستورەکانی بەرز کردەوە و زۆر بە دڵنیایی وتی ئەم کچە جوانە کە بەستنی ترۆمبێلەکە بووە هۆی ئەم کارە ساتە. کاتێک دەڕۆشتمە ناو ساڵۆنەکە بینیم شتێک بە دەعامی ترۆمبێلەکەمەوە دەبەستێ، بەڵام لە کاتی هاتنە دەر بیرم نەبوو کە دەبێت سەیری دەعامیەکە بکەم. بۆیە سوار بووم و ڕۆشتم. لەم کاتەدا بۆ دەنگی شکانی قاپەکان بەرز بوویەوە. هەموو چاوەکان بەرەو لای ئێمە سوڕا و ئەمانۆ ڕەنگ بە ڕوخساریەوە نەمابوو. هێشتا ترۆمبێلە شەق و پەقەکەی بە ئاژەڵێکی درەندە دەزانی. لە ڕوانینی خەڵک دەترسا و خۆی وەک مناڵێک کە لە ئاژەڵ بترسێ لە پشت سەری مندا شاردەبوو. قۆڵی لە دواوە گرتم. یوری بۆ ئەوی کۆتایی بەم قەیرانە هێنابێ ئەوی لەسەر جێگای خۆی نیشانداوتی پەیوەندی بەیەمەوە نییە. خاوەنی میوانخانەکە ڕاستی دەکرد کە تۆ درۆزنی، چونکە ئەو قسەی یوری بڕی دەستی خستە کەمەر و ویستی بەرگری لە شەرافەتی خۆی بکات و بەدەنگی بەرزوتی چیتانوت چی؟ بەڵێ درۆزن زۆر باشە، دەبێ قەرەبووی ئیهانەکردن بە من لە دادگایی دەبدەنەوە. یوری لەم قسەیە پێکەنین گرتەبووی، بەڵام بەڕووی خۆیدا نەهێنا و بە هەمان تووڕەی وتی درۆی ئێوە لەوێوە دەردەکەوێت کە بەڕێزان گوێ بگرن. ئەم پیاوە دەڵێ من بە چاوی خۆم بینیم کە ئەم کچە تەنافەکەی بە دەعامی ترۆمبێلەکەی منەوە بەست، بەڵام گوێم نەداوە. سەیرە کەسێکی شارستانی ئەم قسەیەکە، بەڵام کچێکی وەحشی جەنگەڵی بەبیستنی ئەم قسانە چاوی خەڵک زەق بوویەوە. تاقمێک گوێیان لە دوایین قسەکانی یوری گرتبوو. تاقمێک دەیانویست تاوانبار بناسن. کەسی ئاماژە پێدرا و قسەکەی دەمی یوری دزی و چەنەنگاوێک بەرەو ئێمە هاتووتی بەڕێز ببورن، ئەم خاتونە جوان و دڵڕەفێنە وەحشیە، ئایا ڕاست دەکەن؟ قاپەکان لەبیر کران و هەمووان لە دەوری ئێمە کۆبوونەوە و داوای ڕوونکردنەوەیان دەکرد. یوری وتی بەڵێ، ئەم کچە و هاوڕێکەی کە ئێستا لە ژوورەوەیە هەردووکیان ئامازۆنین و لە دانیشتوانی هۆزی ژنەوەحشیەکانی ئامازۆنن. خاوەنی ترۆمبێلەکانی هێش قسەکانی یوری تاوە بێ وەک عاشق سێری ئەمانۆی کرد. گردنی درێژ و ئێسقانەکانی چەند جارێک تەکاندا و ئاوی دەمی بەدەنگێکی بێزارکەر قوتدا و دەست بەجێ دەستی هێنایە پێشوتی زۆر بەناسینتان خۆشحاڵم، ڕێگە بدەن خۆم بناسێنم. من هوفمان لایک، ڕۆژنامەنووس و پەیامنێری گۆڤارە بەناوبانگەکانی ڕۆدیۆ جانیرۆم. چ ڕێکەوتێکی باش،
ڕێگە بدەن چەند خولەکێک شانازی قسەکردن لەگەڵ ئێوەم هەبێ. یوری تەکانێکی توندی خوارد. تەنیا شتێک کە هەرگیز بیری لە نەدەکردەوە کە لەو دێدا ڕوبەڕووی پەیامنێرێکی ملدرێژی ڕۆژنامە ببێتەوە. هەڵبەتە ئێمە لە هاودەمی ئەم کەسانە پێشوازیمان دەکرد ئەگەر بڕیار بوو ناودار ببین و لەم ڕێگایەوە سامانێک بەدەستبێنین، تەنیا هاوکاری ڕۆژنامە نووسەکان ئەم گومانەمان دەچووە قۆناغی جێبەجێکردنەوە. یوری چاوێکی لە من داگرت و دەستی پەیامنێرەکەی بە ساردی گوشی و وای نیشاندا لەم کارە ڕازی نییە. لە کاتێکدا بە تەواوی پێچەوانە بوو. یوری تەوقەی لەگەڵدا کرد و دواتر بەرەو لای من هات. دواتر هەنگاوێک بەرەو ئەمان و ڕۆشت. خولەکێک دواتر ئێمەی بردەنەوە ساڵۆنەکە و بە زۆر لەسەر مێزێکدا نیشاندین و وتی: فەرموون، گێلاس و ویسکی پێکەوە بخۆینەوە. فەرموون، تکاکەم، سەرفرازم بکەن. وەک پەیامنێران خۆش قسە بوو. زۆر قسەی دەکرد و لەگەڵەوەی قیافەی پێکەنی ناوی بوو. هەرچەندە مرۆڤ زیاتر ئاشنای دەبوو، زیاتر هەستی بە خۆشەویستی دەکرد. من و یوری و ئەمانۆ دانیشتین، بەڵام ئەو بەڕاکردن و بەلۆقی درێژ بەو قیافە ئەسقانی و ناحەزەی خۆی لە ساڵۆنەکە ڕۆشتە دەر و دوای یەک دوو خولەک گەڕایەوە. ئەمجارەیان کامێرای وێنەگرتنی بە فلاشەوە لە مل هەڵواسی بوو. دیار بوو پەیامنێرێکی وشیارە و هەموو شتێکی هەمیشە ئامادەیە. لەم کاتەدا بوونێکی لە قادرمەکان هاتە خوار و بەرەو لای ئێمە ڕای کرد. ئەو بەردەوام وێنەی دەگرت. یوری بەردەوام دەیوت: بەڕێستکا دەکەم، ئێمە نامانەوێ وێنەمان لە ناو گۆڤارەکاندا بڵاو بێتەوە. ئەم کارە باش نییە. ئێمە ڕاوچین و لە خۆنواندن و پرۆپاگەندە بێزارین، بەڵام لەو کاتە دژوارەدا بە زمانی ئەمازۆنی بە منی دەوت: ئاگادار بە، نابێ هەموو شتێکی یەکیەک پێ بڵێین. تۆ قسە مەکە، با من قسە بکەم. منم ڕۆژنامە نووسانە باشتر لە تۆ دەناسم. ئەوان تینوی هەواڵن تا بە دوای مرۆڤدا ڕابکەن. ئەمانە ئەگەر بابەتێکی گەورەیان هەبێ کورتی دەکەنەوە، بەڵام ئەگەر بچووک بێ تاو شوێنەی بکرێ دوور و درێژی دەکەنەوە، کە وێنەیەکی تایبەتی بێ، کەواتە لە درێژدا دەڕی و زۆر قسەکردن خۆت بە دوور بگرە. ئەو لەو کاتەدا چەند وێنەیەکی گرت لە من و ئەمانە و یوری و نیکی، یەک پێکەوە، دوان. بێزێ دەڕۆیی چەندە ئاڵقەیەکی فیلم وێنەی گرت، تاوەی قسەکردن دەستی پێکرد. یوری کەمێک قسەی کرد لە هۆزی ژنانی ئەمازۆن هەندێشتی وت و دواتر لە کاتێکدا ئەو تین و تەماحکار دانیشتە بوو هەستاوتی: ببورن، ئێمە کارمان هەیە، دەبێ هەرچی زووتر بڕۆین، تاقمێک چاوەڕێمانن. ڕاستی لێرەوە تا سان سالوادۆر چەندە ڕێگایە؟ پەیامنێرەکە وەگەوەی سەتڵێک ئاوی ساردیان بەسەردا کردبێ ناڵاندی وتی: ئەی هاوار، بەم زوانە دەڕۆن؟ دەمووی سلانی کەم تا شەو قسە بکەین، بۆ پەلەتانە ئەم شەو میوانی من بن. یوری بۆ ئەوەی بیانووی هێنابێتەوە وتی: ڕاستیەکەی ئەوەیە پۆلیس نایەڵێ ئاسوودە بین. ئێمە لە ڕێگادا ڕوبەڕووی فرانچی ژواکین بووینەوە و ئەو زۆر بەگەرمی میوانداری کردین. جلوبەرگی پێداین، لە باشترین ئەسپەکانی خۆی خستە بەردەستمان. بەڵام ئێستا کە پۆلیس لە ڕوبەڕووبوونەوەی ئێمە ئاگادار بۆتەوە، داوای شوێنی خۆشاردنەوەی فرانچی و هاوڕێکانی دەکەن و چونکە دەرکاندنی نهێنی ئەو چاکەی لەگەڵدا کردین لە جوامێری و پیاوەتیەوە دوورە، دەبێت پێشوەخت لێرە بڕۆین کە ناچار نەبین نهێنی فرانچی بدەرکێنین. یوری قسەی دەکرد و پەیامنێرەکە ئەم قسانەشی یاداش دەکرد. دیار بوو ئەم بابەتە تازە لە گەشتی ئێمە بۆ ئەمازۆن بۆ ئەو سەرنجڕاکێشترە و لە دوایین ساتەکانی هەواڵێکی گرنگتری بەدەستهێناوە. هوفمانلایک پەیامنێری ملدرێژ بزەیەکی سەرکەوتوانەی کردووتی: هەواڵێکی تریشتان بە مندا، زۆر سوپاس. بوونی ئێوە بەڕاستی پڕبەهاو گرنگە، بەڵام نیگەران مەبن. ئەگەر بەڵێن دەدەن بە درێژایی ڕێگا باسی سەفەرەکەتانم بۆ بکەن، من خۆم با ترۆمبێلەکەی خۆم کە تەنیا ترۆمبێلی ئەم ناوچەیەیە دەتانگەیەنمە ڕۆدیۆ جانیرۆ و لانیکەم تا وێزگەی شەمەندەفەر لەگەڵتان دێم کە لە شەڕی پۆلیس ڕزگارتان بێت. پێشنیارێکی زۆر باش بوو، بەڵام ترۆمبێلەکەی ئەوە نەبوو بتوانێت 5 کەس هەڵگرێت و لە سەحرا وشک و بێئاوەکانی بەرازیل تێپەڕ بێ. من و یوری نیگامان ئاڵوگۆڕ کرد و ئەو وەک ئەوەی هەستی بە مەبەستەکەی ئێمە کردبێ وتی: نیگەران مەبن، ترۆمبێلەکەی من لە ترۆمبێلە تازە و دوایین سیستەمەکان دڵنیاترە. خۆم لە مانگدا چەند جارێک بەم ترۆمبێلە دەڕۆمە شارەکانی دەوروبەر و بۆ ئامادەکاری هەواڵ بۆ دژوارترین شوێنەکانیش دەڕۆم، دەتوانن تاقی بکەنەوە. یوری قسەی نەکرد، بەڵام من کە لە ترۆمبێلەکەی و دەترسامۆتم: زۆر سوپاسان دەکەین، بەڵام چونکە ئاسپمان هەیە ناتوانین با ترۆمبێل سەفەر بکەین. ئەو لە شوێنەکەی هەستاوتی: چارەسەریم کێشەیەش ئاسانە. خاوەنیم میوانخانەیە لە ئاژەڵدارە بەناوبانگەکانی ئەم ناوچەیە و لە کڕیارە پارەدارەکانی ئەسب دەژمێردرێ.
بەتایبەت ئەگەر بزانێم ئەسپانە هی ژواکین بووە بە نرخێکی باش دەیان کڕێ. ڕێگە بدەن ئەم کارە ئەنجام بدەم و ئامادەکاریەکانی سەفەری ئێوە بکەم. هێشتا قسەکەی تاوە نەکردبوو کە خاوەنی میوانخانەکە بۆ وەرگرتنی قەرەبووی زیانەکان هات. هوفمان بە لێهاتوویەکی تایبەت دەستی بە وتوێش کرد و ئەسپەکانی بە نرخێکی باش پێفرۆشت. پوڵەکەی گرت و دای بە ئێمە. کاتێک ئێمە سەرقاڵی ئەم کارانە بووین، پۆلیس سەرقاڵی چالاکی خۆی بوو بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ ناوەند هەوڵی دەدا. سەرنجام دەستور گەشت کە بە هەر نرخێک بووە شوێنی خۆشاردنەوەی ژواکین لە ئێمە بپرسن، تەنانەت ئەگەر پێویست بکە پازداشتمان بکەن. ئەم هەواڵەش هوفمان پەیداینی خێراکەن. یەکێک لە هاوڕێکانم کە لە بەڕێوەبەرایەتی بروسکە و تەلەفۆن کار دەکات هەرێستا ئاگاداری کردمەوە. من هەواڵی ئێوەم نارد، تەنانەت وێنەکانیشم بە پۆست دانارد. بەیانی فیلمی وێنەکان دەگاتە وێستگەی شەمەندەفەر و ڕەنگە چەند ڕۆژ پێشگەشتنی ئێوە بڵاو ببێتەوە و وێنەکانتان چاپ بکرێن. ڕۆژنامە بۆم هەواڵە پارەیەکی باش بە من دەدەن. زۆر سوپاسی ئێوە دەکەم، بەڵام وەک بەڵێنتان داوە دەبێت لە ڕێگادا قسەم بۆ بکەن. ئێمە لەگەڵ قسەکردن لەم بارەیەوە بەرەو ترۆمبێلەکە دەڕۆشتین. پێشتر هوفمان کۆڵەکانمانی خستە بۆ ناو سنووقی ترۆمبێلەکەی و ئیتر کارێکمان نەبوو. پارەی میوانخانەکەشمان دابوو. کاتێک گەشتینە پشت شیشەکە، هوفمان دەستی درێژ کرد و بەردەم منی کە لە پێش ئەوانی ترەوە دەڕۆشتم گرت و وتی بوەستن. لێپرسراوانی پۆلیس بۆ بردنی ئێوە دێن. خێراکەن خۆتاندا شارن. ئەمەی وت و بە خێرایی ئێمەی بردە پشت قەفەسێکی گەورە. پۆلیسەکان کە 4 کەس بوون ڕۆشنە ژوور و ڕاستەوخۆ لە قادرمەکان ڕۆشنە سەر و بە گومانی ئەوەی لە قاتی سەرەوەین ڕێگەی ئەوەیان گرتەبەر. لەگەڵەوەی ئەوان لە ساڵۆنەکە تێپەڕین هوفمان وتی ڕاکەن سوار بن، من ئاگام لێیە. من لە پێشەوە ڕام کرد و پەڕی منەوە ترۆمبێلەکە. یوری لە دوای نیکی و ئەمانۆ دەهات تا زووتر ئەوان سوار بکە. بەراوردی بکەن بەو بارودۆخە مەترسیدارەی ئێمە بوومان. ئەگەر ئەمانە و نیکی بەبێ وەستان سوار دەبوون چەند باش و چەندە لە کارەکانی خۆمان سەرکەوتوو دەبووین. بەڵام کاتێک ئەوان گەشتنە بەردەم دەرگا، خۆیان کێشایە دواوە بەترسەوە وتیان ئێمە ناڕۆینە ناوسکی ئەم ئاژەڵە. ئەم ئاژەڵە بۆ دەنگە مەترسیدارەی دەمان خوات و ڕەنگە دەیەوێ ئێمە لە ناوسکی بینە دەر. نانا، لەم ئاژەڵە دەترسین. یوری بە زمانی خۆش وتی ئەمە ئاژەڵ نییە، ئامڕازێکە کە مرۆڤ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەگوازێتەوە. سیرکە گیانی نییە و لە ئاسم دروست کراوە. ئەمانە وتی ئەگەر گیانی نییە بۆ دەنەڕێنێ، دەناڵێنێ، بۆ دەڕوات و هەندێک کاتیش غار دەدا. ئەم ئاژەڵە ئاسنیە هەر ئەوەیە کە جادوگەران دەیانوت ڕۆژێک هەموو دانیشتوانی جەنگەڵ خود دەدا. یوری دووبارە دەیویست بەڵگە بێنێتەوە. بەڵام هوفمان کە بەردەوام قاچی لە زەوی دەکوتا و لە چەپ و ڕاست و پێش و دواوەی دەڕوانی لە پۆلیسەکان دەترسا. دەرفەتی پێنەداوتی ئەی هاوار گەڕانەوە، گەشتن بینیانین، ئەوەندە درەمتان کرد کە هەموو شتێک خراپ بوو. من کە زیاد لە ڕادا تووڕە ببووم، بۆ یەکەم جار بە تووڕەیی دەستی نیکیم گرت و کێشامە ناو ترۆمبێلەکە و بە پشت دەست کێشام بە ڕوخساریدا. ئەمانەوە لە ترسی ئەوەی نەکە ئەویش وەگنێکی شەقەزلەی بەرکەوێ بە پەلە سوار بوو. لە سوچێکدا کزۆڵەی کرد، لە ژێر چاوە سەیری دەکردم. هوفمان و یوری سوار بوون. بە خۆشحاڵیەوە پێشەوەی ئەوان بگەن ترۆمبێل ڕۆشن بوو. لە شەقامە باریکەکانی ناو دێکە بەڕێکەوت و ڕۆشتە پێش. لە پشت شیشەی ترۆمبێلەکە 4 پۆلیسمان دەبینی کە دەست تەکان دەدەن و دەستوری وەستان دەدەن. بەڵام گوێمان لێ نەگرتن و چەند خولەک دواتر گەشتینە جادەی دەرەوەی شار و دوورکەوتینەوە. لەوێوە کە ئەستێری ئاسمان بەرز بوو، لە ئاسمانی بەختەوەریدا دەدرەوشایەوە. جادەی دەرەوەی دێ ساف بوو. ترۆمبێل بە هەموو شەق و شڕی خۆی بە خێرایی دەڕۆشتە پێش. شتێک کە بووە هۆی سەرسوڕمانی ئێمە ئەوە بوو کە ترۆمبێلەکەی هوفمان وەک سەر و قیافەیەکی جوانی نەبوو، بەڵام زۆر جوان کاری دەکرد و دەڕۆشت. نیکی و ئەمانەوە لە ترسا نزیک بوو زراویان بتۆقێ. کاتێک لە پۆلیسەکان ئاسوودە بووین کەوتینە بیری ئەوان. 2 کەس یەکیان لە باوەش گرتە بوو، چاویان بەستە بوو نەیان دەوێرا چاو بکەنەوە. هەرجار کە ترۆمبێل لە تاسەیەکی دەدا و تەکانی دەخوارد، هەردووکیان دایان قیژان. ڕەنگ بە ڕوخساریانەوە نەما بوو. لێوی نیکی شین ببوو دەلەرزی. دەستی ئەوانم کردەوە بە توندی وتم چاوتان بکەنەوە. نیکی بەدەم گریانەوە وتی دەترسم ئەم ئاژەڵە بۆ کوێمان دەبا. هێلانەکەی لەکوێیە؟ دەیەوێ بمان خوا یان ئێمە دەبا بۆ مناڵەکانی؟ پێکەنینم بەم قسانە دەهاتووتم ئەمە ئاژەڵ نییە، ئامڕازێکە کە مرۆڤ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەبات.
ئاژەڵی چی؟ نێکی لە هەڕەشەی من چاوی کردەوە، بەڵام هەرەوەندەی سێری دەرەوەی کرد قیژاندی وتی سیرکە، دارەکانی بیابانیش لەم ئاژەڵە ڕادەکەن و دەترسن، خۆی لێ بەدوور دەگرن. سەرەتا لە قسەکەی نەگەشتم، ئەوەندەم بینی کە یوری پێیەکەنێت و کاتێک بۆ هوفمانیشی دەگەڕایەوە ئەویش قاقای لێدا. سێری دەرەوەم کردم جارە زانیم ئەو چی دەڵێ. کاکتوسەکان بەهۆی ڕۆشنی ترۆمبێلەکەەوە داهاتنە بەرچاو کە ڕادەکەن و دوور دەکەونەوە. نیکی گومانی دەکرد کە دارەکان لەم ئاژەڵە دەترسن و دوور دەکەونەوە. یوری پێشنیاری کرد بۆ ئەوەی ترسیان نەمێنێ جارێک ترۆمبێلەکە ڕاگرێت و دووبارە سوار بێتەوە. هوفمان ترۆمبێلەکەی وەستان، نیکی و ئەمانۆ دابەزین و وەگەوەی لا چنگاڵی مەرگ ڕزگاریان بوو بێ هەناسەیەکیان بە سوودەیی هەڵکێشا و جوان لە ترۆمبێلەکەیان ڕوانی کە زۆر لایەن سیر بوو. پەیامنێر لایتەکان دەرگاکانی پێش و دوا و هەموو شوێنێکی نیشاندان و کەمکەم ترسی ئەوانی لە ناو برد. ئەمجارەیان کاتێک سوار ببوون تا ڕادەیەک ئارام ببوونەوە و ئیتر کاری شێتانیان نەدەکرد، بەڵکو بە شادمانیەوە سەیری دەوروبەریان دەکرد. هەرچی زیاتر دەڕۆشتینە پێش ترسی ئەوان زیاتر نەدەما تا ئەوەی عادەتیان گرت. بەڵام هوفمان لەسەر هەر دەرفەتێک بۆ ئامادەکردنی بابەت کەڵکی وەرەگرت، تەنانەت ترسی ئەوانیشی بە سەرنجڕاکێش دەزانی و یاداشتی دەکرد. یوری بەلێ هاتووی سەرقاڵی دەکرد و هەوڵی دەدا تا ئەو شوێنەی دەکرێت کەمتر لەبارەی ئەمازۆنەوە قسە بکرێت. ئەو ڕۆژە بەم شێوەیە تێپەڕی. دیار نەبوو چەند کیلۆمەترێک ڕێگامان بڕێوە، چونکە جادەکان کیلۆمەتریان نەبوو، ترۆمبێلەکەش کیلۆمەتر ژمێری نەبوو. شەو گەشتینە دێهاتێک، بەڵام هوفمان نەوەستا و دەیوت ئەگەری هەیە پۆلیسەکان ببنە ئەرێک بۆتان و دەستگیرتان کەن. ئەو ڕاستی دەکرد، چونکە بەدڵنیاییەوە بە بنکەکانی پۆلیسی ناوڕێگا فەرمانی دەستگیرکردنی ئێمە درابوو. هۆشی هوفمان بۆ هۆی ڕزگاری ئێمە و تەنیا کارێک گەشتی نەڕۆدیۆ جانیرۆ دەرکەوت تا چەند یارمەتی داوین. بەرحاڵ ئەو شەومان لە بیاباندا بەسەر برد. بەیانی دووبارە بەڕێکەوتینەوە و هوفمان لاڕەی هەڵبژارد و ئێمەی گەیاندە شوێنێک کە سرە ڕێگا نەبوو، بنکەی پۆلیسی لێ نەبوو. شەو ڕۆژێک لەوێ ماینەوە. بۆ ئاگاداری ئێوە خوێنەرانی بەڕێز، ناچارم ئاماژە بم خاڵە بدەم. من بە تایبەت و بانقەس ناوی هەندێ دێهات و شارۆچکەی سەرڕێگا نانووسم تا دوایی گەشتیاران نەتوانن تێبگەن کە ئێمە لە کام ڕێگاوە گەڕاوینەتەوە. ڕێگەی گەڕانەوەی ئێمە نزیکترین و دڵنیاترین ڕێگاکانە کە بە جەنگەڵی باران کۆتایی دێ، چونکە کێبڕکەی هاوکاری ڕێگە نادات بۆ ناوبردنی ئەم شوێنانی ناوڕێگا. بۆیە من داوای لێبوردن دەکەم. دێ ئاماژە پێدراو کە هوفمان بۆ حەوانەوە و بەنزین و چاکردنی ترۆمبێلەکەی لە بەرچاوی گرتبوو، ئەوەندە ئەو هەوایەکی خۆش و سازگاری بوو کە نەمدەویست هیچ کات لەوێ بڕۆمە دەر. دیمەنی دڵڕفێنی بوو. سروشت ئەوەندە جوانی پێدەبەخشی کە مرۆڤ هەر چەندە بێزەوقیش بووایە شادومان دەبوو. تەپۆڵکەی داپۆشراو لە چیمەن، داری سنۆبەر، باخی میوە و لە هەمووی گرنگتر مەڕووماڵات. دانیشتوانی ئەوێ ئاژەڵداریان دەکرد. مەڕووماڵاتی زۆریان بوو. لە چەند کیلۆمەتریەوە گایلەکانی مانگا و ئەسپ و مەڕی ئەوانمان دەبینین. هەمووان لە ژن و پیا و پیر و گەنج جوان و سەرقاڵ بوون. نیکی و ئەمانەوە بە بینینی دارەکانی میوە زیاد لە ڕادە شادمان بوون، بەڵام لە دیواری باخەکان تووڕە بوون و بەسەر سوڕمانەوە دەیانوت بۆچی جەنگەڵی میوەی بەم جوانیانیان بە دیوارەکانەوە بەش کردووە. ئەم دەرکانە بۆ چییە؟ ئەوان هەموو شتێکیان لە دەلاقی خۆیانەوە دەبینی. بینینی مەڕۆماڵات بۆ ئەو دوانە سەرنجڕاکێش بوو، بە تایبەت کاتێک شیریان خوارد لە چێژەکەی سەرمەست بوون. ئەمانۆ دەیوت دانیشتوانی ئەم هۆزە چ عەقڵێکیان هەیە، چۆن لەم ئاژەڵانە کەڵە گۆردەگرن. بەیانی زوو کاتی نان خواردن سەبەتەیەک هێلکەیان خستە بەردەممان. هەڵبەت نیکی و ئەمانەوە هێلکەی باڵندەکانیان بینی بوو، بەڵام باوەڕیان نەدەکرد مریشکی ماڵی هەبێت و هێلکە بۆ خاوەنەکەی بکە. هوفمان ئێمەی بەردە ناو کێڵگەیەکی پەلەوەری گەورە. نیکی و ئەمانۆ لە بینینی هەموو مریشک و کەڵە شێرەکان شادمانیان دەردەبڕی. بەڵام کاتێک ئێمەی بردە بەردەم دەستگا گەورەکانی ئەوێ دووبارە ترس دایگرتین. یوری بۆی ڕوون کردەوە بۆ ماشێنە لە هەر 21 ڕۆژدا 500 جوچکە ئامادە دەبێت. نیکی لێوی خۆی دەگەست، ئەمانۆ دەستی بەدەمی خۆیەوە دەگرت تا نەقیژەنێ. خولەکێک دواتر جوچکە ماشینیەکانیان بینی. نیکی وتی بەیانی دەگەینە هۆزێک کە مرۆڤ دروست دەکەن.
بە پێکەنینەوە بەڕێککەوتین، بەڵام نیکی و ئەمانەوە شادمان ببوون و بە هەر دارێکی میوە دەگەشتین، یەکدوانێکیان لێ دەکردەوە و دەیان کردە کۆشی خۆیان. کاتژمێرێک دواتر هەتاو هەموو شوێنێکی داگرسە بوو، گەشتینە ڕێگەی ئاسن. بەڕێکەوت کاتێک بوو کە شەمەندەفەر لەوێەوە تێپەڕی. پێشتر بێجگا لە دەرگای تونێل هیچ شتێک نەدەبینرا، بەڵام لە نێو کیلۆمەتری ڕێگا کە دەنگی شوتەی شەمەندەفەر لە ناو تونێلەکەەوە دەبیسترا و دەنگی دەدایەوە. نیکی خۆی بە منەوە لەکاندەوەتی ئەمە چ دەنگێک بوو؟ یوری بۆ ئەوەی گاڵتەی کردبێوەتی لە ناو سکی ئەم کێوە ئێستا مارێک دێتە دەر کە دەتوانێت هەر چوارمان بە ترۆمبێلەکەشەوە لە سوچێکی لێوی خۆیدا جێگە بکاتەوە. بۆ نمونە تۆ بەم باڵایی کە هەتا دەکەوێتە ناو دوودیانی ئەو مارە و ئیتر ناتوانانی بێتە دەر. ئێستا بزانە ئەو مارە چەند بێگەورە و مەترسیدارە. نیکی و ئەمانەوە جوان گوێیان گرتە بوو، ڕەنگ بە ڕوخساریانەوە نەما بوو. بە قسەکانی یوری باوەڕیان کردبوو. کاتێک دووبارە دەنگی شوتی شەمەندەفەر بیسرا، لە ناو ترۆمبێلەکەدا دانیشتن و دەستیان کرد بە لەرزین. بەڵام جگە لە پێکەنین کارێکمان نەبوو. ئەوان سەرسوڕما بوون کە ئێمە بۆ ناترسین. خولەکێک دواتر شەمەندەفەر بە دەنگی بێزارکەری چرخەکانی خۆی لە تونێلەکە هاتە دەر. ترۆمبێلەکەی هوفمان لە ڕێگە ئاسنینەکەەوە وەستا بوو تا شەمەندەفەر بڕوە. نیکی لەگەڵەوەی شەمەندەفەرەکەی بەو گەورەیە بینی قیژاندی و پشتی ئەخەی کۆتەکەی هوفمانی گرت و داوای لێ کرد لەو مارە مەترسیدارە دوور بکەوێتەوە. هەرچی ئەوان دەیان قیژان شەمەندەفەر نزیک دەبوویەوە و گەشتیاران کە لە پشت شوشە بچووکەکانەوە دەبینران، ئەمانۆ کە کەمێک عاقلانەتر بیری دەکردەوە بەزەیەکی گرتەوەتی درۆتان کرد. ئەمە مار نەبوو، شتێک بوو وەکەم ئاژەڵەی ئێمە سواری بووین. وتەکانی ئەو نیکیشی ئارام کردەوە و کاتێک شەمەندەفەر بە تەواوی دوور کەوتەوە، بە تەواوی ئارام بوونەوە و بە ڕەنگێکی پەڕا و پاڵیاندایەوە. بەیانی ڕۆژی چوارەم گەشتی ناڕۆدیۆ جانیرۆ. لە ڕێگا هوفمان هەواڵەکانی ئامادە کردەبوو، بەڵام ئێمە ئاگادار نەبووین ئەو چی کردەوە و چ نەخشەیەکی هەیە. لە 1 کیلۆمەتری شار ترۆمبێلەکەی ڕاگرت. لەم کاتەدا چەند ترۆمبێلێکی ترگەشتن و دەوریان گرتین و تازە کاتێک نەفەرەکانی ناو ترۆمبێلە تازەکان دابەزین تێگەشتین کە هەمویان پێیان نێرن، چونکە زۆربەیان کامێرا و فلاشیان لە ملدا بوو، قەڵەم و کاغەزیان بەدەستەوە گرتە بوو. هوفمان پێش هەر کارێک چەند ڕۆژنامە و گۆڤارێکی لێوەرگرتن و نیشانی داین وێنەکانمان چاپ کرابوو، پڕ بوو. لە 2 ڕۆژی ڕابردوو هەموو ڕۆژنامەکانی ڕۆدیۆ جانیرۆ لەبارەی ئێمەوە وتەی دوور و درێژیان نووسی بوو. تاقمێک لە ڕۆژنامەکان بێ ئەوەی ئێمەیان بینی بێ قەڵەمیان خەسار کردبوو لەبارەی چاونەترسی و ئازایەتی ئێمە شتیان نووسی بوو. بە خێرایی دەوریان داین و دەستیان بە وێنەگرتن کرد. نیکی و ئەمانەوە لە ژێر نووری فلاشەکان دەترسان. هاتوچۆ لە جادەکان پچڕا، هەر ترۆمبێلێک لەوێەوە تێپەڕی دەوەستا. خەڵک ترۆمبێلەکانی خۆیان بەجێ دەهێشت و بەرەولای ئێمە ڕایان دەکرد. کارگەشتە شوێنێک کە نزیک بوو بخنکێن و ئەگەر یارمەتی هوفمان و هاوکارەکانیان نەدەبوو ڕەنگە لە ژێر دەست و پێ و پاڵەپەستوی خەڵک یەکێکمان گیانی دەدا. سەرنجام کارگوزارانی ڕۆژنامەی هوفمان لایک ئێمەیان سواری یەکێک لە باشترین ترۆمبێلەکانی خۆیان کرد. بەڵام یوری بە هێواشی وتی ئێرە جەنگەڵ نییە، پایتەختی وڵاتێکی گەورەی ئەمریکایە و گانگێستەری زۆری هەیە. باشتر وایە بە ترۆمبێلەکەی هوفمان بڕۆینە شار و سامانەکەی خۆمان لە سنووقێکدا بپارێزین. ئەو ڕاستی دەوتوو ئەگەر بارەکانی ئێمەیان دەبرد هەرچیمان هەبوو لە دەستمان دەچوو. دووبارە دەبووینەوە بە سوالکەر لەسەرم بیرۆکەیە لە ترۆمبێلەکەی ئەوان دابەزین و دووبارە با ترۆمبێلە شەق و شڕەکەی هوفمان ڕێگەی شارمان گرتەبەر. لەوێوە دووبارە کارە شێتانەکانی نیکی و ئەمانەوە دەستی پێکرد. لە بینینی بینا گەورەکان لە هەموو دیمەنەکانی شارستانی دەترسان. کاتێک ترۆمبێل لە بەردەم بیناکان و لە ناو شەقامەکانەوە دەڕۆشت، نیکی و ئەمانەوە دەستیان لەسەر چاویاندا دانا و نەکا ئەو بینا بیسقاتانە بەسەریاندا بڕۆخێ. ئەم کارانە درێژەی بوو تا گەشتینە ئوتێلێکی 4 ئەستێرە کە پێشتر لەلایەن هوفمان و ڕۆژنامەکەیانەوە گیرا بوو. ڕۆشتینە ژوور و بارەکانیشمان لەگەڵ خۆماندا برد. ئەو ڕۆژە بە حەوانەوە حەمامکردن و گۆڕینی جلوبەرگ سەرقاڵ بووین. بەڵام ڕۆژنامەنووسان لە پشت دەرگای ژوورەکەمان دوور نەدەکەوتنەوە،
هەواڵی گەشتنی ئێمە بە هەموو دنیا نێردرا و وێنەی نیکی و ئەمانۆ لە پشت بەرگی گۆڤار و لاپەڕەی یەکەمی ڕۆژنامە گەورە و ناودارەکانی ڕۆژ و شەوی ڕۆدیۆ جانیرۆ چاپ و بڵاو کرایەوە. چونکە هوفمان چاکەی زۆری لەگەڵدا کردین. بەشێک لە بیرۆوەریەکانی خۆمان بە ڕۆژنامەکەی ئەو بە نرخی $15,000 فرۆشت و پارەکەیمان وەرگرت. بیرۆوەریەکانی ترسی سەفەرەکەمان دانا تا لە ئەمریکا بە نرخێکی گرانتر بیفرۆشین. ئێستا من و یوری لە نیویۆرک دەژین. شەریکەیەکی گەورەی گەشتیاری و ڕاومان دامەزراندووە و بەو کەرەستانەی لە بەردەستماندایە گەشتیاران و ڕاوچیەکان دەبینە شوێنە مەبەستەکانیان و دەیانگەڕێنینەوە و هەموو ساڵێک بڕێکی زۆر ئاژەڵی گرانبایی بە سیرک و باخی وەحشەکان دەفرۆشین. دەوڵەمەندتر بووین. نیکی و ئەمانۆ هێشتا لەگەڵ من دەژین. هێشتا نازانم کام یەک لەم دوانە بێنم، چونکە ناتوانم یەکیان بەسەر ئەوی تریانە هەڵبژێرم. بەڵام لە نیکی و ئەمانۆ مەپرسن. ئەوان بوونەتە خاتونە شیک پۆشەکان و بە شارستانیەت عادەتیان گرتووە. بەڵام هەندێک کات هەوای جەنگەڵ لەسەریان دەدا. بەسەرهاتی گەشتەکەی من لێرەدا تەواو دەبێ. بەڵام کاتێک یەک شتم نەوتووە، شتێک کە ئێوە زۆر جار لە خۆتان پرسیوە و نەتوانتوانیوە وەڵامەکەی بەدەست بێنن. ئەگەر وتان ئەو شتە چییە؟ ئەها ئەو شتە ناوی منە. ببورن، زۆر درەنگ خۆم دەناسێنم، چونکە چەندین ساڵە ئێوە من دەناسن بێ ئەوەی ناوم بزانن. من ناوم جان تایلەرە. هاوڕێکانم تەنیا بە جانی بانگم دەکەن. ئێوەش دەتوانن ئەم ناوم لێ بنێ. جانی. ئەزانی من ئەمە کۆتا دێڕە و کۆتا و شەو، کۆتا گەشت و کۆتا بەسەرهاتی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن بوو بە هەردوو بەرگی یەکەم و دووەمیەوە، کە کۆتا لاپەڕەی بەرگی دووەمی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکان کە تەواوکەری بەرگی یەکەمە دەکاتە 848 لاپەڕە. خۆی وتی ئێوە دەتوانن وەک هاوڕێکانم بەجانی بانگم بکەن. جانی لەگەڵ یوری سەرکێشی زۆریان کرد. 6 ساڵ لەگەڵ خۆیانە ئێمەیان بە جەنگەڵەکانی ئەمازۆنا گێڕا و 6 ساڵ لەگەڵ خۆیان ناوایان لێکردین لە ژنە جوانەکانی ئەمازۆن ڕابمێنین و لەگەڵیانە ڕۆشتی نەڕاوی ئاژەڵە دڕندەکان و خۆمان لە ماری ئاناکندا پاراست و چەندینی تر کە من و ئێوە جانی و یوری پێکەوە کردمان. ئازیزانم، لێرەدا هاتما کۆتایی خوێندنەوە. ومێدەکەم توانی بێتم حەقی خۆی بە کتێبەکە بدەم و خوێندنەوەی من لە چاوەڕوانی ئێوەدا بووبێ. من و ئێوە لە کتێبێکی تردا بە یەک شاد دەبینەوە. تا ئەو کاتەش ئێوە هەمووتان لە باشی دابن و بە هیوای دیدار. ئێوە هەمووتان لە باشی دابن و بە هیوای دیدار.